سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان لە نزیکترین کاتدا چەک و تەقەمەنی دەگەێنرێت هێزەکانی پێشمەرگە. سەرۆکوەزیرانی بەریتانیاش دەڵێ یارمەتی دەردەبین لە گواستنەوەی چەک بۆ کوردستان. هاوسەرۆکی پێدا داوای کرد بۆ ڕوبەڕبوونەی چەکدارانی داعش هێزێکی هاوبەش لە نێوان کوردەکانی سووریا و عێراق دروست کرێت. بارزانی سەردانی هێزەکانی پێشمەرگەی لە مێحوەری مەخمور و گوێر و خازر کردو لەگەڵ بەرپرسی یاپەکەش کۆ بۆ وستایشی بەرگریەکانی کرد. شەوتان باش بەڕێزان، لەگەڵمان بن بۆ نوێترین زانیاریەکان. سەرۆکۆماری فەڕەنسا بڕیاریدا لە کاتژمێری داهاتوودا چەکڕەوانەی هەرێمی کوردستان کە سەرۆکوەزیرانی بەریتانیاش ڕایگەیاندووە یارمەتی دەردەبین لە گواستنەوەی چەک بۆ کوردستان. فەرەنسا و هۆڵاند سەرۆکۆماری فەڕەنسا لە ڕوونکردنەوەیدا ماژی بۆ کردو وڵاتەکەی ڕۆڵێکی گەورەی دەبینێت لە هاوکاریکردنی ئیدارەی نوێی عێراقدا. ئاشکراشی کردووە لۆران فابیۆس وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕاستەوخۆ چاودێری ڕەوانەکردنی یارمەتی و کۆمەک و هاوکارەکانی فەڕەنسا دەکات بۆ ناوچەکە. لا بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکەدا هاتووە لە سەرداوای سەرکردایەتی کورد فەرەنسا هۆڵاند سەرۆکۆماری فەڕەنسا لەگەڵ ئیدارەی بەغدا ڕێکەوتون لەسەرەوەی کە لە چەند کاتژمێری داهاتوودا فەڕەنسا ئەو چەکانە ڕەوانەی هەرێم کە کوردەکان داوای دەکەن. هاوکات هەر ئەمڕۆ سەرکۆنسڵی گشتی فەڕەنسا لە هەولێر بیستان خۆراک و دەرمانی وڵاتەکەی گەیاندە هەرێمی کوردستان و لەگەڵ گەیاندنی هاوکاریە مرۆیەکاندا کۆنسۆلی فەڕەنسا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند سەرۆکی فەڕەنسا ئاشکرای کردووە جگە لە هاوکاری مرۆیی هاوکاری سەربازی دەگەێنە هێزی پێشمەرگە و لە چەند کاتژمێری داهاتووشدا ئەو هاوکاریە سەربازیانە دەگاتە فڕۆکەخانەی هەولێر. هاوکات ئەمڕۆ دوای کۆبوونەوەی حکوومەتی بەریتانیا دەیڤد کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاندووە هاوکار و یارمەتی دەردەبن لە گواستنەوەی چەک بۆ کوردستان. وتیشی بەردەوام دەبن لە گواستنەوەی هاوکاری بۆ کوردە ئیزیدیەکانی چیای شەنگال بۆ مەبەستەش پلانی تۆکمان هەیە بەڵام لە ئێستادا ئاشکرای ناکەن. حکوومەتی فەڕەنسا یەکێکە لەو وڵاتانەی هاوکارێکی سەرەکی دەبێت بۆ پشتگیری لە خەڵکی کوردستان. پشتگیری لەو بەرەنگاربوونەوە دەکەین کە ئێستا لە دژی ئەو گروپە توونڕەوانەدا هەیە. ئەمە جاری دووەمە فەڕەنسا هاوکاری دەنێرێت کە بریتیە لە کەلوپەلی پێویست بۆ ئاوارەکان بە شێوەیەکی گشتی بۆ پارێزگای دهۆک بەردەوامی دەبێت و لە ڕۆژانی داهاتوودا پشتڕاستی ئەو بڵاوکراوەیە دەکەمەوە کە پێش چەند سەعاتێک لەلایەن سەرۆکایەتی فەڕەنساوە بڵاو کرایەوە بۆ هاوکاریکردنی سەربازی بۆ هەرێمی کوردستان و عێراق. هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی پێدا داوای کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش هێزێکی هاوبەش لە نێوان کوردەکانی سووریا و عێراقدا دروستکرێت. ساڵح موسڵیم بە ئاژانسی ئەنادۆڵی وتە ئێستا هیچ لایەنێک لە ڕوویپێدانی چەکە و هاوکاریان نەکردووە بۆ شەڕی داعش و بەتەنها لە خۆڕایی کوردستاندا و شەڕە دەکەن. ئەمەژەی بۆش کردووە هەر لایەنێک هاوکاریان بکە ئەوە ئامادەی دیالۆگ و گفتوگۆین لە پێناو ئاشتیدا. وتیشی بەداخەوە جیهان ئەوانی بە تەنها جێشتووە لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا. هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی پێدا ماژەی بۆ کردووە تا ئێستا بە چەکی کۆن شەڕ دەکەین و ئەگەر چێرکی قورسیشیان لە دەستدا بووە داعش لە سووریا و عێراق بەو شێوی ئێستا پێشڕەوی نەدەکرد. دەربارەی چۆنەتی سەرکەوتن بەسەر چەکدارانی داعشدا ساڵح موسڵیم وتی کوردەکان دەبێ یەک بگرن و پێکەوە بجەنگن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. داواشی کرد هێزێکی هاوبەش دروستکەن لە نێوان کوردەکانی سووریا و عێراقدا. مەزود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی هێزەکانی پێشمەرگەی کرد لە مێحوەری مەخمور و گوێر و خازر. ئاژانسی فرادنویس نزیک لە پەکەکەش دەڵێت بارزانی یەکینەکانی پاراستنی گەل یاپەکەی لە قەزای مەخمور بەسەر کردوتە و سایشی بەرگریەکانی کردوون بۆ پاراستنی کوردستان لە هەڕەشەکانی چەکدارانی داعشدا. ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڵاوی کردەوە بارزانی بەمبەسی بەسەرکردنەوەی بەرەکانی جەنگ و هەڵسەنگاندنی مەیدانی گوزەرانی پێشمەرگە مێحوەری مەخمور و گوێر و خازر بەسەر کردەوە. بارزانی ڕایگەیاندووە ئەو شەڕی ئێستای پێشمەرگە دەیکا شەڕێکی تازە و شێوازەکانی جیاوازە لە شەڕەکانی دیکەدا.
ئەو دوژمنەی پێشمەرگەش شەڕ لەگەڵ ئەو دەکات دوژمنێکە کە هیچ ئایندەی نییە بۆ یەگەرە و دوژمنە لەسەر دەستی گەلی کوردستان تێک بشکێندرێ ئەوە دەبێتە سەروەرێکی مەزن بۆ گەلی کوردستان. لەلایەکی تریش ئاژانسی فڕادنویس بەڵاوی کردوێتەوە بارزانی یەکینەکانی پاراستنی گەلی لە چیای قەرەچۆغ لە سەنگەرەکانی پاراستندا لە مەخمور بەسەر کردوێتەوە و دواتریش لەگەڵ تێکۆشەر زاگرۆز بەرپرسی یەپەکە لە کەمپی مەخمور کۆبوونەوەیەکی ئەنجام داوە. لە کۆبوونەوەکەشدا سەرۆکیارەم سایشی بەرگریەکانی یەپەکەی کردووە لە بەرامبەر هەوڵەکانان بۆ پاراستنی کوردستان لە هەڕەشەکانی چەکدارانی داعشدا. بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هێزەکانی پێشمەرگە و هاوکاریەکانی گەریلاکانی پەکەکە لە ستۆدیۆ عەبدولوەهاب ئەحمەد ئەندامی دەستەی کارگەری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان لە لامان میوانە. کاک عەبدولوەهاب زۆر بەخێر بیت. زۆر سپاسی باش. کاک عەبدولوەهاب ئێستا هێزەکانی پێشمەرگە و گەریلاکانی پەکەکە و شەڕڤانی یەپەکەش لێ کاتە لە بەرەی شەڕدا دژی داعش شەڕ دەکەن. ئایا پێشوەختە هیچ جۆرە ڕێکەوتنێکە بۆ لەسەر یەکگرتنی ئەم هێزانە بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش؟ بەڵێ سەرەتایی ئێمە دەستخۆشیتان لێکەین بۆ ئەم دەرفەتە. ئێمە ڕەوشێکی ئێستەی کە کوردستان پیا تێپەڕێ بەڕاستی ڕەوشێکی زۆر ترسناکە، ڕەوشێکە لە ئەنجامی و ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە هاتۆتە ئاراوە و ڕەوشێکە بەڕاستیش هەم ئەتوانم پێ بڵێم دەستکەوتێکی زۆر گەورەی بە بدوێ خۆی داهێناوە، هەم مەترسێکی زۆر گەورەشی لەسەر تەماشاکرێتەوە و لە ئەنجامی ئەم دەستکەوتانە و ئەم مەترسیانە بەڕاستی ئامانجێکی زۆر باشی بەدەستێناوە، ئەویش کە هاوکاریکردن و هاوپشتیکردنی هێزی پێشمەرگە و هێزی گەریلاکان کە ئەو شێوازە یەکینە و یەکگرتنی کە لە ناو خودی خۆیان دروستی کردووە. ئەمە بۆتە مای دڵخۆشی لەسەر ئاستی تەواوی مێژووی گەلی کورد یەکەمین جارە کە پارچەکانی کوردستان هاوپشتی و بە شێوازێکی ئەمەلی هاوپشتی هاوبەشیکردنی یەکتری کە لە ناو شەردا دژی دوژمن پێکەوە خەبا دەکەن لە یەک سەنگەردا. ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە بەڕاستیش وەکو پێشمەرگە قودسێکی خۆی هەیە، پیرۆزیەکی خۆی هەیە. لە هەمان کاتە ئەو دەستکەوتانەی ئەمڕۆی گەلە کەشمان کە بەدەستی هێناوە دیسانەوە پیرۆزیەکی خۆی هەیە و دەستکەوتەکانمان تەنیا لە هەرێمی کوردستانە ناچکم ئەو شەڕی ئەمڕۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان نەکرێ و لە هەمان کاتیشا بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان نەکرێ شەڕێکە بەرامبەر بە تەواوی دەستکەوتەکانی گەلەکەمان کە ئەمڕۆ لەسەر ئەنجامی ئەو دەستکەوتانی کە بەدەستی هێناوە دوژمنان دەخوازن لە دەستی ئێمەی وەربگرن. ئەمڕۆ نە یەکینەکانی پاراستنی گەل یا پاراستنی کوردستان و نە پێشمەرگەش بە تەنیا ناتوانن وەڵامی قۆناغێکی کۆ ئەمڕۆ بدەنەوە لەسەر ئاستی ئەم یەگرتنە لەسەر ئاستی ژانێکی لەدایکبوونێکی نوێ بۆ دەستکەوتێکی نوێ بۆ هیوایەکی نوێ بۆ تەواوی گەلی کورد کە ئەمڕۆ سەلماندی کە هێزی هەرە کاریگەر پشت و پەنای گەلەکەمان ئەمڕۆ هێزی خۆیەتی. ئەمەش دەستکەوتێکی گەورەی دەبینین و لەسەر ئەو بنەمایە ئەمڕۆ ئەگەر تەمەشای ئەم نەهامەتی ئەمڕۆ کە لە شنگال و لە ناوچەکانی تردا کە هاتۆتە کایەوە ڕاستی زووتر ئامادەکرا کە پیلانێکی لەو بابەتە هەیە زۆر زوو هاوار کرا، بەڵام بەداخەوە ئەوە ئەگەر زووتر ئەم کارانە ئەم یەکگرتنە ئەم پشتیوانیکردنی یەکترا گوێ لە یەکتری هەبوایە بەڕاستیش ئەم نەهامەتی کە ئەمڕۆ گەلەکەمان تێکەوتووە بۆ شێوەیە تێی نایەکەواتە ئەگەر ڕۆژێک شەڕی ناوخۆ ببێتە هۆی ماڵوێرانی بۆ گەلی کورد پێت وایە شەڕەکانی دەرەکی یاخود ئەو شەڕانەی کە ئێستا شەڕی داعش کە بەرۆکی گەلی کوردی کردوتەوە بۆتە هۆی ڕێکخستنی نێوماڵی کوردی، بۆتە هۆی یەکگرتنی ناوماڵی کوردی، بۆتە هۆی یەکگرتنی هێزەکان؟ وەڵامی تۆ. ئەمڕۆ توانم نەتەنیا ئەم شەڕە کۆتایی بە شەڕی داعشێت. ئەمڕۆ ئەم یەکگرتنە پێویستە یەکگرتنێکی بە شێوازێک بێت لە ئاستی گەریشدا یەکگرتنێک دروست ببێتەوە. چکۆم لە ناو ئەم شەڕەدا بەڕاستی ئەگەر تۆ تەمەشاکەی مستەلەحێکت هەیە ناوت ناوە داعش. ئەم داعشە پێک هاتووە لە تەواوی ئەو دوژمنکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە
چ بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بەرامبەر بە کورد بە تایبەتی یەکرێتەوە لە تەواوی ئەو وڵاتە زلهێزانە کە ئەمڕۆ بەرۆکی ئێمەیان بە هاوکاریکردن و هاوپشتیکردن گرتووە. ئەگەر تەماشا بکەی ئەم هێزانە هێزێکن هەل لە تورکیاوە هەل لە ئەمریکاوە هەم لە وڵاتە زلهێزەکانەوە لە تەواوی ئەو وڵاتانەوە کە ئەمڕۆ هەستاون بە پشتیوانیکردنی ئێمە ئەگەر یەک تۆز هاوکاری گەلی کوردیان بکرایە بەلایەنی کەمەوە ڕێگریان بکردایە لە تورکیا کە هاوکاری داعش نەکا ڕێگریان بکردایە لە قەتەر و سعودیە و ئیسرائیل و ئەو شوێنانەی کە ئەو هاوکاری داعش نەکاتەوە بەڕاستیم نەهامەتیە بەسەر ئێمە نەهاتەوە. ئەمڕۆ ئەمە ناهاوسەنگیەکە کە بەرامبەر بە گەلەکەی ئێمەی دەفرۆشنەوە ئەویش ئەوەیە دەخوازن لە ڕێی داعشەوە جارێکی کە گەلەکەمان بگەڕێنەوە بۆ ئەو دۆخەی کە پێشتر کەتیایە بووە. چکم ئێستا گەلی کورد بەڕاستیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرسێکی زۆر گەورەیدایە. چکم ئەمڕۆ گەلی کورد هەمیشە ئاشتی خواز بووە، هەمیشە تەعەدای نەکردوتە سەر هیچ کەس، هەمیشە بە شێوازێکی دیموکراتی بە شێوازێکی سروشتی ژیانی خۆی ویستووە، هیچ شتێکی کەی نەکردووە. بەڵام ئەو کۆمەڵکوژەی بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت چکم جارێکی کە ژیانەوەیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەسەر دەستی گەلی کورد بە تایبەتیش ئەو فکر و ئایدیایی کە ئەمڕۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە ناو ئەو سیستەما دایڕشتووە. لەبەرەوە گەلەکەمان بە شێوازێکی تۆکمەی من ئەوەنداڵێم لە ئەنجامی ئەم شەڕەدا مەجبور پێویستە یعنی بە شێوازێکی زۆر حتمی پێویستی بە یەکبوونێکی هەیە هەم لە هێزیش و هەم لە گەلیش و هەم لە تەواوی ئەو شێوازەی کە ئەمڕۆ هاتووتەکایەوە. چکم ئەمڕۆ پێویست ناکایتر بە سیستەمی کۆن ئێمە بڕۆین. بەڕاستیش من ئەوە ناڵێم سیستەمی نوێ ئەوی سیستەمی یەکبوونی گەلە. چکم ئەمڕۆ ئەگەر تەمەشا بکەی ئەو پێشوازیەی کە ئەمڕۆ لە هێزێک دەکرێت ئەو پێشوازی ژیانێکی سەرکەوتنێکی گەورەیە، ژیانێکی نوێیە و ئامادەکاریەکی نوێیە بۆ هاوپشتیکردن و هاوخەمی یەکتری. زۆر باشە کاک عەبدولوهاب بوو. من ناچارم کە ڕاتگرم وەزیری کاروباری کۆمەڵاتی لە هەولێرەوە لەگەڵمانە محەممەد قادر. کاک محەممەد شەو باش. ئێستا ژمارێکی زۆر ئاوارە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و خۆشیان دەڵێن لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. ئێوە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی چیتان کردووە بۆ باشترکردنی ژیانی ئەو ئاوارانە؟ شەو باش، سوپاسان دەکەم. هەڵبەتە کاتێکە ئەزمەیەک ڕوو دەدات و کارێک دێتە پێشەوە کە بێتە هۆی ئاوارەبوونی کۆمەڵە خەڵکێکی زۆر، ئەو هەرێمی کوردستان وەکو شوێنێکی ئامن ژمارەیەکی زۆر لە خەڵکی ناوچەکانی کە چێشە تووشی نیزاعات بوونە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. هەڵبەتە ئەمانە پێویستیان بە کۆمەڵێ یارمەتی و هاوکاریکردن و بەدەمەوە بوونەوە هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی خۆی کۆمەڵێ ئەجرعاتی تایبەت بەخۆی وەرگرتووە بۆی کەوا چۆن بتوانێت هاوکاری ئەو ئاوارانە بکات و بەدەمیانەوە بێت. ئێمە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەستاوین بە کۆمەڵی ئجرعات بۆی کەوا بتوانین هاوکاری ئەو هاوڵاتیانە بکەین و ئەو نیشتمان پەروەرانە بکەین کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. ژوورێکی عملیاتی تایبەت بە ویستم ئیشارەتیان پێ بدەم. ئەم ئجرعاتانە بریتین لەوەی کە ئێمە ژوورێکی عملیاتی تایبەت بە چۆنیەتی بەدەمەوەبوون و هاوکاریکردنی ئەم ئاوارانمان دروست کردووە لە وەزارەتە و کۆبوونەوەی تایبەتیمان کردووە لەسەر ئەو ئجرعات و ئالیەتانەی کەوا پێویستە ئێمە لە قۆناغی داهاتوودا بیگرینە بەر تا بتوانین ئەو هاوڵاتیانەی کەوا ئەرکیان دەکەوێتە سەر ئێمە بە تایبەتی چونکە کۆمەڵە خەڵکێک هەیە ئەرکێکی تایبەتی دەکەوێتە سەر وەزارەتی ئێمە بە تایبەتی لە بواری منداڵان و لە بواری پەککەوتان و کەمەندامان و ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن وەروەها لە بواری بە ساڵات چوان. هەڵبەتە ئەم سێ شەریحە ئەرکێکیان لەسەرشانی ئێمە بۆ ئەمە بەستە ئجرعاتی تایبەتیمان کردووە و لە ژووری عملیاتی تایبەت بە چۆنیەتی بەدەمەوەبوونی ئەو هاوڵاتیانە بڕیارمان داوە لیژنەیەکمان پێکهێناوە و لیژنەکانمان ئێستا لەسەر ئاستی پارێزگاکان لە هەماهەنگی لەگەڵ پارێزگاکان کار دەکەن بۆی کەوا ئەو کۆمەک و یارمەتیانەی کە پێویستە ئێمە بۆ ئەم سێ شەریحە دابینی بکەین و بیکەین
ئەنجام بدەین لە هەمان کاتدا پەیوەندیمان کردووە بە ئەو ڕێکخراوە مەدەنیانەی کەوا نێودەوڵەتین و کار دەکەن بە لە کاتی دروستبوونی هەر ئەزمەیەکە دەگەنە ئەو وڵاتانە ئێمە پەیوەندیمان بەوانەوە کردووە دانیشتنی تایبەتیمان دەبێت لە هەفتەی داهاتوو لەگەڵیان بۆی چۆنیەتی ئەو کۆمەکانە بەو هاوڵاتیانەی کە لەم سێ شەریحەدان بگەێنرێن بەم سێ شەریحەیە. زۆر باشە کاک محەممەد ئیستیجابەی ئەو ڕێکخراوە مەدەنی و نێودەوڵەتیانە چی بووە کە ئێوە داواتان لێ کردوون؟ بەشێکی زۆر لەو ڕێکخراوانن کەوا ئیش دەکەن لە بواری هەماهەنگیکردن و یارمەتیدانی ئەو خەڵکانەی کە ئاوارە دەبن لەوانە مەسەلەن یونسێفە و هەندێک ڕێکخراوی ترە کەوا ئیش دەکەن لەو بوارە. ئێمە بۆ مەبەستە دەبێت کار بکەین بە تایبەتی لە بواری ئەوەی کە کۆمەڵە خەڵکێکی منداڵێکی زۆر لەوانەیە ئاوارە بوو بێ لە دایک و باوکی خۆی دابڕابێەوە پێویست بۆ دەکات کە ئێمە هاوکاری بکەین و بەدەمیەوە بین و هەماهەنگی ئەو منداڵانە بکەین تاوەکو لە ئەو ئەزمەیە ڕزگاریان بکەین کەوا ئێستا تێکەوتون و بەشێکی زۆر لەوانەیە خەڵکێکی خاوەن پێداویستی تایبەت بن و پێویستیان بەوە بێ کە ئێمە حاجاتی ئەوان دابین بکەین بۆ ئەو مەبەستە ئەستاداد و ئامادەی خۆمان وەرگرتووە و لە چەند ڕۆژی داهاتوو لەوانەیە بە عملی هەرچەندە ئێستا بە شێوەیەکی عملی لیژنەکانی ئێمە لەگەڵ پارێزگاکان لە کاردانەوە و کار دەکەن لەسەر ئەو خەڵکێک کە پێویستە ئێمە هاوکاریان بکەین و بەدەمیانەوە بین. لەلایەکی تر لەوانەیە کۆمەڵە خەڵکێکی زۆر هەبێت کە بە ساڵات چووە و لە کەسوکاری خۆی دابڕاوە و کەوتۆتە زۆرێک لە تەنگەژەیەکی ژیان کە ضروری ئەوە دەخوازێت کە ئێمە بەو ئالیەتانەی کە وەزارەتی ئێمە بەردەوام هەبوویانە و هەیەە بەدەمیانەوە بین. زۆر باشە کاک محەممەد لە دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە قەزای شەنگال و کۆنتترۆلکردنیان لەلایەن هێزەکانی پێشمەرگە و ژمارەیەک لە ئاوارەکان ڕویان لە زیادبوون کردووە پلانتان چییە بۆ خزمەتکردنی ئاوارەکان؟ تۆ دەبێ ئەوە لە بەرچاو بگری کە ئێستامە لە دۆخێک داینە دۆخێکە لەوانەیە لەم وەرزی هاوینە حالەتێک پێویست بکە کە تۆ یارمەتیان بدەیت بە پێی ئەو پێداویستەیە کە ئەوان پێویستیانە بەڵام لە ئێمە وردە بەرەو وەرزێکی تر دەڕۆین کامە لەوانەیە لە کاتی دروستبوونی ینی وەرزێکی سارد ئەزمەکان گەورەتر ببن و خەڵکەکە پێ حاجەتی بەوە زۆر بێت چونکە ژمارە ئەو هاوڵاتیانەی بە پێی ئەو سەرژمێریارەین کە هەن لەوانەیە کۆی گشتی ئاوارەکان بگاتە ملیۆن و نیوێک کامە زۆر لە وڵاتانی دنیا تەحملی ئەو ئاوارە زۆرە ناکەن کەچی حەجمی ئیمکانیاتی اقتصادی و مالی ئەوان زۆر بەهێزترش بێ لە ئێمە لەبەر ئەوە تۆ دەبێ هەر لە ئێستاوە ئەو ئالیەتانە بگریتە بەر بۆی کەوا کاتێ دەگەیە وەرزێکی ساردیش بتوانە ڕوبەڕووی ئەو کێشانە ببیەوە کە ڕوو لە ئاوارەکان دەکەن و بەوەی کە لەوانەیە ئێمە اقتراحی وەزارەتی ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە دانیشتنی دوای ئەم تەنگەشەیە ئەوە بێ کە ژوورێکی ئەمەلیات لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست ببێ و کار بکا لەسەر ئەوەی کەواژیانی ئەو ئاوارە بوانە خۆش بکە و ئەو تەدابیرانەی کە پێویستن و ئەو جرئاتانی پێویستن بۆ دوای هاتنیان بۆ هەرێمی کوردستان بژیرێنە بەر تاوەکو ئەگەر وەرزی ساردیشات ئێمە بە شێوەیەکی تۆکمە بە پلانێکی تۆکمە ڕوبەڕووی ئەو کێشانە ببینەوە. زۆر باشە ئەمڕۆ سەرباری ئەو ئالێتیانەی کە تۆ باسیەکەی سەرباری ژمارە زۆری ئەو ئاوارانەی کە جەنابەت باسیەکەی ئەمڕۆ ژمارێکی زۆر لەو ئاوارانە لە زاخوو لە دوهۆ خۆپیشاندانیان کردو و ڕەخنیان لە بەرپرسانی هەرێم و بیانی گرتووە. خۆ مناڵێک تێناگە کاک محەممەد کە ژمارەی ئاوارەکان زۆرە برسێتی ئەگری کۆمنتی جەنابەت لەو بارەوە چییە؟ ئەوان بە خۆپیشاندانەکانیان تعبیر لە مەعانات و ناخۆشیەکانی خۆیان دەکەن ئەمە مافێکی سروشتی ئەوانەکەوە تووشی تەنگەژەیەکی گەورە هاتوون و بۆیە دەبێت تا ینی لە زووترین کاتا تەدابیر و ئجراعاتی پێویست بۆ لابردنی ئەو ناخۆشی ئەوان بگیرێتە بەر بۆیە ئێمە دەبێت لە ئاستی بەرپرسیارەتی خۆمان دابین لەم قۆناغە و حکوومەت بەرپرسیارەتی خۆی بە بەرپرسیارەتی خۆی هەستێ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. بوونی ژمارەیەکی زۆر ئاوارە لە هەرێمی کوردستاندا کاریگری کردوتە سەر بەرزکردنەوەی ئاسی بێکاری لە هەرێمی کوردستاندا لەم کاتی ئێستا بەتایبەت؟
هەڵبەتە ئاوارە کاتێ زیاد دەبێت کۆمەڵێ ئەفرازاتی لێ دەکەوێتەوە کۆمەڵە شت بە دوای خۆیدا دەهێنێ یەک لەوانە مەسلەی بێکاریە لەوانەیە کۆمەڵە شتی ترش دروست ببێت کە جگەلەوەی کە کێشە دەرونیەکانش سەر هەڵ بدەن لەوانەیە کێشەی تاوانەکانیش زیاد بکە لەوانەیەنی کۆمەڵە کێشەی گەورە ڕوود دەدات چونکە لەبەر ئەوەی ئەم ئاوارە لەسەر زێری خۆی ئاوارە بووە و هاتوۆتە شوێنێک کۆمەڵە حاجات و پێویستی تایبەتی خۆی هەیە کە ئەگەر بێت و بۆی دابین نەکرێت لەوانەیە لە دەرەنجامە کێشە دروست بکە بۆیە هەڵبەتە من پێم وایە دەبێت تەمایی زیادبوونی ڕێژەی بێکاری چونکە ئالیاتی نهێشتنی ڕێژەی بێکاری ئێمە وەکو وەزارەت هەر لە ئێستا لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە هەماهەنگیمان کردووە و پلانمان بووە بۆ ئەوەی کەوا چۆن ئێمە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە کەم بکەینەوە و لە هەفتەی ڕابردووشە لەگەڵ یانەدانیشتونەوە پلانێکی تۆکمەمان بۆ ئەم بوارە داڕشتووەکە بە سیاساتی تەشغیل ناو دەبرێەوە تا سیاسەتی بەکاربردن بۆ ئێمە هەڵساوین بەم کارێ خۆمان بەڵام هەڵبەتە نەتائیجی ئەو کاری ئێمە لەوانەیە لە ماوەیەکی کورتا دەرنەکەوێت لە ماوەیەکی دوورا دەربکەوێت چونکە ئەو خەڵکەی کە دێت تۆ ناتوان ڕاستە و خۆکاری بۆ بدۆزیتەوە و بیخەیتە سەر شوێنی کاری خۆیان بەشێکی زۆریان لەوانەیە فەرمانبەر بووبن لە فەرمانگەکانی حکومی و بەشێکی زۆریان لەوانەیە کاری تایبەتیان بوو بێت لەگەڵ کۆمپانیاکان لە شوێنی تایبەتی خۆیان کاریان کردبێ بەشێکی زۆریان لەوانەیە کاری کشت و کاڵی و ئەمانەیان کردبێ تۆ کاتێ دێتە لای تۆ کارەکانی ئەو دەگۆڕێ کاتێک کارەکانی گۆڕا تۆ لە زووترین کاتا لەوانەیە نەتوانیت ئەو کاریان بۆ دابین کە ئەوان پێویستیانە بەڵام لە هەمان کاتدا تۆ دەبێ حاجاتی ژیانی ئەوان پێداویستی ژیانی ئەوان دابین بکەی واتە لە ژیانە دانە بڕێن و ئەوەی کە پێویستە بۆ بەردەوامبوونی ژیانی ئەوان تۆ دابینی بکەیت تاوەکو دواتر بیتە سەر جێبەجێکردنی سیاسەتەکانی کارکردن و چۆنیەتی خستنە ناوکار و دۆزینەوەی هەڵی کار بۆیان زۆر باشە کاک محەممەد لەگەڵمان بمێنەرەوە بەڕێزان فەرمان محەممەد لە مەخمورەوە لەگەڵمانە فەرمان شەو باش پێمان بڵێ ڕەوشی مەخمور چوانە دوا زانیاریەکان لەسەر باریەبنی مەخمور بۆ نارتی ڕوونکەیتەوە بەڵێ سلااو لێ و لە بیرەران یەنارتیش دیارە ئێستا کە ئێمە لە دەوروبەری با بڵێن لە بەرەکانی پێشەوەی ناوچەی مەخمورین یاخود با بڵێ قەزای مەخمورین ئێمە وەکو تیمی ڕۆژاوانی یەنارتی گەشتێکمان کرد بەناو قەزای مەخمورە و بەشێکی مەیدانی دیارە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد لە ئێستادا ژیان لە ناو قەزای مەخمور خەریکە بەرەو ئاسایی بوونەوە دەچێت و هەرچەندە تا ئەو چرکە ساتەش ئاسەواری شەڕەکە بە سیمای قەزای مەخمورەوە دیارە بەڵام هێزەکانی پێشمەرگا لە سەنگەرەکانی پێشەوە لە شوێنەکان جێی خۆیان گرتووە بڕوبەڕووی چەکدارانی داعش وەستاونەتەوە دەتوانین بڵێن چەکدارانی داعش لە ئێستادا بە زیاتر لە 25 کیلۆمەتر لە پشت قەزای مەخمورەوەن بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێتن ناو قەزاکە وەکو پێشتر با بڵێن خێزانە ئاوارەکان نەگەڕاونەتەوە ناو قەزاکان بەڵێ من دەمەوێت لە بەرەکانی جەنگەوە کە ڕاستەخۆ لە ئێستادا یەکێ لە فەرماندەکانی ئەو قۆڵا عەلیحوسێن بەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە لە ئێستادا لە یەکێ لە قۆڵەکانی بەرەکانی جەنگە وەکو ئەوەی کە ئێمە نابێت ناوی ئەو شوێنانە بهێنین بەڵام لە ناوچەی قەزای مەخمورین دیارە لایەنە ئەمنیەکە ڕێگە بەوە نادا تیمی ڕۆژنامەوانی یاخود با بڵێ مێدیاکاران ناوی بەرەکانی جەنگ یاخود با بڵێ مۆقعی شوێنەکان بێ ناو بهێنن ئێستا ئەو ڕاستەخۆ لە یەکێ لە بەرەکانی جەنگەوە لەگەڵماندایە بڵێ کاک عەلی سڵاو لێبێ و کاتت باش ئێمە دەبینین لە ئێستادا جەنابەت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگەوەی دەمانەوێت دیمەنێک یاخود با بڵێن کەش و ڕەوشی ئێستای قەزای مەخمور و دەوروبەری بۆ بینەرانی ئەنارتی بخەیتە ڕوو زۆر سوپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست دەزانین چەند ڕۆژی لەمەوبەر حالەتەکی ناتەبیعی هەبوو یعنی ناسایی هەبوو لەو ناوچەی لە گوێر لە مەخمور لەو ناوچەیە خۆشبەختانە بە هیمەت و ئازایەتی پێشمەرگە ئەو ناوچە پاک کرایەوە ئێستاش مەخمورتان بینی ینی حقەت شوێنێک ئەگەر هێزێکی داگیرکار یان هێزێکی دڕەندە بێتە ناوی خەڵک مەترسی لێ لا دروست دەبیتن خەڵکە لەوێ نەمابوو لە مەخمور نەمابوو چۆل ببوو بۆ هەولێر ئەو شوێنانە چوو لە ماوەی 24 ساعت ئاو کارەبا بە تایبەتی کارەبا
ئەو خەلەلای کێشانەیە باشە من لێرە ڕات دەگرم پرسیاری ئەوە دەکەم ئایا باسی ئاو کارەبای قەزای مەخبورت کرد ئایا ئەمە چەکدارانی داعش کە ماوەی 48 کاتژمێر لەو شوێنەمانەوە لەو قەزایە ئەوان بوونە هۆکاری بڕینی ئاو کارەبای قەزاکە؟ والله ئێمە ناتوانین بڵین چێ بووە هۆی بەس تەبیعی تەقەی لێ بوو کە شەڕی لێ بوو تەکید ئەو کارەبایەکە تێک چوو بوو طبعی کارەبایەکە تێک چوو بوو ئێمە چوینەوە لەوێ بە 24 ساعات تقریبا تیمەکانی کارەبا هاتن کارەبایەکان چاک کردەوە ئێستا کارەباتان بینی طبیعیە و ئاو تەبیعیە خەڵکیش هاتووتەوە یعنی دەتوانین بڵین زۆربەی هەر زۆری خەڵک هاتووتەوە بۆ سەردانی ماڵەکانیان بەڵام خەڵک لەوێ کەم مایتەوە ڕەنگە هەیە لە ناو خانەوادەیەک لە ناو دووسێ عائیلەن یەک نەفەر دوو نەفەر سێ نەفەر مابیتەوە بەڵام بە تاکید ئەمە کاتی دەوێتن و دەور و بەریشتان بینی ینی جەوەکە ینی زۆر ئارامە دەور و بەر و بە چەند کیلۆمەتر لە هەموو ڕێگایەکان پێشمەرگە دەچن ئیستیطلاعی ناوچەکە دەکەن مەگەر لە دوورەوە سارێک ببینە شتێک ببینە ئەگەر جەموجۆل نییە بەڵام بە تاکید شوێنەکە شوێنەی بەرەی شەڕە کە بەرەی شەڕە ڕەنگە خەڵک حسابی ئەوە بکە بەڵام لەگەڵەوەشدا هێزی پێشمەرگە ناوچەکەی پاراستووە ینی کاتە ئێوە لە ئێستادا دڵنیایی ئەوە دەدەنە هاوڵاتیانی قەزای مەخمور و ناوچەکانی کە جارێشتر بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی کە پێشتر بوو تاکید ئێرە قەزایە ینی ئێرە بەرژەوەندی خەڵک مەساڵحی خەڵکی تێدایە ئەو وەزعانە ئاساییەی یانە تەبیعیە کە لە کوردستان بە گشتی دروست بوو لە عێراق بە عام دروست بوو ینی ئەمە تەسەوڕ دەکەین کاتیە ینی ئەو وجودی ئەو تیرۆریستانە وجودی داعش و بێجگەل لە خۆڕاگری خەڵکەکە و خۆڕاگری پێشمەرگە و پێشوچوونی پرۆسی سیاسی لە عێراق و تدخلی کۆمەلگای نێودەوڵەتیان بڵین پشتگیری کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا و دەوڵەتەکانی هەرێمایەتی و دنیاش لە گەلی کورد لە هەرێمی کوردستان ئەمەش خۆی لە خۆیدا تاکید یعنی پشتگیرێکی گرنگ بوو تەسەوڕ دەکەین ئەمە کاتێکی کەم بباتن ئەم وەزعات تەبیعی دەبیتەوە و ئەوانەش ئەمانە کاتین و ناتوانن ئەمانە شتی نامۆن بەڕاستی لە ناو ئەو کۆمەلگایە بمێنەوە باسی پشتیوانی دەرەچیت کرد باسی پشتیوانی وڵاتانی دەرەچیت کرد بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی هێزی پێشمەرگا لە ئێستادا ئەو فڕۆکە جەنجیانە تا چەند بەردەوام هاوکاری هێزەکانی پێشمەرگەنەوە بۆ بردومانکردنی ئەو شوێنانی بە تایبەتی کە چەکدارانی داعشیتیایە دەزانی ئێمە لە 2003 تاوەکو ئێستا پێشمەرگە بەشێک بۆ لە مەنزومەی دیفاعی عێراقی و بە پێی دەستور دەبوایە پێشمەرگە تەسلیح و تەجهیز بکرێتن پێی پێویستەکانی یەک لە کێشە سەرەکیەکانی ئێمە لەگەڵ مەرکەز لەگە بەغدا ئەوە بووە ینی بەو ئیمکانیەتە متەوازعەی کە هەرێمی کوردستان هەیە بوویتی مانەوەی پێشمەرگە وجودی پێشمەرگەی ڕاگرت خواگە پێشمەرگەمان نەبا ئەخوا نەخواستە ئێستا لە وەزع چمان دەکرد بەڕاستی 150 ئیمکانیاتی جێیشی عێراقیش کە بە ملیارات دلار سەرفکرا بوو کە دەستی ئەو تیرۆریستانە لەبەرەوە ئەمە مانەوەی پێشمەرگە بەرگری پێشمەرگە تەنها بەرگری نییە لە کوردستان بە تەنها بەرگریە لە کۆمەلگای نێودەوڵەتیەکان دژمنی مرۆڤایەتین دژمنی هەموو ناوچەکە دژمنی دنیان بۆیە تاکید دنیا پشتگیری هەرێمی کوردستان دەکات پشتگیری هەرێمی کوردستان دەکات چکە داواکاری ئێمە یان بوونی ئێمە ڕەوایەتی تێدایە وجود ینی ئێمە ملەتەچین لەسەر ئاردی خۆین لەسەر زەوی خۆین وجودی خۆمان هەیە ئیدارەی خۆمان هەیە و بێجگە لەوەش ئێرە تاکە ناوچەیە لە عێراق کە شوێنێکی پارێزراوە شوێنێکی ئەمینە ئەو هەموو ئاوارەی کە لە عێراق ڕوبەڕووی ئەو وەزع بۆتەوە جا لە سوننا یان لە شیعە بە عەرەب بە تورکمان بە مەسیحی بە کورد و ئاشور ئەو وەزعی کە بەداخەوە بەسەر برا کوردە ئێزیدیەکانی خۆمان ئێستا هاتیان ئەو خەڵکی کاکەی ئەمانە هەموو جیان لە کوردستان بۆتەوە لەو ناوچانە بۆتەوە کە ناوچەی ئارامە دنیا متابعی ئەوە دەکە بە تاکید لەبارەی ئەو پشتیوانی بە تایبەتی وڵاتی ئەمریکا ئایا لە ئێستادا ئەو چەکەی کە باسی لێ دەکرێت هێزی پێشمەرگا چ جۆرە چەکێکی یاخود با بڵێن لە ڕووی چەکەوە ئەو هاوکاریە گەیشتوتێ وڵی مەش لە ڕاگەیان نەکەن لە بەرەوەی لەیرە لە شەنگەرەکانی پێشمەرگەین بەڕاستی بەڵام ئەوەی دەبیستین تەبیعیە بێ ئەو دەرگایە بکرێتەوە
و ئەمەش کاتی دەوێتن بۆ نەوع چەک هەیە ڕەنگە چەکی لە ڕووی فەنی پێشکەوتوو بیتن پێویستی بە شارەزایی هەیە بەڵام بەتەکید هەندێک جۆرە چەک هەیە کە ئێستا پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە پێویستی پێەیە مەسەلەن ئەو چەکانە وەکو چی بوون ئەو چەکانی کە دیفاعی پێ دەکرێت ئەوەی کە چەکی وایە کە پێشمەرگە لەی شارەزایە بە درێژایی حرەکەی کوردی لە دەستی پێشمەرگە بووە ئەمە چەکانە معلومن لەلایەن پێشمەرگەوە ئەوانە تەکیدی زیاتر بدرێتە پێشمەرگە و قەنەعاتیشمان وایە تەبێ ئەو ڕۆژ جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەرەکانی جەبهەی کرد و هاتە مەخمور و طبعی لە کۆبنەوەیەکیش هەموو ئێمەی دڵنیا کردەوە هەم لە پشتگیری نێودەوڵەتی و پشتگیری سیاسی و لە پشتگیری هێزی پێشمەرگە و پەیوەندی لەگە وڵاتەکانی دنیا لەگە وڵاتانی هەرێمایەتی کە بەتەکید ئەمە زروفەکی کاتیە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردێکە بە بەردەوام وەکو تیمی ئەنارتی ڕۆژانە لە بەرەکانی جەنگ و هاوشانی پێشمەرگا ئەوەی کە تێبینیمان کردیا بینین فڕۆکە جەنجەکانی ئەمریکا تەنها بردمانی چەند ناوچەیەکی دیاریکراو دەکەم بۆ نمونە وەکو ناوچەی مەخمور هەروەها گوێر با بڵێن لە خۆڵی خازر و لەولایە ئەمانە بۆچی لە کاتێکدا مەسەرن شوێنێکی پارێزگایکی وەکو نینەوە مووسڵ بۆ شوێنانە بردمان ناکەن طبیعی ئەوەی کە پەیوەندی بە کوردستان و بە هەرێمی کوردستانەوە هەیە زیاتر ئەمە حقت وازەحە دیارە ئەوەی کە ئەو مەترسیایان بڵێن ئەو هێزەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەک هەروەکو پێشمەرگە بەڵکو مەترسی هەبوو لەسەر لەوەی کە کارەساتی مرۆیی گەورە دروستکە بە تایبەتی ئەوەی لە شنگاڵیان لەوەی لە منطقەی حەمدانی ئەو خەڵکە مەسیحیە تەبێ دەریان کردن لە مووسڵ لە منطقەی شنگال بە هەزاران بەدایان هەزار کەس لە چای شنگال ماونەتەنەوە دەبێ ئەمانە تاکید کۆمەلگای نێودەوڵەتی نەک هە لە ڕووی سیاسی بەڵکو لە ڕووی ئینسانیشەوە یعنی شعوری جادە داهژینی بەڕاستی ئەو خەڵکە مواساتی گەورە کارەساتی گەورە لا ئەعلام پیشاندرا خەڵک بینی ئەمانە هەمووی هۆکار بوون کە کۆمەلگای نێودەوڵەتی بێتە دەنگ هەر تەنها ڕوانگەی سیاسی نا بەڵکو لە ڕوانگەی مرۆڤایەتیشەوە لەسەر ئەو ئەساسەیە و ئەوانیش بەرنامەی خۆیان هەیە و ئەوانیش ئێستاوەکو ئێستاش لە مەناتقی منشئاتی مەدەنی و ئەوانە نادەن ئەنی زیاتر تەرکیزیان لەسەر ئەو قواتە ئەسکەریایی ئەوانە کە لە ناوچەکان حرەکە دەکەن و بەتەکید لە ڕێگەی ئەقماری سەناعی ئەوانە متابع دەکرێن جمو جۆری ئەوانەی دەوڵەتەکانی پێشکەوت و ئیمکانیەتیان هەیە دەزانن ینی هەر حرەکەیەک لەسەر زەوی هەبی دەزانن کاعلی جگەلەوەی کە تۆ بەرپرسێکی سیاسی حزبێکی بەڵام ئەبین لە بەرەکانی جەنگەوە لەگەڵ ئەحتاسەکاندا جەنابیش وەکو بەرپرسێکی پێشمەرگە دەردەکەویت دەمێ پرسیاری ئەو بکەم ئایا لە ئێستادا هێزەکانی پێشمەرگا توانیویەتان بستنەوە ئەو شوێنانی کە پێشتر لێ بوونە طبیعی ئێمە لە هەموو حزبەکان تایبەتی ئەو حزبانی کە لە ناو شۆڕژرا بوونە تەجروبیان هەیە ئەزممویان هەیە ئێمە کەوادری حزبین بەڵام لە هەمان کاتە کادری پێشمەرگەش بووین هەسکەری بووینە ئەوڕۆ ئەرکە لە سەرشانی ئێمە نەک وەکو پارتی وەکو پێشمەرگەیەک بین لە ناو سەنگەر لەگە پێشمەرگەکان ئەرکە لەسەر هەموو تاکێکی کوردستانی کورد بێتن دیفاع بکە لە ملەتی خۆی لە خاچی خۆی لە وڵاتی خۆی ئەمە ئەرکە لە سەرمان بەڕاستی منەتیش لەسەر کەس ناکەین بە ئەرچی خۆمان دەزانین ئەوەی تر پرسیاری بڵێ لە ئێستادا هێزەکانی پرسیارەکەی من ئەوە بوو هێزەکانی لەو ناوچەیە بەنسبەت مەخمور و بەنسبەت گوێر ئەو ناوچانەی لە دەستی ئێمەدا بوون ئەمە لەو ناوچانەی طبیعی تەواو ڕەنگە لەسەر ئاستی عێراقیش پێچێ فەرمان لەگەڵمان نەما بێت دواتر کە هاتەوە فەرمان لەگەڵمانی زۆرتری شوێن لەلایەن هێز پێشمەرگەوە ببورن بەڵێ پەری من لەگەڵتانە مەگەرەوە بۆی هەڵێکی تەکنیکیەوە ببورە فەرمان بەردەوام بە لەگەڵمانە بۆی هەڵێکی تەکنیکیەوە وێنەی تۆ لە ئێمە نەما دیارە هەڵەیەکی تەکنیکی هەبوو ئەگەر بەردەوام بیت هەر لەسەر پرسیارەکەی طبیعی بەنسبەت ئەو ناوچانەی کە باسمان کرد لە هەموو عێراق ئەو شوێنانەی کەوتی دەستی تیرۆریستان کەم شوێن هەیە لی دەرچوو بن بەڵام ئێرە گوێڕ و مەخمور و چەند دێهاتێک و ناوچەیەکی فراوان طبیعی کە کێتە دەستیان بەڵام بەعنی بە فترێکی ماوەیەکی زۆر کەم هێزی پێشمەرگە توانی ئەو ناوچە دەستیان دەربینی کەواتە دەمێ پرسیاری ئەوە بکەم ئایا هێزی پێشمەرگا دەوێت زیاتر پێشڕێ بکات لەو شوێنانەیە خۆت فەرمانی ئەوەی پێ نییە تەکید ئێمە ئەو ناوچانەی کە
ناوچەکانی هەرێمی کوردستانن و ئەو ناوچانەی کە تەبێ ئەو ناوچانەی کە ئێستا چەند شوێنێک ئەگەر ما بن خەڵکی تێدا نییە بەڵام ئێمە ئێستا ڕەچاوی استراتیجەتی سەربازی ئەەکەین ئەمە هەر لەسەرەوە ڕەناوەستین بوەستین و ئەوان هێرش بکەن ئێمە بە پێی بەرنامەی سەربازی خۆمان ئەو شوێنانەی کە پێویستە ئێمە هێرشی بۆ بکەین بتەکید ئێمە بەرنامەی سەربازی خۆمان هەیە ئەو شوێنانەی کە پێویستن بۆ پاراستنی خەڵکی خۆمان و بۆ پاراستنی خاچی کوردستان ئێمە بەردەوام دەبین بۆ ئەوەی بتوانین لە هەر شوێنێک تیرۆریستان دوور خەینەوە یان زیانی گەوریان پێ بگەین. بەڵێ ئەمڕۆ بینیمان کە سەرۆکێرەمی کوردستان سەردانی ئەم ناوچانەی کردووە لە نزیکەوە چای بە هێزەکانی پێشمەرگە کرد. دەمێت پرسیارەوە بکەم لە هەمان کاتدا سەردانی هێزەکانی یەکبەکە و گەریلاکانیشی کرد. لە ئێستادا هەماهەنگی تەواو هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە بە هەموو ئەحزابەکانەوە تەنانەت گەریلاکانیش. طبیعی جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشدا سەرۆکی ینی بەرپرسی یەکەمە لە هێزی پێشمەرگەی کوردستان تەکید وجودی ئەو لە ناو پێشمەرگە لە ڕووی معنەویەوە تەسیرێکی زۆر ئیجابی هەیە کە خۆی بەڕێزیان لە ناو بەرەکانی پێشمەرگەیە. طبیعی لێرە هیچ قواتی ئەوە نییە لایەنەکانی تر کاتی خۆی کەمپەچی پەکەکە لێرە هەبووە لە کەمپەچی کەمپەچی ئەوە لێرە هەبوو ئەو کەمپە تەبێ عوائلی تێدا بوو تاکید عوائلەکانی ئەوانیش دوور کەوتینەوە طبێ کە لێرن ئەوانیش دەوریان هەبووە بە تاکید ئەگەر نەفەرێک دوو نەفەر لێرە خەڵکی بدیترێ هەمومان ئەبێ هەوڵ بدەین تەقدیریان بکەین چونکە ئەوڕۆ کورد یان کوردستانی لە هەر شوێنێک بووین دژمن بێتە سەرمانە بێت دیفاع بکەین دیفاع لە وجودی خۆمان بکەین تەبێ ئەوانیش ئەو ماوەیە کە لێرە بوون طبێ لە پشتی کەمپی خۆیان بوون دەوریان هەبووە شوێنەکانیان پاراستی ڕۆڵیان هەبووە بێت تەقدیر بکرێن ئەبێ ڕێزیان بگیرێت. هەماهەنگی تەواو تێبینیەوەت کردووە هەماهەنگی تەواو لە نێوان هێزەکانی پێشمەرگە هەیە و دەتوانین بڵێین لە ئێستادا هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە؟ طبیعی ئێمە تاکید ڕەنگە کەمە کوڕیمان هەبوو بێ ڕەنگە لەبەر ئەو نەمانتوانیە هێزێکی تێکەڵاو دروست بکەین هێزی بڵێن یەکەی هەفتا و یەکەی هەشتا وی هێزی مشتەرەکی تێکەڵاو پێڕە نەگەیشتین کە بتوانین ئەو هێزە دروست بکەین لەبەرەوەی دوو هێز بوو نەمانتوانین بەڵام بە تاکید ئەوڕۆ ئەو دوو هێزە یان هێزە مشتەرەکە وەکو پێشمەرگەی کوردستان لە سەنگەرەکانی بەرگریە ینی جیاوازیەک نییە و هەمووشمان کادری عسکەری حەزب و لایەنە سیاسیەکان دەین بەناوی حەزب و لایەنە سیاسیەکان بەناوی کورد دەین بەناوی کوردستانی دەین هیچ فەرق و جیاوازیەک نییە لێرە من لێرەمە بەناوی پارتی من نەخێرم پێشمەرگەینە لێرە لەگەڵ پێشمەرگەدا و تەمسیلی هەموو خەڵکی خۆمان دەکەین و ئەو گولەی دێتنی دژمن تەرکیز ناکات لە فلان بدەیان فلان نەداتن و ئەو گولەیدا شاوێتنی خەڵک بەناوی لایەنێک ناوی بەناوی کورد و بەناوی داکۆچیکردن لە خەڵکی کوردستان لە شوێنەکان دەمینتەوە و داکۆچی دەکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ عەلیحوسێن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە لەم کاتەدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و لە بەرەکانی پێشەوەی جەنگ لەگەڵ ئێمەدا بوو بەڵێ پەری ئێمە لەگەڵ ئێوە دەمێنینەوە فەرمان لەگەڵمان بمێنە سپاس بۆ عەلیحوسێن ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە بەرەکانی شەڕ لە مەخمورەوە جارێکتر دەچینەوە لای محەممەد قادر وەزیری کاروباری کۆمەڵایەتی کاک محەممەد جارێکتر سڵاو دەبێت دەنگۆی ئەوە هەیە کە نەخۆشی لەناو ئاوارەکاندا بڵاو بۆتەوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پلانی چیە بۆ باشترکردنی گوزەرانی و ئاوارانە؟ کاک محەممەد لەگەڵمانی پێچێ کاک محەممەد لەگەڵمان نەما بێ بەڕێزان دەچینەوە لای کاک عەبدولوەهاب ئەحمەد ئەندامی دەستەی کارگەری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان کاک عەبدولوەهاب بوورە زۆر دەمێکە بە جێمانێشتی بە لێرەوە دەست پێ بکەینەوە بۆچی هێزەکانی ڕۆژهەڵات وەکو پێویست بەشداری بەرچیان نەکردووە لە ڕوبەڕووبوونە چەکدارانی داژانی پێشە قسێکە بوو هاتن بەڵام زوو کشانەوە. من بۆ ئەو بابەتە بەڕاستیش ئێمە وەکو پارتی چارەسەری دیموکراتی کوردستان ئەو هەستەی کە ئەگەر وەکو هەستێکیش دروست بوو بێت بۆ بەشداریکردن بەرامبەر بە داگیرکەران خۆی لە خۆیدا مادام نیەت هەبێت هەنگاوێکی باشە وەخوازین و هەنگاوێک و هەنگاوێکی کردداری بێت وەخوازین جارێکی کە بە شێوازێکی نوێ ئەو کارانە ئاکتیو ببێتەوە
بەشداری نەکردنی ئەوان بەڕاستیش ئێمە ناتوانم یعنی زیاتر ئەو کارە بە شێوازێکیانی ناوی بنێم بەڵام من ئەوەندە بینم وەختێکە 3 مانگ پێش ئێستا کاتێکە هێزەکانی کەجێکە یان هێزەکانی گەریلا و هێزەکانی پێدەکە کاتێکە داخوازیان کرد بۆ پاراستنی هەرێمی کوردستان یا باشووری کوردستانی ئەو تنگانەی تەنگژیانی کە هاتوۆتە سەر باشووری کوردستان بەڕاستیش هەم وەکو هەرێمی کوردستان هەم وەکو لایەنەکانیش ئەو ئەرێنیان نەداکەوە بێتەوە احتیمالی زۆر هەیە ئەوەیە کە ئەو ئەرێنیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نەدرابێت یان ئەوە چۆن بێت بن ناتوانم لە زاری ئەوانەوە هیچ شتێک بڵێم بەس ئەوە بینم ئەگەر ڕێگری بێت لە هەرێمی کوردستان بۆ بەدەنگی هاتنی ئەوان ئەمە کەموکوڕیە و ئەگەر کەموکوڕی لە خودی خۆشیانە تەنیا وەکو لایەنی ئەعلامی و کاریان کردبێ بەڕاستیش ئەوە کەموکوڕیە دیسانەوە بەسە من ئەوە نەبینم ئەنجامی هەموو ئەم کردارانە هەر چوار پارچەی کوردستان لە سەنگەرێکە کۆ دەبنەوە و ئەنجامیش دەگەنە ئاستێکی ئەوەی کە بەرامبەر بە دەستکەوتەکان پارێزگاری خۆیان ڕاتگرم لە بەرەوەی محەممەد قادر وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی جارێکتر لە سەرخەت لەگەڵمانە کاک محەممەد جارێکتر سڵاوت لێبێ بارودۆخی ئاوەرەکان بەگشتی خراپە گلەی لە بارودۆخی خۆیانەکەن و دەنگۆی ئەوەش هەیە کە جۆرێک لە نەخۆشی لەناو ئاوەرەکاندا بڵاو بۆتەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پلانی چێ بۆ باشترکردنی گوزەرانی ئەو ئاوارانە بەگشتی کاک محەممەد گوێت لێمەیە ببورن پێچێ بۆی کێشەیەکی تەکنیکیەوە وەزیری کاروباری کۆمەڵایەتی گوێی لە ئێمە نەبێت دواتر دەچینەوە لای کاک عەبدولوهاب ئایا گەریلاکانی پەکەکە و شەڕوانی یەپەکەش دوای کۆتایەتنی ئەم بارودۆخە ئامادەن بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئێمە بۆ کۆتایی هاتنی ئەم بارودۆخە من سەرەتا باسم کرد وتم ئەمە سەردەمێکی نوێ ئاراستەیەکی نوێ بۆ ئایندەی گەلەکەمان هاتە پێشەوە ئەویش ئایندەی یەکخستنی هێزەکانی گەلەکەمان بەرامبەر بە دوژمنان ئەوەشم خستە ڕوو کە داعش دواهەمین هێرش نابێ بەرامبەر بە گەلەکەمان لەبەرەوە پێویستی بە هێزێکی تۆکمە هەیە لە ئایندەدا وەکو هێزی پاراستنی کوردستان لە یان بابەتێک لەو شێوازە بێتەکایەوە ئێمە وەکو پارتی چارەسەری دیموکرات ئێستا ئامادەکاری ئەوەمان هەیە کە وەکو هێزی پاراستنی نەتەوەیی هێزێک دروست بکەین کە ئەم هێزە پەروەردەی خۆی وەربگرێ بە شێوەیەکی ئاکتیڤ و بتوانێت لە ئاستی گەلدا لە ئاستی هەرێمیدا لە ئاستی ناوچەیدا کە بتوانێت ئایندە ئەگەر کێشەیەکی لەو بابەتانە هاتە پێشەوە ڕۆڵی خۆی هەبێ کاتی خۆی هەبێ شوێنی خۆی بێ بتوانێت پارێزگاری لە خۆی کا ئێستا هەرێمی کوردستان لەبەرەوەی دەستکەوتەکانی ئایندەشی بەرەو زیاد بوون دەڕوا کەواتە پێویستی بە پاراستنێکی هێزێکی تۆکمە هەیە ئەم هێزە تۆکمەیە جارێکش ئەڵێمەوە بە هێزی تەنیا پێشمەرگە ناتوانێت بیپارێزێت لەبەرەوە هێزێکی مشتەرەک پێویستە بۆ پاراستنی و ئەنجامی ئەم کارش مای دڵخۆشیشە کە ئەتوانم ئەوە بڵێم کە ئەمڕۆ لە ئاستی گەلیژدایەک بوونێکی تیا دروست بۆ سنوورەکان تقریبان کاڵ بۆتەوە لە بینیەکە کە ئەمڕۆ ئەو هێزانە فریادڕسی یەکترین بەڵام ئەوی کە گرنگە ئەمڕۆ ئاماژەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەمڕۆ دەنگۆیەکی نەتەوەی یەکێتێکی نەتەوەی کە زۆر بەرەو ئەوە چێت کە ئەو کارش دروست بێت و هەر ئێستش پێویستمان بۆ کارانە هەیە ئێمە هیچ کەسێک بڕوای نەیەکرد کە ئەمڕۆ هێزێک لەو بابەتە بێتە پێشەوە بۆ شێوازە لەسەر و ئەساسش ئەمڕۆ پێویستە ئەمڕۆ تەوەقعی ئەوە بکەین کە یەکێتی نەتەوەی لە تەواوی پارچەکانی کوردستان دواتر دێم وڵات بەڕێزان وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی جارێکتر لەگەڵمانە باوەڕم وایە کاوکارانمان ئەو خەلەلە تەکنیکیان چارەسەر کرد بێ کاک محەممەد جارێکتر سڵاو دەبێ پرسییم بارودۆخی ئاوارەکان لە گوزەرانێکی خراپدان بەنمونە ئەمڕۆژ کە لە زاخۆ و لە دهۆ خۆپیشاندانیان کرد باز لە خراپی ڕەوشی خۆیان دەکەن دەنگۆی ئەوە هەیە کە جۆرێک لە نەخۆشی لەناو ئاوارەکاندا بڵاو بۆتەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پلانی چیە بۆ باشترکردنی گوزەرانی ئاوارەکان بۆ خۆت دەزانکەوە چۆنیەتی چارەسەرکردنی ئەم کێشانە لەوانەیە بە تەنیا ئەرکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نەبێت من ئیشارەتمدا بەوەی کەوا چەند شەریحەیەک هەیە کە زەڕورە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئیشیان لەسەر بکە بەڵام کاتێک کە نەخۆشیێک دێەوە لەوانەیە ئەرکی وەزارەتی تەندروستی بێت
دەکرێتەوە هەماهەنگی لە نێوان وەزارەتەکان تۆکمە بکرێ و چارەسەری کێشەکان لە بەو شێوە بکرێتەوە هەموو وەزارەتەکان پێکەوە بەدەمی ئەم ئاوارانەوە بچن. هەڵبەتە تۆ کاتێ ئاوارەیەک بەم زەخامەتە بەو شێوازە ڕێژە زۆرەیە ڕۆڵ وڵاتی تۆ دەکات تۆ ناتوانن لە زووترین کاتە چارەسەری تەواوی کێشەکانیان بۆ بکەیت بەڵام تۆ دەبێت ئەو کێشانەیەکەوە ضرورە لە زووترین کاتە ئەولویەت هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانە. ئێمە وەکو وەزارەتی خۆمان وەکو وتمان هەماهەنگێکمان دروست کردووە لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانەی بۆ ئەوی ئێمە بتوانین کۆمەکی لە زووترین کاتا بگەێنین و بەدەمی ئەو شەریحانەوە بین کەوا ضرورە ئێمە کاریان لەسەر بکەین و ئەرکەکانی ئەوان بخینە ئەستۆی خۆمان. بۆیە لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوو چەند کارێکی تر ئەنجام بدرێن بەڵام تۆ کاتێ بەو شێوازە زۆرە خەڵک ڕوو لە تۆ دەکات تۆ دەبێ بەرنامەی نیشتەجێکردنت هەبێ شوێنێکی تایبەتی محەممەدە و کارانەچین کە چەند ڕۆژی دادودا بڕیارە شوێنێکی نیشتەجێبوونی گشتین. من پێم وتی زیاتر کارەکانی ئێمە لەوانەیە لە بواری کۆمەچیکردنی ئەو منداڵانەی کە زەرورە و ئەو منداڵانەی کەوا بێ کەس و کارن ئێمە دەکرێت بیان بینە خانەکان و لە خانەکانە شوێنیان بکەین و تاوەکو بەدەمیانەوە بین و کارەکانیان بۆ جێبەجێ بکەین ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و کەمەندامن کە کۆمەڵی گرفت ڕووی لەوانەیە تێکردبن ئێمە دەکرێت کاریان لەسەر بکەین و ئەمانە لە لای خۆمانە ئەو حاجاتای ئەوان جێبەجێ بکەین بە ساڵاتچوەکان کە لەوانەیە ژمارەیەکی زۆریان هات بێت هەرێمی کوردستان ئێمە لە خانەی بە ساڵاتچوان بڕیارمانداوەکەوە شوێنیان بکەینەوە و لەوێەوە بەدەمیانەوە بین تاوەکو ئەوان لەو منهامەتیانە ڕزگار بکەین کەوا کەسێک نییە ئەرکی پاراستنی ئەوان و ئەرکی بەدەمەبوونی ئەوان بگرێتە ئەستۆ. بەڵێ لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان هاوڵاتیان داوای کردنەوەی کەم دەکەن بۆ ئاوارەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم داوای خەڵک دەکات حکوومەتی هەرێم؟ ئەوە هەڵبەتە بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە چۆن نێتی دروستکردنی کەمپووە نیشتەجێکردنیان من پێم وایە دەبێت لە سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان کار بکات لەسەر ئەوەی کەوا کەمپی موقت بکاتەوە بە شێوەیەکی کاتی تاوەکو کەمپی بە شێوەیەکی هەمیشەیان بۆ بکاتەوە چونکە تۆ لەوانەیە لە کەمپێکی کاتیان نەتوانێت تەواوی پێداویستیەکانی ژیانی ئەوان دابین بکەیت بەڵام کاتێک کەمپێک بە شێوەیەکی دایمی دەکەیتەوە ئەوە هەمیشەیی ئەو کاتە تۆ دەتوانە حاجاتی ئەوان دابین بکەیت لە هەمان کاتدا من پێم وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیش بکەین لەسەر ئەوەی کەوا مؤتەمەر و کۆنگرەیەک بەسترێ بۆ چۆنیەتی بەخشینی ینی مؤتەمەری دووەلیمانی حەبکرێتەوە لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان بێە لە هەر وڵاتێکی جیرانی خۆمان بێە لە شوێنێک بێکەوە کۆمەچی کۆبکەینەوە بە شێوەیەکی سەرتاسەری دنیا هەماهەنگ بێ لەگەڵمانە تاوەکو ئەوانەی ئەو ئەرکانێک کە پێویستن لە قۆناغی داهاتوو پێی هەستین بۆ ئەم خەڵکە جێبەجێ بکەین. بەڵێ کاک محەممەد ئەموان دەزانین کە ژمارەی زۆر کۆمەک و هاوکاری کۆکراوەوە باوارەکان بەڵام لە هەمان کاتدا ئاوارەکان گلەیەوەکەن کە وەکو پێویستە و هاوکاریان ناگاتە دەستیانیان کاتێکی ژەگا بە شێوەیەکی دادپەروەرانە دابەش ناکرێ بۆ وەک پێویست ناگا بەدەستی ئەمان. لەوانەیە ئەم پرسیارەت بۆ من ینی ئاراستەی من نەبێت چونکە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە منەوە نییە کە چۆن ئایا چۆن ناگا و بۆچی ناگا و ئەوەی لەسەر ئێمە پێویستە وەکو وەزارەت ئێمە هەماهەنگین بۆ ئەو ئەرکانێکەوە پێمان دەستپێردرێن و هەر کاتێ ئەو ئەرکانە خرانە سەر وەزارەتی ئێمە ئامادەین کەوا بە جوانترین شێوە بە لە زووترین کاتا جێبەجێیان بکەین. کاتێک کە شتەکان ناگەن و وەکو پێویست ناگەن ئەوە لەوانەیە ڕووی لە شوێن و کەسانی تر کرد بێت. زۆر باشە. ئەی هاوکارێ نێو دەوڵەتەکان چین کاک محەممەد ئەگەر باسێکی ئەوانەشمان بۆکەی وەک پێویست دەگاتە ئەو ئاوارانە؟ ئەو هاوکاریانەی کە گەیشتبێتە دەست ئێمە گەیاندومانە و پێمان بڵێ هاوکاریەکان چین لە داهاتوودا هاوکاریەکان زۆرتر بکەن. زیاتر هاوکاریەکان لە بواری خواردن و ئەمانە بووە چۆنیەتی دابینکردنی خواردن بۆ خەڵکانەکە و حاجاتی کاتین ینی بۆ خەڵکەکە دەبێت دابین بکرێن لە خواردن و لە ئاو لەو پێداویستیانەی کە وەکو شیر و ئەمانە بۆ منداڵەکان ئەمانە ینی حاجاتی کاتین و ئاگدارن ئێوەشکەوە بە تایبەتی هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکاوانە دەیانەوێ
منفەزێکی ئامین و شوێنێک بدۆزنەوە بۆی کەوا هاوکاریەکان بە جوانترین شێوە و بە باشترین شێوە ئەوان بیگەینەوە ئاوارانەی بە تایبەتی ئەو خەڵکانێکەوە لەسەر شاخی شنگاڵا تا ئێستا ماونەتەوە و نەیانتوانی بە خۆیان ڕزگار بکەن. محەممەد قادر وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی سپاس بۆ تۆ کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. کاک عەبدولوهاب جارێکتر دێمەوە لای تۆ ئەوەی ڕوویدا لە قەزای شەنگال و مەخمور پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە کێلی بەرپرسە. بەڕاستیش ئێمە ئەوەی کە ڕوویدا لە شنگال ئەمە یەکەم کار نییە وەکو کۆمەڵکوژیەک کە بەرامبەر بە شنگال و بەرامبەر بە هێزیەکان نەکرێت. ئێمە ئەگەر تەمەشا بکەین ئەمە وەکو مێژووی یەزیدیەکان چەندین جار ئەم کۆمەڵکوژیانەیان بەرامبەر کراوە و ئەم کارەساتەی کە لەم دوایە بەسەر شنگال داهات کارەساتێکە بەڕاستیش زۆر جارێک بڕا. ئێمە کارەساتی ئەنفال لە هەرێمی کوردستان بە تایبەتیش کاتێکە لە هەشتا بەسەرمانە هات بەڕاستیش ئەو کارەساتە زۆر لەمە جارێک ئەم کارەساتە زۆر لەوە جارێک بڕترا. چکۆم ئەو کاتە گەلی کورد هیچ بابەتێک هیچ پەنایەک هیچ هێزیەک هیچ هینێکی ئەوتۆی نەبوو زۆر ئاسایی بوو گەلەکەی وای لێ بکرێ. بەڵام ئێستا لە ناو حکوومەتێک کە تەمەنەکەی زیاتر لە 20 ساڵ تەمەنێکی خۆی هەیە زیاتر لەو هێزەی کاتێک کە هەیەی زیاتر لەو ئیمکانەتی کە هەیەی بەڕاستیش ئەمە تاوانێکی زۆر گەورەی و پێویستە ئەم لێپرسینەوەی بەرامبەر بەوە بکرێت. ئەگەر ئێمە بەراوردێک بکەین جارێکش من مقارنەیەکەکەم ئەمڕۆ ئەو هێزانەی لە ڕۆژئاوای کوردستان کە ماوەی 3 ساڵە دروست بوون ئەو هێزانەی کە بەرامبەر بە هەمان هێز کە ئەمڕۆ هێزی پێشمەرگە بەداخەوە ئەواڵێم کاتێک کە ڕاکردن ئەکەن یا پاشەکشێ ئەکەن بەرامبەریان 3 ساڵە مقاومەت دەکەن بە چەکێک کە زۆر چەکێکی سادەیە چەکە هەرە ئەکسەرێتەکەی کلاشنکۆفە کاتێک بەرامبەری ئەوانەکرێ چەکی قورسیان نییە. بەڵام هەرێمێک کە ئەمڕۆ خاوەنی چەکێکە خاوەنی ئیمکانێتێکە خاوەنی لە هەموو ڕوویەکەوە ئیمکانێتێکی زۆرە بەداخەوە نەیتوانی کە ماوەیەکی زۆر کەمیش خۆراگیری بکاتەوە ئەو گەلەش لە پاراستن خۆی بپارێزێت. ئەمە پێویستە لێکۆڵینەوەیەکی گشتی بکرێت بەرامبەر بەو ڕەوشەی کە ڕوویداوە و یەک بە یەکی و کەسانش بەرپرسیارەتیان نەکەوێتە ئەستۆ چکم ئێمە ئەگەر تەماشا بکەین بەرپرسیارەتەکان ڕەنگە بۆ ئایندا ئەگەر گەل زۆر حاکم نەبێت بەرامبەری وەک مستەشارەکان و وەکو ئەوانەی کە بەرامبەر بەگەلەکانمان کە ئەنفالیان کرد جارێکەش ئەوانش وەکو ئەم لێکۆڵینەوەی کە باسەکەی ئەو کاتاکەوێتە ئەستۆیکە ئەو کاتە ئەکەوێتە لە لێکۆڵینەوەی کینەتەوەی چکم گەلی شنگال گەلێک نییە هەندێک بە شێوازی کەمینەیەکی بچووک تەماشای بکەین گەلێکە ئەرقێکی خۆی هەیە هێزێکی خۆی هەیە پیرۆزیەکی خۆی هەیە پێویستە لە ئاستی هەم نێودەوڵەتیش و هەم لە ئاستی گەل بەتایبەتی خودی خۆی ئەمڕۆ شنگال بۆی جارێکە تووشی ئەو کارەساتە نەبێتەوە هێزێکی خۆی یەکینەکانی پاراستنی شنگالی تیا دروست بووە ئەو یەکینەکانی پاراستنی شنگال باوەڕ ناکەم جارێکی کەش ئەو کارەساتە بەسەر ئەو گەلا ببێتەوە چکۆم ئەمڕۆ بۆ ئەوەی کە دەرز لەو کارەساتە وەربگیرێتەوە ئەمڕۆ بەردەوام گەنجەکانیان کە گەشتونەتە ئاستیەوەی کە ئەمڕۆ پەروەردەیەکی تەواو وەردەگرن بۆ ئەوی کە بتوان جێ خۆیان بگرنەوە. بەڵام یەک کارێکی تریش هەیە زۆر بەداخەوە کە تاوەکو ئێستش ئەخوازن ئەمە کاڵبوونەوەیکی تیا دروست بێت. ئەمڕۆ ئەو ئاوارانەی کاتێک کە لە شنگال هاتوونەتەوە تەنیا باسی هەرێمی کوردستان دەکرێت یعنی گەلێک زیاتر لە 50,000 کەس ئەمڕۆ بەرەو ڕۆژئاوای کوردستان چوون ئەوانش بەشێکن لەو گەلێک کە ئەمڕۆ هاتوونەتە دهۆک و زاخۆ و جێکانی تریش ئەمڕۆ پێویستە پێکەوە حسابیان بۆ بکرێ چکم ڕۆژئاوای کوردستان بۆ خۆمان نەزانین هەمووی خاوەنی دەستکەوتێکی ئەوتۆ نییە خاوەنی ئیمکانێتێک نییە پێویستی بە هاوکاری بوو هەموو دەرگاکانیان لێداخرا بوو سەرڕای ئەوەی گەلێکیش ڕووی کردوتە ئەوێ و ئاوارێکی زۆر ڕووی کردوتە ئەوێ ئەگەر هەرێمی کوردستان شانازی بۆ بکە کە ئەمڕۆ دەوڵەتانی دەرەوە هاوکاریەکە ئەی بۆچی ئێمە باسی ئەوە نەکەین وەکو ئاوارەکان وەک یەک تەماشای بکەین هەموو بە یەک چاو تەماشای بکەین و بۆ هاوکاریەکان وەک یەک بێتەوە یعنی پێویستە ئەمەین بێتەوە لە خاڵێکی تریشا پێویستە ئێمە ئەو نقطەیەش ببینینەوە ئەمڕۆ ئەو پاشەکشەی لە شنگالدا ڕوویدا پێویستە وەک دەرسێک وەربگیرێتەوە بۆ ئەوەی کە جارێکی کە ئەوە نەبێتەوە گەلی شنگال بۆ خۆی لەسەر پێی خۆی بە هێزی خۆی بە چەکی خۆی بتوانێت بەرخودانی خۆی بکات و جارێکی کەش پێویستی بە هیچ هێزێکی کەش نەبێت بۆی بکاتەوە لەبەرەوە ئەمڕۆ ئەوەی لە شنگال ڕوویدا زۆر ئاساییە لە جەلەولا ڕووی بدات زۆر ئاساییە لە کەرکووک شار ڕوو بدات چکۆم بەو گیانە بۆ ڕۆحێتەوە
کە ئەمڕۆ ڕاگەیاندنەکانیشمان کە ئەبێ ڕخنین لێرێشالەوە بکەینەوە کە هێزی پێشمەرگە پێویستە بەرز بنرخێنرێ هێزی دوژمن وەکو داعش ئەمڕۆ پێویستە پێ بکرێتەوە ئەو نوشسیەی کە ئەو گەورەبوونەی کە ئەمڕۆ ڕاگەیاندنەکان بە تایبەتی لە هەموو ڕاگەیاندنەکانی ئەلکترۆنی بە تایبەتی فەیسبوک و تویتەر و ئەو بابەتانی کە لە کەناڵەکانی خۆیانەوە جارێکە ترس و تەقانێکی تیا دروستەکەنەوە و هێزی پێشمەرگەش هەمیشە باسی ئەوەکەن کە فلان هێز ڕای کرد یان پاشەکشەی کرد ئەمڕۆ نقطەیەکی تریشەیە کە مێ ئاماژەشی پێ بکەم پێویستە قوربانی پێشمەرگە و قوربانی تەمەشا نەکرێت زۆر بەداخەوە تاکویسە لە کەناڵی ئێوەشەوە ئەماڵێم کە هێشتا پێشمەرگە کاتێک شەهید دەبێت قسەی خۆمان ماهنەیە لەبەرەوەی NRT کەناڵێکی ئەهلیە پیشەیانە کاری خۆی کردووە تەواو ببوورە پێویستە پێشمەرگە وەک شەهید تەمەشا بکرێت گەریلا وەک شەهید تەمەشا بکرێت بەڵام داعش وەکو کوژرا و تەمەشا بکرێت نابێ هەردووکیان وەکو یەک یان ئاستێکی بە تایبەتیش کاتێککە ناوچەیەک داگیرەکرێ لە ڕاگەیاندنەکانە پێڵێک کۆنتترۆل کراوە بەڵام کاتێکیش کە پێشمەرگە ڕزگاریەکات بناڵێ ڕزگاری کردوڵێک کۆنتترۆلی کردەوە لە کاتێک کابێ بۆ داعش بۆ زافەکردنی ئەو قسەی کە جەنابەت کردە NRT پێشتریش کە ئەگەراگادار بیڕۆنکردنەوەی داوە NRT بە داژەڵێ کوژرا و بە هێزەکانی پێشمەرگەش ئەڵێ قوربانیەمە خۆیەتی تەواو بەڵام بۆ کۆنتترۆلکردن داعش داگیریەکە پێشمەرگە ڕزگاریەکات ئەو نقطەیە پێویستە سەرڕاست کرێتەوە داوا لە هەموو ڕاگەیاندنەکانەکەم ئەو نقطەیە بێتەوە بۆی قودسیەتێکی ئەم کارانی خۆشمان وەک هێزێک بێتەوە چکم لە ڕۆژ ئاوای کوردستان پێویستە هەمیشە وەکو نمونە ئێمە بهێنینەوە هەمیشە زۆر باشە کاگەبڵا بۆچی خۆرهڵاتی کوردستان کەمترین هێزی نردۆ بەرامبەر بە بەراورد بە باکووری کوردستان بۆ ڕوبەڕۆبوونان بۆ چەکدارانی داعش خۆرهڵاتی کوردستان مەبەستی لە کێیە ئێران ئەگەر وەکو هێزەکان کە ئەمڕۆ کولایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەماشای بکەیت محاولەیەکیان کرد و محاولەکەیان سەری نەگرتووە ئەگەر وەکو کۆدار تەماشا بکەیت وەکو ئەو هێزەی کە ئەمڕۆ پژاک تەماشا بکەیتەوە ئامادەکاری شان بەشانی هێزەکانی گەریلا شان بەشانی ئەوانی شێزیان هاتووە بەڵام ئێمە تەنیا ئەوە نابینینەوە ئێمە داواکەین لە تەواوی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ڕۆڵی خۆیان وەکو ئاستی چەکداری هەرچەندە بەداخەوە شەڵێم هێزەکانی ڕۆژهەڵات لە ناو کامپەکاندان دیسانەوە ئەتوانن جارێکە خۆیان ڕێکخەنەوە جارێکە خۆیان وەکو لایەنێکی چەکداری هەستێکی بەرپرسیارانە نەتەوەیانە ڕۆڵیان هەبێت لە ناو ئەوە چکم مێژوو ڕەحم بە کەس ناکات و ئەتوانن ڕۆڵێکی خۆیان ببینەوە لەو کاگە عەبدوڵڵاه لەگەڵمان بمێنەرەوە بەڕێزان تیمی ڕۆژنامەوانی NRT دیمەنی بارگوزەرانی ئەو کوردەی زیدیانەی بڵاو دەکاتەوە کە تا ئێستا لە چیای شەنگالماوەتەوە لە بارودۆخێکی خراپدان بە دیمەنەکان پێکەوە ببینین یا خەڵکی ڕۆژئاوا شنگالێت چای شنگالێت ئەفی شێوەی هاتە خارج چای بەرەف ڕۆژئاوا و ڕۆژئاوا کەم بۆ دەرکێ ئەمە حالەوە بوو وەکو هەم هیچ حالەمە دەبینە و نەبوونا ترومبێلا خەڵک هەنە پێیا خەڵک هەنە برسی خەڵک هەنە ڕێگە ئەم قسە گیانە مەرجەزدایە کەناڵێ ناتوشیا مەلەوی خەڵکی چای هاتیە خارج گەل دابینە درها تصوير كي لا تشرب اللغة لازم نزي بقى نزي بقى كي خلفي كده
هر جایی که خلق بدوی ترمبل تاندن چونه بدوی خلقی خوب بخشه بدوی خلقی که به تاریکاری وی خلقی ها بیدن چون که راستشی نبونا ترمبل و ریکا درش وکون بینن هر زار و گنج هات تحمل نمو پیرامیر بریندار هنا لو را دخوازت کن کو خلق بزرگترین دم بدت هوارا وی خلقی لکوفه بیز تعال هاشتي سبيدم پیش کاتینا ام سرچه ام شنگاله هاتن ام شویدی الودر نوستن و بس بس حرد ام هاتن ام بريبنا اب خودي مرن اي والله مرن برا اري خودي وكيلام عارف جاي حمي مروف اش قلجش خايش اشتحنا خندقين وهنا جيت رافي بازان داعش ده بازان لا حبيبي لبني سندرين بانجيبي ايوه زبال حطوا في روبي وان زهرة
تشوفي دي بس تبيجم تشوفي باقي في ذاك المكان تبيجي بري بتشوفي ذاك المكان ها زون أري برا بالي بدا فايزة كنا جات من يزي فايزة قاعد خير ما لي ده غزال ده شاوي ده غزال ده شاوي ده كم قال لك نابي بركة ده مالات يا كذا تميز بني هناك أبد نشور فأنا أو بكن عربية نعم أفضل شرفة دي زارت أشرف دي إذا كيف تلفزيون لما فنا هاتنا كافي فارا من ليفربول والله العظيم يقنامينا والله العظيم مش جدالتي هذا التصوير بالبري هذا بيقعد نبين توتشتر هذا لا ما يسكت نا بارتي نا يكتي نا قريلا هو جاري مو بتشوك الناس اغني خلقها جارتي الخلقين وريك تحت خوله ولك سكس نهو سكس بريكي فكت يوش بينا نهافا يا بابا كليا بدخل مع وهالسري مثل نقار السيارة بينا السوحة دي سوري دا أنا تصيكي يا أيوة سبب خرط أنا تصيكي يا نعم بس تيراga حوالي آزاد حوالي سلبك سياقه بقري أول إيش سلبك سياقه لا وين هو بقري نبغى شكله كان أنا برا ببص سلبك سياقه وين هو بقري نجيب حوالي نبغى وعرفتي يا سلام ما مكتئ مرزان هاي كتيت الباب قريبة
بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ نارتی لە ڕووماڵی ڕاستەوخۆی تا نزیکی بەرەبیان لەگەڵتان بەرداومە بۆ گەیاندنی نوێترین زانیاریەکان. کاک عەبدوڵڵاه جارێکتر سلااوت لەبێ. لە ئێستادا پەیوەندەکانی نێوان ئێوە پارتی چارەسەر و پارتی دیموکراتی کوردستان چۆنە لە کاتێکدا ئێوە پێشتر کێشەتان هەبوو؟ ئێمە لە کاتی ئێستادا و لە پێشتریشە بەرامبەر بە وەکو پارتێک کە خەبات و تێکۆشانی خۆمان هەیە بەڕاستیش کێشە هەبووە و کێشەکانیش ئێمە نەمانویستەوە لە ئاستێکی وا بێتەوە کە کێشەکان بەرەو ئاڵۆستر و ئاڵۆستر بچێتەوە. چکم ئەبینین ئەو سیاسەتانەی کە ئەمڕۆ نەتەنیا بەرامبەر ئێمە وەکو پارتی چارەسەری تان لە خودی ناو پارتەکانی خۆشدا لە ناو هەڵبژاردنەکاندا لە ناو ئەو نەعەدالەتی کە ئەمڕۆ بە تەواوی گەلی باشوور کە لە هەرێمی کوردستاندا ژیانی تیاکەن بەڕاستیوانە هەموو کەم و کوڕی و هەموو کێشن لە هەمووی لە ئەنجامی نەبوونی دیموکراتیەتە ئەنجامی نەبوونی پلانێکە کە بە تەواوی سیستەمی هەرێمی کوردستان لە ئاستی ڕای سەربەخۆ لە ئاستی بیرۆڕای سیاسی لە ئاستی خۆشگوزەرانی لەوانە بەڕاستیش نەتوانراوە کە پیادەی بکەیتەوە. ئەمڕۆ کێشەکە تەنیا کێشەی پارتی چارەسەری نییە لەگەڵ پارتی دیموکراتە، کێشەی کەمی خزمەت گوزاریەکانە، کێشەی نەبوونی دیموکراتیە، کێشەی نەبوونی ئەو ئاستەیە کە ئەمڕۆ کە بە هەزاران ژن ڕەشکوژ ئەکرێت و کە هەمووی بەڕاستیش یعنی کۆمەڵکوژ ئەکرێت بەرامبەر بەوانە ئەمانە هەمووی کێشن. بەڵام کێشەکانی پارتی چارەسەری لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕاستە ئێمە نووسنگەکانمان داخرا، ڕاستە ئێمە کۆمەڵێک بەڕاستیش ناحەقی بەرامبەرمان کرا، بەڵام ئێمە ئەو ڕەوشەی کە ئەمڕۆ گەلەکەمان تایە ئەژی ئێمە نەمانویست وەکو ئاستێکی تێکدان یا ئاستێکی ئەوە بکەینەوە، بەڵام لە ڕووی یاساییەوە ئێمە هەم وەکو داوای حەقی خۆمان دەکەین و ئێمە ئەمڕۆ بەسپێنێ بێ پێویستە وەکو لە ڕووی یاساییەوە کاری خۆمان و نووسنگەکانیشمان بکرێتەوە و ئەمەش بەڕاستی یەکێک بووە لەو هۆکارانەی کە پارتی دیموکرات هەتاوەکو ئێستا خودی خۆشی یعنی وەکو علامەتی ئیستیفهام بووە. چکم بەڕاستی گرتنی بارەگەکانی ئێمە، هێرشکردن بۆ سەر مووسڵ، هێرشکردن بۆ سەر کوردستان بەڕاستی ئێمە ڕۆڵێکی بەرچاومان هەبووە لە ئاشکراکردنی ئەو پیلانانە لە ناڕەزایەتیەکان لە خۆپیشاندان بەرامبەر بەوانە بەڕاستیش لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە هەولێر و زاخ و دهۆک کە کارێکی ئاکتیڤمان هەبووە لە ناو ئەو ناوچانە بەڕاستیش لەسەر و ئاستە بارەگەکانی ئێمە داخرا. ئەگینا ئێمە نە لە ڕووی یاساییەوە ئێمە هیچ کێشەیەکمان نەبوو چکم نووسنگەمان هەبوو لێ نەوەکو بارەگە. من ئێستا وەندەی گوێم لەو کێشانە بوو کە باست کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە، گوێم لەوە نەبوو کە باسیکی ئێستا پەیوەندیەکانتان چۆنە، باشن ئێستا پەیوەندیەکان لە ئاستی ئێستا مای دڵخۆشیە کە مای دڵخۆشیە ئەوەندە ئاڵێم کە ئەمڕۆ ئەتیجاهەکان هەمووی بەرەو ئاستی یەکخستنی هەموو ئەو کێشانەیە. ئێمە هەموو ئەو کێشانەمان بەلاوە ناوە چکم ئەمڕۆ قۆناغەکە قۆناغێکە پێویستەکە زیاتر بەرامبەر بەوە چکم هەڵوێستەکانی پارتی چارەسەری بەرامبەر بەم ڕەوشە چییە، هەڵوێستەکانی پارتی دیموکرات پێویستە چی بکات و چۆن لە ئایندەشا ئێمە چۆن بتوانین ماڵی خۆمان بکەینەوە بەیەک و نەک تەنیا لە بەرامبەر بە پارتی چارەسەری لە بەرامبەر بە پارتەکانی تریش. پلانتان هەیە کە چۆن لە داهاتووتان ماڵی خۆتان کەنەوە بەیەک؟ بەڵێ پلانمان هەیە. ئەمڕۆ پێویستمان بە ئاستێک ئێمە پرۆژەمان هەیە بۆ ئەمانە. ئێستا ئێمە پرۆژەی دروستکردنی هێزی نەتەوەی پرۆژەی چارەسەرکردنی کێشەکانی گەل خۆی لە خۆیدا چارەسەرکردنی ئەو ئایندەمانە کە لە داهاتووە کە دێتە پێشەوە. بە تایبەتیش ئێمە ئێستا داخوازیمان ئەوە هەیە کە هێزێک لە ناو کە منەتەوایەتەکانە لە ناو تەواوی ئەو کەس و لایەن و حیزب و ڕێکخرا و بە ناوچەکانیشدا بە تایبەتی هێزێکی تۆکمەی خودی خۆی هەبێت و بێنە لای یەک و بتوانن لە ئاستی کێشەکانی خۆیان بتوانن چارەسەری کێشەکانی خۆیانکەن. ئێمە لەسەر ئاستێکی دیموکراتی کارەکەین بۆ ئەوانە. بەڕاستیش ئەمە چارەسەری کێشەکانی ئێمە کاتچکم بە ئەوەش ئەزانین تەنیا حکوومەت ناتوانێت ئەو کێشانە چارەسەر بکە ئللا خودی هێزێکی ناوخۆی گەل خودی خۆی نەبێتەوە. ئێمەش بەرامبەر بۆ دەستکەوتانە بەرامبەر بۆ کێشانە بەڕاستی ئامادەکارێکی تەواوی خۆمان هەیە بۆەوە. زۆر باشە. بۆچی تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان باس لە هاوکارەکانی گەریلاکانی پەکەکە و شەرڤانی یەپەکە ناکات؟ ئێمە خۆمانە بینین پێشتر هەندێک کێشە هەبووە بەڕاستیش
ئەمە نتەنیا ئەمە کێشەیەکی ئەمڕۆ بێت و تەنیا باسی ناکاتەوە. ئەمڕۆ گەر تەماشاکەی ئایندەی ئەم شەڕێکە ئەمڕۆ هاتوۆتە پێشەوە بەرامبەر بەگەلەکەمان زۆر گۆڕانکاریێکی تەواوی کردووە. بە تایبەتیش پێشتر خەندەک خەڵکەنرا، پێشتر ڕێگە لە هاوکاری نەکردنی ڕۆژئاوای کوردستان کرا، پێشتر بەڕاستی تەنان ڕێگەی برینداریش نەیەکرا کە ئەوە بکرێتەوە. بەڵام ئەمڕۆ خودی سەرۆکی هەرێم کە ئەمڕۆ لە ناو کەمپی مەخمورە لەگەڵ پەناهەندەیەک یا بەرپرسی کەمپەکە لەویا دائەنیشێ لەگەڵ یا گفتوگۆ کاتەوە. ئەمە خۆی لە خۆیدا پێشکەوتنێکی گەورەیە و ئێمە ئەخوازین کە ئەمڕۆ تەواوی ئەو کێشانەی کە لە ڕابردووە ڕوویداوە بەڕاستیش ئێمە بیکەین بە دەرسێک، چکم ئەگەر ئێمە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان وەکو باشوور تەمەشای ئەوە بکەینەوە نەحەقێکی زۆر گەورەمان بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان کرد. بەڵام لەسەر ئاستی هاوکاری و پشتیوانیکردنەکان بێگوێدانە ئەو شێوازە گەریلاکانی یەپەگە زۆر بە شێوەیەکی سەریع با بڵێن خێرا توانیان لە ئاستی ئەو پیلانانێ بەرامبەر بەگەلەکەمان کرا ئەتوانم بڵێن مسا هەفتای پوچ کردەوە. چکم ئەگەر تەماشاکەین تەنیا نەتەنیا بۆ ئاوارەکان تەنیا ئەمڕۆ هێزێکی یەکێتی نیشتیمانیش کەوت بۆ ناو ئەو ڕەوشەوە لە ناو ئەو ڕۆژە توانیان ئەوانیش ڕزگارکەنەوە کە ئەمڕۆ بای خۆشحاڵیشە جارێکە شەوشتاڵێمەوە قۆناغێکی نوێ هاتووەتەکایەوە. ئێمە وەک ڕابردووی ئێمە بەڕاستیش لە کۆنەوە تاوەکو ئێستا کاڵێم ئێمە مەبەستم گەلی کووردا ڕابردوویەکی خراپی هەیە، بەڵام لەو ڕابردووانە پێویستە ئێمە دەرسێکی نوێ وەربگرین بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر پێک بهێنینەوە. ئەمڕۆ جارێکش پێویستە پارتی دیموکراتیەتی نیشتیمانی هەموو لایەنەکان لەسەر ئاستی ئەگەر نەتەباییەک ئەگەر کەم و کوڕیەکە بێت ئێمە بە ئەوانە دەست لێ بەردەین بتوانین ئایندەیەکی نوێ باشتر بێنەوە. بەڵام شتێکی زۆر گرنگیش هەیە، ئەمڕۆ پێویستە گەلەکەمان شانازی بە یەکبوونی خۆی بکە، شانازی بە هاوکاریەکانی خۆی بکە، هەمیشە وەک سەروەریەک باسی بکە. بەڕاستیش ئەمڕۆ ئەو نەهامەتیانی بەسەر گەلەکەمان دێت هەمان ئەو کارکتەرانەیە کە ئەمڕۆ لە ئاستی دەرەوە کە ئەمڕۆ هاوکاریمانەکەن ڕاستە ئەمانەوەکو لایەنی مرۆیی ڕۆڵی خۆیان بینی وە کاری خۆی ینی شتێکی زۆر باشە، بەڵام ڕۆڵە هەرە سەرێکەکەی ئێمە یەکبوونی ماڵی خۆمانە، بەرزگرتنی و باسکردن و زیاتر ستایشی یەکتری لەسەر ئاستی پێکەوەنان و پێکەوە ژیانێکی باشترە بۆ ئەوەی کە بتوانین ئایندەیەکی باشتر بێنەوە. چکۆم تاکە هێزێک کە پشتیوانی گەلەکەمان کات هێزی خۆمانە. زۆر باشە. ئەم یەکبوونەی کە تۆ باسیەکەی تاکەی بەردەوامە بێ پێت وایە؟ ڕەوشێکی ئێستا کە هاتۆتە پێشەوە بەڕاستی لە بەرچاوی کەس نەبووە، یان نتوانم بڵێم ئەمە قەڵەمبازێکە لە باکووری کوردستان. ئەگەر تەماشا بکەین ئەمڕۆ چواردەی مانگە وابزانم پازدەی ئاب هەبوو، پازدەی ئاب قەڵەمبازێکی زۆر گەورە بوو بۆ باکووری کوردستان کە قاڵەمبازی پازدەی تەباخی پێڵێن. ئەو قەڵەمبازە گەلی لە ئاستێکی ڕەوشێکی ژێرکەوتووەوە کە باسی خۆی نەکرد گەیانی ئاستێکەوە ترس لە ناو خودی خۆیان بکوژێت. ئەو ئاستە ئێستا من ئەیبینم ئەو ترس کوشتنە ئیرادەی تەواو ئیرادەی دروست کرد، ئیرادە کردی بە هیوا کردی بە کارێکی پراکتیکی گەیشتە ئەم ئاستی کە ئەمڕۆ هەموو گەلەکەمان شانازی بەو سەروەریەکە کە ئەمڕۆ لە باکووری کوردستان هاتە پێشەوە. بەڵام ئەمڕۆ لە باشووری کوردستانیشتا سەرەتایەکی نوێیە بۆ قەڵەمبازێک. ئەمڕۆ ئیتر ئەمە بۆمان ئەسەلمێنێ بە سیستەمی کۆن ناتوانین بەرەو ئایندە بڕۆین. ئێمە ئەبینین هەموو شێوازە گۆڕانکاریەکان لە ئاستی تەکنەلۆژیاوە، لە ئاستی سیستەمەوە، لە ئاستی هەموو گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەبێک جارێکە بگەڕێنەوە ئەستی سروشتی خۆمان، سروشتێک کە بتوانین بۆ بەردەوام بوون یەم یەکبوونەی کە تۆ باسیەکەی و گۆڕانکاریانی کە باسیەکەی هەمووی مای دڵخۆشبوونە بۆ بەردەوامبوون لەسەر ئەم یەکبوونە. ئەنی ناتوانین گەرانتیەوە بین کاتێک دیاریکەین بڵێن مانگێ دوو مانگ ساڵێک فترێکی ئەوە نەخێر. ئێمە ئەگەر تەمەشای گەلی شنگال بکەین ئێمە 3 ساڵ پێش ئێستا داوامان کرد خۆیان بپارێزێ، ئەستانەوەی بیریان لە نەکردبووە ئەوە بووە. بەڵام ڕەوشێکی ئەوە ئێستا کە هاتۆتە پێشەوە زیاد لە 1500 تا 2000 چەکداری خودی خۆی دروست بووە کە ئیتر پێویستی بە هیچ شتێکی کە نییە. ئەمەی کە هاتە پێشەوە قەڵەمبازێکی زۆر گەورە بوو. ئەمڕۆ پێویستە گەلەکەمان لە ئاستی دروستکردنی یەکینەکانی پاراستن یان هێزی پاراستنی گەل
ئەمە ئامادەکاریەکە ئێمە وەکو پارتی چارەسەری ئەمە وەکو بابەتێکە هەم لە ئاستی ئایندەش و هەم لە ئاستی ئێستا کە شێوازێکی زۆر گەورەیە بۆ پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە بۆ پشتیوانیکردنی لە کاتێکی کتوپڕیا کاتێککە دروستە بێت ئێمە پێویستە هێزێکی ڕێخستو لەم بابەتە لە ناو گەلدا دروستکەین ئەمە خۆی لە خۆیدا ناتوانم بڵێم بە شەو ڕۆژێک ئێمە ئەمانە هەموو ئەتوانین دروستکەین بەڵام ئەتوانین جارێکە بنیاتنانەوەیەک لە ئاستی پەروەردە لە ئاستی تێگەیشتن لە ئاستی ئەوەی کە ئینتیمای نەتەوەیی لە ناو تاکەکانی خۆماندا دروستکەینەوە و جارێکش هێزی پێشمەرگە بکەینەوە بەو هێزەی کە لە هەشتاکاندا کاتێک داهاتنە ناو کۆڵانەکانی ئەمەوە ڕێز و حرمەت و تەقدیرێکمانەگەر پێویستە جارێکش پێشمەرگە بگەڕینەوە بۆ سەر ئەو ئاستە ئەو ئینتیماینەتەوەی کە تۆ باسیەکی کە پێویستە جارێکتر تۆخکرێتەوەانێ پێ دوای ئەوەندەدا بازیەوەندەی کاڵ بۆ تۆ تا ئیش لەسەرەوە کرێ جارێکتر تۆخکرێتەوە لە ژیانی پێشمەرگایەتیە ڕاکردن نەبووە لە ژیانی پێشمەرگایەتیە ڕاکردن نەبووە ترس نەبووە ڕاستە برسی بووە ڕاستە مەسەرەن هەموو شتێکی ناڕەحەتی بەسەرات و بەس ترسی نەبووە بەس جاری کە پێویستە ترس لە ناو دەرونی پێشمەرگا پێویستە بکوژرێت بۆی کە ئەو ئینتیمایە جارێکە دروست بێتەوە ئەمڕۆ پێویستی بە ئەو هێزەیە کە ئەمڕۆ هاتوونەتە لای یەک ئەو هێزەیە کە ئەمڕۆ هێزێکی گەورەتری پێ ئەداتەوە جارێکە ئەتوانم بڵێم وەک شەحنکردنەوەیەک شەحنێک و هینێکی لەو بابەتەیە کاتەوە لەسەر ئاستی پاراستنی کەرامەتی نەتەوەی لەسەر ئاستی پاراستنی مرۆیی لەسەر ئاستی پاراستنی ژینگە لەسەر ئاستی پاراستنی تەواوی دەستکەوتەکانی گەلەکەمان کە قوربانێکی زۆرمان داوە ئەمڕۆ ئەوەی کە لە باشووری کوردستان ڕووەدا هیچ جیاوازی نییەوەی لە کوبانی ڕووەدات باشە ئەم هێزە لێرە بوو بە هێزێکی تۆکمە بەڵام کوبانی تەنیا بە گەلەکەی خۆی توانی ئەو سەرکەوتنە بەدەست بهێنێتەوە واتە گەلی کورد ئەتوانێت بە هاوبەشی لەناو خودی خۆیدا جارێکە هێزێکی وا تۆکمە دروست کاتەوە کە تەنیا بە خودی خۆشیێتوانی و سەرکەوتنە بەدەست بێنەوە چ جای ئێستا هێزی پێشبەرگە بۆ خۆی و هێزی گەریلا لە هەر چوار پارچەی کوردستانەوە کە ڕوو ئەکاتە دوژمن بەڕاستی خۆی لە خۆیدا ئەوەی نەبێتەوە ببوورە لەگەڵمان بمێنەرەوە بەڕێزان تۆڕی پامنێرانمان لە هەولێر سلێمانی مەخمور زاخۆ لەگەڵمانن سەرەتا دەچینە لای پامنێرمان هێمن مەحمود لە سلێمانیوە پێم وە بێ ڕای کۆمەڵێک مامۆستا لەسەر گروپە چەکدارەکانی داعش بۆی ئامادەکردوین هێمە سلااوت لەبێ باگیۆمان لە ڕاو بۆچوونی ئەو مامۆستایانە بێت بەڵێ پەری ئێستا من لە نزیک مزگەوتی کاک ئەحمەدی دارتاشم لە شاری سلێمانی چەند مامۆسایەکم لەگەڵایە کە مامۆسانە مامۆسای تەسەوفی سەنتەری ڕووناکبیری تەسەوفن کە هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن لەسەر گروپە چەکدارەکانی داعش و بۆ مەبەستش بەیاننامەیەکیان بڵاو کردەوە من نامەوێت زیاتر لە سەر قسەکانی ئەوان بکەن با خۆیان هەڵوێستی خۆیان بڵێن ئێستاش مامۆسا مەجید سعیدم لەگەڵە کە بەڕێوەبەری سەنتەرەکەی مامۆسا ئەو بەیانی ئێوە دەتان کردووە بەگشتی باز دەچیەکەوە هەڵوێستی مامۆسایی تەسەوف بەناوی خۆی بەخشندەی میهرەبان و درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله علیه وسلم سەرگیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی بەگشتی پێشێکی زۆر سوپاسان دەکەین ئەم بەیاننامەیە کە ئێمە دەرمان کردووە کۆمەڵێک زۆر لە مامۆسایانی ئاینی تەسەوف کە سەر بەخۆین بێلایەنین سەر بە هیچ حیزب و لایەنێک نین پەیامی ئیسلام لە هاوڵان لە دوای پێنجسەم هاوڵان چۆن هاتووە لە دوای ئەو عولەمایان و پیاوچاکان کە هێناویانە ئێمە لەسەر ئەو ڕێباز و بیر و باوەڕین دژی ئەوەین کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ سیاسەت و مەرامی دنیەوی بەکار بهێنرێ چونکە ئەگەر هات و هەر کاتێک ئاینی پیرۆزی ئیسلام تێکڵاوی مەرامی دنیەوی و سیاسی و ئەوە کرا ئەم وەزعی لە دروست ئەبێ کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین وەک هەستکردن بە بەرپرسیارەتی چونکە ئەمە گروپێک بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە کوشتن و بڕین لە دەربەدەرکردن لە دەستدرێژیکردنە سەر ئافرەتان لە تەقانەوەی شوێنە ئاینیەکان لە ئەوەی کە خوای تەبارەک و تەعالا پێی ناخۆشە ئەوان بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەرامبەر مرۆڤەکان ئەنجامی ئەدەن ئێمە ژۆک هەستکردن بۆ بەرپرسیارەتی ئەم بەیاننامەمان دەرکرد کە تیایدا بە هەموو شێوەیەک ئەو ڕەفتارانەی کە گروپی دەوڵەتی بەناو ئیسلام لە عێراق و شام بەناو نەسرا و بە داعش بە هەموو شێوازێک دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای تەبارەک و تەعالا ناردوویەتی بۆ ئەوەیە ئاینی ئاشتیە
تەباییە پێکەوە ژیانە دوورە لە تونند و تیژی خۆی تبارەک و تەعالا فەرمێ وەقولوا للناس حسنا کە گفتوگۆتان کرد لەگەڵ خەڵکیە بە جوانی گفتوگۆ بکەن کاتێکیش لەگەڵ یەکێکە حیوارتان کرد وجادلهم بالتي هي أحسن يا ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن بە جوانترین شێوە گفتوگۆ لەگەڵ خەڵکیدا بکەن حیواریان لەگەڵا بکەن بانگهێشتی خەڵک بکەن بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام ئەمانە هەمووی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تبارەک و تەعالا ناردوێتی ڕەحمەتە للعالەمین وما أرسلناك إلا رحمة للعالمين حتى لە یەکێک لە غەزاکاندا لە غەزای ئوحوددا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریندار بوو دیانی پیرۆزی شکا بوو و دەموچاوی زرێکە چوە بۆ ناوی خوێناوی بوو ئەژنۆی پیرۆزی لەو کاتەیە یەکێک لە مسلمانان کە زۆر ناڕەحەت بوون ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دە دوعایان لێ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أنا لم أبعث لعانا إنما بعثت رحمة للعالمين من نهاتم بۆی نەفرەت لە خەڵکی بکەم من هاتووم بۆ ئەوەی کە خوا بە ڕەحمەت بۆ هەموو عالەم ناردومی ئەم نەرمونیانی تۆ باسیەکەی ئێستا لەناو گروپە چەکداران دەبینێت کە بە ناوی داعشەوە هەن لە کاتێک کە ئەمەی تۆ باسیەکەی ڕەنگە لە هیچی شێک لەو هێرشانەدا لە هیچی شێ لەو شەڕاندا کە ڕوبەڕووی پێشمەرگە و سوپایراقیش بوونەتەوە ئەمانی تیابەتی نەکراوە بەڵێ طبعا ئێمە وا ئەوەی خوێندنەوەی ئێمە بۆ ئەم گروپە وایە کە ئەمانە فکرەیەکە بۆ ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام دروست بووە ئەمە فکرەیە هەر ڕۆژێک بە ناوێکەوە ڕۆژێک بوو لە منتەقەی تەوێڵە بیارە بە ناوێکی ترەوە گۆڕی پیاوچاکانیان دەرێنە هەر عینەن صیفاتە گۆڕی پیاوچاکانیان دەرێنە دەزرێژیانە کردە سەر خەڵکی ئەزیەتی خەڵکیانەدا خەڵکیانە کوشت خەڵکیان ئەبڕی تونند و تیژی ئەوەی کە بینیمان لە کوردستانی خۆمانە ئێمڕۆ لە منتەقەی سووریا دوایی هاتوونەتە بڵێن مووسڵ و ئەوەتانە هێرشیان کردە سەر کوردستانی ئێمە عینەن شێواز کە دووبارە ئەبێتەوە تەقانەوەی مەرقەدی پێغەمبەران هێرشکردنە سەر کوشتنی مسلمان و غەیری مسلمان دەزرێژیکردنە سەر ئافرەتان کە ئەمانە هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕەت کراوەتەوە بێن سەیری ئەمڕۆ بۆیە ئێمە زۆر گرنگە صفەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئان و سنە بۆ خەڵک ڕوون بکەینەوە کە بەداخەوە ئەڵێم ئەم شتانە ئەم فکرەیە ئەسبابی هەیە هۆکاری هەیە و پێویستە چارەسەریش بکرێ هۆکارەکان بریتیە لەوە منهج من لەلامە لە منهجی ئەم کوردستانەیە نووسراوە أن الوطنية أو الجنسية كلها شعارات زائفة أدخلها علينا أعداء الإسلام ليفرقوا شمل المسلمين خوشويستين اجتماعي بكفر داناوا هر دولا بردواي أوا وهكذا المحاكم المملكة العربية السعودية أيدها الله تعالى هاتوا شي كردوا وصف سعودية كردوا ومن كمنهجك اللي هو هاتوا لكردستاني إما لا ناو منهجي خويندني ما أخوينده وهر لو منهجشها لباسي عقيدة تكفيري كومالك زور لمسلماناني كردوا أما يكيك له هوكار يكيتر له هوكار كان لە مینبەرەکانەوە تەکفیرکردنی کۆمەڵێکی زۆر لە مسلمانان ئەکرێت کە تەکفیری کرد یعنی فتوای کوشتنی ئەدا کە وتی فلانە گڕۆ کامە فلانە کەس کافرە فلانە کەس وایە ئەمە یعنی فتوای کوشتنی پێداوە یەکێک وڵا ئەگەر بێت و کەسێک کۆ بێتەوە دانیشێ بۆ خۆی جەمعێک مەکسەنە زیکری خۆ وڵا کافرە ئەوە وڵا ئەوە مەسەلەن ئەمە پێغەمبەری خوا سەڵسەم خەبەری داوە پێغەمبەری خوا سەڵسەم خەبەری لەمان لەم گروپەداوە لەم کۆمەڵانەداوە لەم ڕێکخراوانەداوە کە دروست ئەبن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە حتا ئەفەرمێ یەقرؤون القورئان ئەفەر قورئانە خوێنن نوێژەکەن بە ڕۆژوو ئەبن بەڵام ئەو قورئانە لە قورگیان ناچێتە خوارەوە لە حەدیثی ئیمامی بوخاریە ئەفەرمێ یەقتلون ئەهل الئیسلام مسلمان و غەیری مسلمان دەست ناپارێزن ئەیکوژن بەڵام پێغەمبەری خوا سەڵسەم ئەفەرمێ لئین ئەنا ئەدرەکتهم لەئەقتولەنهم قەتل عاد ئەگەر من پێیان بگەیشتمایە بەم کۆمەڵە پێیان بگەم وەکو قەومی عاد لەیان کوژم و شەڕیان لەگەڵا ئەکەم ئەمە یەکێک لە صیفەتەکانی ئەمانە تەکفیرکردنی خەڵکە یەکێک لە صیفەتەکانیان کە وەکو ئێمە لە بەیاننامەکەیشە ئیشارەمان پێداوە ئەفەرمێ ولا يفي لذي عهد عهده لە خەڵکانێک کەوا بە عهد و پەیمانێک لە دێر زەمان و لەگەڵ مسلمانانە ژیاون لە مەسیحی لە یەزیدی لە غەیری مسلمان لە هەر پێکهاتەیەکی جیاوازی تری ئاینی ئەمانە دەستیان لێ ناپارێزن پێغەمبەر سەڵسەم لە حەدیثەکە ئیمامی مسلم ڕوایەتێکە فەرمێ ئەمانە کە دروست بوون لەست منهم ئەمانە من بە هیچ شێوەیەک من لەوانە نیم بەریم لەوانە پێغەمبەر فەرمێ سەڵسەم لە بەیاننامەکەیشە ڕووناسی تەقینەوەی ئەو شوێنانە ئەو شوێنان پیرۆزانە ئەو فەرماگە حکومانی کە هەشت ناوچەیەکەکردن دوایە تەقێنەوە ئەمانە چۆن ڕێگەیان پێدرێت لە ئیسلامە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زەرەردان دروست نییە بە هیچ شێوەیەک زەرەردان لە خەڵکی دروست نییە بەڵام ئێرە لەم کاتەیە ئەم فکرەیە
ئێمە زۆر هاوارمان کردووە وەکو مامۆسایانی ئاینی سەربەخۆ وتومانە برا پێویستە ئەمە چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەم مەسئلەی سیلاح و چەک و ئەمانە چارەسەرێکی ئەمە کاتیە کەسێک نەخۆش ئەبێ یا تووشی حاڵاتی کتوپڕ بێ بن بۆ نەخۆشخانە چی ئەەکەن چارەسەرێکی سەرەتایی بۆکەن دوایی چارەسەری بە تەواوی بۆکەن ئەمە چارەسەرێکی سەرەتایی ڕێگرە بەڵام چارەسەری حەقیقی چییە؟ چارەسەری حەقیقی پێویستە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف پەروەردە بە مەنهەجی خوێندنە بچێتەوە بە وتارەکانی ئاینیدا مزگەوتەکاندا بچێتەوە و لەگەڵ ئەوەیە بۆ ئەوانەی کە ئەچن بۆ دەرەوە بۆ خوێندن دوایی فکرەیەکی تۆنڕەوی لێەوە ئەهێننەوە ئەمانە هەمووی پێویستە کە چارەسەر بکە ئێمە وەکو مامۆسایانی ئاینی سربەخۆ بانگەوازێک ئەەکەین داوا ئەەکەین کە ئەم فکرەیە چارەسەر ئەگەر چارەسەر نەکرێ بەڕاستی ترسناکە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام لەمانە زۆر بەریە من حەزەکەم بە کورتی یەک نینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کەوا لە ناو شاری مەکەیە لە مەدینەیە لە کاتێکا کە مەسیحیش هاتووە بۆ لای وەفدی نەجران مەشهورە ئەمە هەموو مامۆسایانی ئاینی بێن ڕوونیکەنەوە وەفدی نەجران مەسیحی بوون هاتن بۆ لای پێنسەم لە ناو مەدینەیە لە ناو مزگەوتەکە دانیشتن گفتوگۆیان نەکرد کاتی نوێژی عەسر بوو مسلمانەکان نوێژیان کرد دوای ئەوە کاتی نوێژی ئەوان هات هەندێک لە مسلمانەکانتیان بچنە دەرەوە نوێژەکەیان بکەن لە ناو مزگەوتەکانە پێ فەرمووی نەخێر ئێمە ئەچینە دەرەوە ئەوان نوێژی خۆیان بکەن ئەمە یەکەوا پێغەمبەری خوا صفاتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم داوا ئەکەین ئینشاءالله ئەو فکرە میانە ڕەویە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی لێبوردەیە خۆشەویستیە تەبایە برایەتیە ئینشاءالله بۆ خەڵکی ڕوون بکرێتەوە و جەنابیشتان ئینشاءالله برەوی زیاتری پێ بدەن و زۆر سوپاسان دەکەین بەڵێ پەری ئەمەی کە تۆ بینەرانی جۆبیسی بوون وتەکانی بەڕوبەری سنتەری ڕووناکبیری تەسەوف بوو کە باسی لە هەڵوێست و مامەڵەی چەکدارانی داعش و گروپەت و ڕەوەکانی تر دەکرد کە بە ناوی ئیسلامەوە دەکەن کە بە بۆچوونی مامۆسایان ئەمانی کە ئەوان دەیکەن دوورن لە ئیسلام دوورن لە بنەماکانی ئیسلام ئیسلام بە شێوازێکی نەربوونیانە نەک بۆ شێوەی کاوان مامەڵەی پێوە دەکەن بەڵێ من دەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ تۆ بچیتە لای تۆڕی پامنەرانی ترمان سپاس بۆ هێمن مەحموود پامنێرمان لە سلێمانی و سپاس بۆ ڕاو بۆچوونی و مامۆستا ئاینێش بەڕێزان نێراوی NRT فەرمان محەممەد لە مەخمورەوە لەگەڵمانە فەرمان ماندوو نەبووی پێشتر ئاماژەت بۆ کرد کە بارودۆخی قەزای مەخمور بەرەو ئاسایی بوونەوە چووە پێمان بڵێ هاوڵاتیان گەڕاونەتەوە ناو ئەو قەزایە ئەبەستم لە دانیشتوانی قەزای مەخمورە کە پێشتر لەوێدا نیشتەجێ بوون بەڵام بۆ بارودۆخەوە ڕویان لە هەولێر و دەوروبەری کردو ئایا ئێستا چوونەتەوە ناو قەزاکە؟ بەڵێ پەری وەک پێشتری شێمە ئاماژەمان پێکردو هەروەها ئەلێشێن بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بەوە کرد کە لە ناو قەزاکە تا ئێستاکە ژیان وەکو پێشتر یاخود با بڵێن وەکو ڕۆژانی پێش ڕووداوەکان ئاسایی نەبووتەوە ئەوەی کە ئێمە وەکو تیمی NRT بە درنگانێکی شەو سەردانی ناو قەزاکەمان کردووە دیارە وەکو پێشتر ئەو جموجۆڵەی هاوڵاتیان خود با بڵێن ئەو گەرم و گوڕیە لە ناو قەزاکە نابیندرێ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن تا ئێستاکە هەرچەندە لە ڕووی ئەمنیەتەوە پارێزراوە بەڵام تا ئێستا خێزانەکان وەکو خۆیان نەهاتوونەتەوە ماڵ و حاڵی خۆیان و واتە ژیان ئاسایی نییە و شارۆچکەکە تا ئێستاکە ئەوەی تیابەدی دەکرێتن کە ئاسەواری شەڕەکەی بە سیمایە و بە ڕوخساریەوە دەردەکەوێت بەڵێ پەری ئێستا ئێمە کە لە بەرەکانی جەنجین لە یەکێ لە بەرەکانی جەنجین لەو ناوچێواتە ناوچەی قەزای مەخبور دیارەوەی کە دەیبینن کۆمەڵێک لە برا پێشبەرگەکانن لە دەوروبەری ئێمەداوە لە کاتی ئەرکێن و لە دیارە لە هەموو قۆڵەکانەوە هێزەکانی پێشبەرگا لەو شوێنەدا لە شوێنەکانی خۆیاندا جێگیر بوونا دەمێ ئاماژە بەوە بکەم هەرچەندە لە ئێوارەی ئەمڕۆ بەر لە بانجی ئێوارە دیارە دەنجی کەمێک تەقە بیسراوە لە بەشێک لە گوندەکانی خواروی مەخبورەوە واتە لە گوندەکانی باقرت و ئەو شوێنانە دیارە هێزەکانی پێشبەرگا لەو شوێنانەدا بینییانە جموجۆڵی چەند ئۆتۆمبیلێکی چەکدارانی داعش بۆیە تەقیان لێکردوون و با بڵێن لەو شوێنانە نەیانێشتێتەوە دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لەو ناوچەیە داواتە قەزای مەخمور لە ئێستادا هیچ شەڕ و پێکدادانێک نییە و ناوچەکە ئارامە و لەلایەن ئاسایش هێزەکانی پێشبەرگەوە هێزەکانی پێشبەرگەی کوردستان لەو شوێنانەدا جێگیر کراون و ژمارەیەکی زۆر پێشمەرگە لە چواردەوری تۆ بینم تکایە بشۆرە لایەوان ئەگەمان لە ڕاوبۆچوونی ئەو پێشمەرگانە بێت لەسەر ڕۆژ و بارودۆخی مەخمور لە زاری خۆیانەوە
بەڵێ پەری کۆمەڵێک چیرۆکی جیاواز لە بەرەکانی جەنگەوە دەبیسترێ من بەڵێ دەمێ پرسیارەکانم بۆ ئەم پێشمەرگانە جیاوازتر بێت لە پرسیاری بەرپرسەکان بە تایبەتی کە تیاندا هەیە ماوەیەکی زۆرە لە ئەرکدا ماوەتەوە جەنابەت وەکو پێشمەرگەیە کە لەم شەوە درنگانە لە درنگانێکی شەودا لە بەرەکانی جەنجیت و دەمێ لێسادا هەستی خۆت بۆ بینەرانی ئەنارتی بخەیتە ڕوو بەێ سەلااو ڕزم هەیە بۆ هەموو خەرچی کوردستان داوا لە هەموو خەرچی کوردستانش دەکەم خۆڕاگەر بن لە خۆڕاگریزی سەرکەوتنی ئێمەیە هەر کەسێک لە ماری خۆی پێت فشک بتەقینیمانەوە سەر دەکەوین بە قەنعاتێمی شوەیە مرد بکوژرە لێرە باشتر نەک ئاوارە بوون ئاوارە بوون لە کوشتنی نەخۆشترە مار و مندار لە برسان لە تێنان بخنچێن لێرە بۆ خۆت شەڕێکەکەی زۆر پیاوانەترە بکوژرە لێرە باشتر زۆر باشە ئەوە پازدە دەمێ پرسیاری ئەوە بکەم جەنابێت لەو تەمەنەیە لە بەرەکانی جەنگ چەند ڕۆژە ماڵەوەت نەبینی بەخوای لەوەتی دوم ڕۆژی جێژنێ هاتیمە لە مارۆ هێشتا نەچێ مار و مندار لە خۆم نەدیتە ئەی ڕۆژانە لەو جێ و لەو بگوازەوە و جێ لێرە بڕۆ و جێ نەچوم مارەوە چەند منداڵت هەیە دەکرێەوە پرسیارەوە نۆ منداڵم هەیە خوا لێ نەسێنێت ڕۆژانە تەلەفۆن بۆکەن ئەرێ وەڵا ڕۆژانە ئەوانی سەی کچکەنە هەر تەلەفۆن دەکەن بابە لۆ نایە دەرم نایە وزارەتە دەمێ بەڕاشکاوانە پێمان بڵێ ئاستی بشوی ژیانتان چۆنە لە ماڵەوە لە ماڵەوە وەڵا باشە الحەمدولله حەیبمانە لەخوای بەزیاد بێکەرەوەی بە خۆشی بینە سەر هیچ حیبینە کەواتە تۆ تەنها ئارامی خاک و نیشتیمان ئەرێ وەڵا بەس ئارام بی چونکە کە ئارام نەبی ژیانەکەت نابێگەوم جەنابێت چەند ڕۆژە بێت لە بەرەکانی جەنجی دوو مانگ زیاترە بەڵێ پەری دیارەمە ئەم برا پێشمەرگەیە ئاماژە بۆ دەکات 2 مانگە لە بەرەکانی جەنگە و لە ئەرکایە نەچۆتەوە ماڵەوە بۆیە پێویستە پرسیاری جیاوازترمان هەبێ بۆی تۆ 2 مانگە نەچۆتەوە ماڵەوە وەکو پێشمەرگەیەک لە ئەرک دای ماڵەوە بەردەوام پەیوەندیتان هەیە لەگەڵ ماڵەوە بەڵێ تۆ خێزانداریت بەڵێ چەند منداڵت هەیە 2 منداڵم هەیە منداڵەکانت بیرت ناکەن بەڵێ هەرە ئێستاشیان تەلەفۆن کرد دوایین تەلەفۆن کە بۆیان کردی چیان پێوتیت یاخود تۆ چیت پێوتن وەکو باوکەی بۆ مناڵەکان وڵام من تەلەفۆنم بۆیان کرد گوتم ئێستا ڕاستەوخۆ لە کەناری NRT تەماشاکەن دێنە سەکەنان کەواتە کەناڵی NRT ڕاستەوخۆ لە بەرەکانی جەنگەوە بۆتە هۆکارێک بۆی هێزەکانی پێشمەرگا وەک خۆی دەڵێت 2 مانگە ماڵ و مناڵەکە و یاخود با بڵێن 2 مناڵەکەی نەبینیوە لێسادا تەلەفۆنی بۆ کردوون پەیوەندی بۆ کردوون کە ئەو ڕاستەوخۆ لە ڕێگەی NRTەوە بیان بینێت و ماوەی 2 مانگیشە لە بەرەکانی جەنگە بڵێ زۆر بەڕاشکاوانە پێم بڵێ تۆ لە کاتی جەنگە یاخود با بڵێن لە کاتی شەڕە لە بەرەو پێشچوونە یاخود با بڵێن لەو شەڕانەی کە بەشداریت کردووە هیچ کاتێک هەبووە لەو کاتەیە منداڵەکانت یاخود خێزانەکە تەلەفۆن بۆ بکە بەڵێ کردوانە تەلەفۆنیان کرد وەختێ هجوومان کرد گوتیان لە چێ گوتم وەڵا هەلە مەقەر دانیشتین ئەمەش هجوومان دەکرد کەواتە پێت نەوتن تۆ بەرەو پێم نەگوت پێم نەگوتی بۆچی پێت نەوتن وەڵا بە عادز نەبن ئەو ڕۆژەی کە لە ماڵەوە دەرچوویت بۆ ئەرکاتی چیت پێوتن من وەختی لە مارم هاتم بۆ دەوامی ئاسایی هاتم هێشتا ئینزار نەبوو یعنی ئەو تشتانە نەبوو ئینزار نەبوو دەکرێت ئێستا تۆ لەم ڕووماڵە ڕاستەوخۆیە تەلەفۆن بکەی بۆ ماڵەوە و بڵێ پەری ئەگەر ئێوە یارمەتی هەبێت ئەو برا پێشمەرگەیە کە 2 مانگە ماڵی خۆی نەبینیوە و تەنانەت 2 مناڵەکەشی نەبینیوە بەس بەرەوەی کە من دەمەوێت بزانم مناڵەکان کچن یان کوڕن هەردوو کچن فەرمانتکای ڕێگەی پێ بدە فەرمانتکای ڕێگەی پێ بدە وەکو خۆی ئاماژەی پێ دەکا کە 2 مانگە لە ئەرکی خۆی دایەتی ئەگەر NRT ببێت بە مینبەرێکیش بۆ بینینی خۆی و مناڵەکانی تکایە ئێمە بە پیرۆزێ و ئەرکاخێنە سەرشانی خۆمان بەڵێ پەری من داوای لێ یەکەم ئەگەر تۆ ئەکرێ ئیستا ڕاستەوخۆ
پەیوەندی لەگەڵ ماڵەوە بکەیت و باشێکی ڕاستەوخۆ یاخود با بڵێن سپیکەری دەرەوە بکەیتەوە بۆی بینەرانی ئەنارتیش بیبینن و ئەم شاشەیە بۆ تۆ کراوەیە و دەتوانی ڕاستەخۆ قسەیان لەگەڵ بکەیت لە ئێستادا تۆ پەیوەندەکەی خۆت وەرگرە ئێمە دەچینە لای پێشمەرگەیەکی تر و دێنەوە لای تۆ بڵێ جەنابەت ئەگەر بکرێ بێتە ئێرە لەم شەوە بۆ درنگانەی شەوە حەز بە چیەکەیت؟ حەز بە خۆشی و ئارامێک لە بەرەکانی جەنگ هەز بە خۆشی و ئارامی دەکات کە لە سەر خاک و نیشتیمانی بۆ پارێزگاری لە خاک و نیشتیمان لە بەرەکانی جەنگا تۆ خێزانداری چەند منداڵت هەیە؟ بەڕاشکاوانە بژێوی ماڵتان چۆن؟ زۆر باش دوایین تەلەفۆن یاخود با بڵێن دوایی پەیوەندی لەگەڵ ماڵەوەتان چ کاتێک بوو؟ وڵا ڕۆژێ هەجوو من کرد کوڕەکی کچکەم 5 ساڵیە تەلەفۆنێک لێ گۆ داعشەکەم نۆ بینم نێزانین داعشش چێ کوڕە بچووکەکەی پێی وتووە داعشێکم بە دیاری بۆ بێنەوە لە کاتی لە بەرەکانی جەنگدا دیارە ئەمە بەلای مناڵانەوە داعش شتێکی وەک شتێکی تر تێگەیشتون بەڵێ ئەگەر ئەو برا پێشمەرگەیە تەلەفۆنەکەی پەیوەندەکەی بۆ وەرگیرا بێت دیارە ئێمە مەبەسمان ئەوەیە دوای 2 مانگ نەگەڕانەوەی ئەو برا پێشمەرگا و لە ئەرێکدایە لە بەرەکانی پێشەوەی شەڕدا ئەو برا پێشمەرگە مەبەسمانە کە ڕاستەوخۆ لەگەڵ ماڵەوە قسە بکاتن و فەرمان هەتا و پێشمەرگەی پەیوەندێکی ئامادەکە ئەگەر گوێت لێمە هەتا و پێشمەرگەی پەیوەندێکی ئامادەکە ئێمە تێبینەکەین کە ماوەیەکی زۆرە تۆش لە بەرەکانی شەڕی شان بەشانی هێزەکانی پێشمەرگە من پرسیارێکی تایبەتم بۆ تۆ هەیە ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشایی لە ماوەیە چی بووە؟ بێگومان کۆمەڵێک شت لە کاتی هێرشەکانی هێزی پێشمەرگا سەرنجی ڕاکێشاوم یەکێک لەوانە کە لە بەرەی حاضر بوون ڕۆژێکیان لەو کاتەدا لە گەرمەی شەڕا بوو دیارە هێزەکانی پێشمەرگە سەرقاڵی چوونە پێشەوە بوون بەرەو ڕوبەڕووی چەکدارانی داعش وەستا بوونەوە من بینیم بەشێک لە ئاوارەی ئەو ئاوارانەی کە لە کەمپی حاضرن واتە ئەو کەمپەی کە بەشێک لە ئاوارەکانی تێدا نیشتەجێنە ئەمانە ڕایان دەکرد بەرەو هەرێمی کوردستان زیاتر داهاتن دیارە لەبەر مەترسی سەرژیانیان لەو کاتەدا من مناڵێکی تەنها 3 ساڵانیم بینی لەوێ جێما بوو ئەوەی کە تێبینیم کرد هێزەکانی پێشمەرگا یەکێک لە پێشمەرگەکان مناڵەکەی لە باوەش بوو بۆش بەرەو شوێنێکی ئارامتری دەبردووە لە شەڕەکە دووری دەخستەوە ئەمە لە کاتێکدا بیری ئەوم کردەوە کە لە کاتێکدا مناڵە ئێزیدەکانی شنگال لە تینان ئەمردن لە برسان ئەمردن بەڵام هێزەکانی پێشمەرگا مناڵەکانیان ئەپاراستن لە کاتی شەڕیشدا و ئەمانە خۆی لە خۆیدا کۆمەڵێک چیرۆک بوون زۆر چیرۆکی جیاوازمان ئێمە تێبینی کرد لە بەرەکانی جەنگا و دواتر ئێمە بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەراتی NRT دەتوانین ئەم کۆمەڵە چیرۆکانە هەمووی بنووسینەوە و دواتر یاخود لە داهاتوودا لە دەرفەتێکە فیلمێکی دۆکۆمنتاری تایبەت بە NRT و لە بەرەکانی جەنگدا بۆ بینەرانی فەرمانەگەر گوێت لێمات کە بزانێت ئەو پێشمەرگەی پەیوەندیەکەی بەردەست خزیاننا بەڵێ دیارە ئەو برا پێشمەرگە لە ئێستادا پەیوەندەکەی بەردەستە ئێستا ڕاستەخۆ ئەگەر بکرێ تۆ ئازادی لەوەی و بە شێوەیەکی ڕاستەخۆ NRT منبەرێکە بۆ ئەوی کە پەیامی خۆت بگەێنی لەگەڵ ماڵەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ قسە بکەیت بەڵام ئەگەر بکرێ دەنگی مۆبایلەکەت بخەیتە دەرەوە فەرموو تۆ وا دابنێ کە تەنها خۆتی و قسەی لەگەڵەکەیت بگرمەوە قەتع بوو ببورین دیارە پەیوەندەکەی قەتع بوو جارێکتر ئەوێ پەیوەندەکە وەرگێتەوە بەڵێ تۆ ئەتوانی وەریگریتەوە ئیسا ئەلو بەڵێ کۆی عایشە کۆی عایشە باخەوە باشم تو کۆی
ڕوخسەت هەیە من یارمەتی ئەمە قسەیەکی لەگەڵ بکەم هاتەکە مامۆی باخەوە عایشە عیشە خان سڵاو لێبێ چۆنیت تو چەوەی باشی تو بابێ خۆت بینی نەها لێنارتی بەڵێ دەکرێت لەگەڵ دایکی ئەو مناڵا قسە بکەیت ئەگەر داوای لێ بکەی لەگەڵ دایکیا قسە بکەیت بەڵێ سوام ئەلۆ 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 بدەوە سوامێ بەڵێ ئێمە دەگەڕینەوە لای من لە ئێستادا فەرمان پێچێ بۆی خراپی فەرمان پێچێ بۆی خراپی شەبەکەوە لەو سنوورەدا وەنابینێن و کەسە شاشەی باش تەگە بە یارمەتیت من دەبێت تەگە باخ سڵاو لێبێ چۆنی دادەجیان ئەمە لەخوا بە زیاد بێ سەلامەتە و لە ئیستادا لە بەرەکانی جەنگایە و ئەوە هەستت بەچی کرد کە ڕاستەخۆ لە شاشەی NRTەوە بینیت کە دوای ئەوەی دوو مانگە نەتبینیوە بەڵێ ببورن بینەرانی NRT دیارە پەیوەندیەکە ناتوانین بە دەنگەکەی ببیستین ڕەنگە بۆی خراپی شەبەکە بێت لەو سنوورەدا فەرمان من دواتر دێم وڵات بەڕێزانن چینە لای ڕێبوار کاکەی لە هەولێر ڕێبوار شەو باش چی نوێ هەیە لە هەولێر ئەم شەو وەڵێ سڵاو لێ و لە بینەران وەک دیارە وەک ڕۆژانی تری ئاسایی خەڵکی شاری هەولێر بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوونەتە بازاڕەکان و لە بازاڕەکاندا ئەو کاتانەیان بەسەر دەبن دوای ئەوەی کە بە درێژای ڕۆژ لە سەر ئەرک و کارەکانی خۆیان بوونە لێرەدا ڕەوشی ئەمنی لە تا ئاستیشی باش بڵێن بەرچاو کراوە لێرەدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە بەم کاتە لەناو بازاڕی شاری هەولێر لەگەڵماندایە دەمەوێت ئەو پرسیارە لێ بکەم کە ئەوان دوای ئەو ڕەوشەی کەوا دروست بووە بەڵێ ڕێبوار پێم وابێ ئێستا شوان ئەحمەد ئەندامی لیژنەی یاسای پەرلەمانی کوردستان لە لای تۆ میوانت کە پرسیارەوەی لێکە بۆچی تا ئێستا پەرلەمانی کوردستان دانیشتنی یاسای خۆی ئەنجام نەداوە بەڵێ منیش دەمویست هەمان پرسیار بکەم کە با گوێم لە ڕاوبۆچوونی شوان ئەحمەد بێت لە ئێستادا لە ناو بازاڕی شاری هەولێرن هاوکارانم بە هەمان شێوە دەیانەوێت ئەو پرسیارە بکەن کە دوای ئەو دروستبوونی ئەو ڕەوشە بۆچی تا ئێستا پەرلەمانی کوردستان دانیشتنی ناسایی ئەنجام نەداوە کە ئەو وەسع نەخوازراوەی کە لە عێراق و لە کوردستان دروست بوو ئێمە دوو ماک پشووی پەرلەمانمان هەبوو بەڵام دووماکەی ماکمان درێژ کردەوە بە حکومی ئەوەی کە کۆمەڵک بڕیاری پێویستمان دەرکرد کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بوو ئەوە بوو ئەمە ماکمان درێژ کردەوە لەبەر پەرلەمانیش دانیشتەکانی خۆی نەکرد بوو زۆر ئیشکار مامەسەدا کردبەوە بۆیە ماگەماوە لەو ماگەشدا ئێمە بەستەنها جەلسەی پەرلەمان ناکرێت ئەگەر ڕۆژانە ئەمە سەردانی پەرلەمان دەکەین لیژنانەکان ئیشخۆیان دەکەن کە ئەوەس ئەش هاتە گۆڕێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان 6 لیژنەی پێکینە لیژنەی پەیوەنددار و ڕاش سپادن بۆی سەردانی مەیدانی بکەن لەسەر ئەو ڕەوشەی کە دروست بووە راپۆرتیان ئامادە بکەن ئەو لیژنانەش بەڕاستی جێگای دەستخۆشینە ماندیبوونیان کردووە سەردانی مەیدانیان هەبووە راپۆرتەکانی ئامادە کردە وار کاتێک ئەو راپۆرتانەشیان ئامادە کرا پێشکەش سەرۆکاتی پەرلەمان کرا پەرلەمان بۆ هەیە کە داواش کراوە کە دانیشتنی ئاسایی لەسەر ئەو باردۆخەدا ئەنجام بداتن بەڵام ئێمە ڕۆژانە بە بەردەوامی لە پەرلەمان شکارەکانی خۆمان بەڕێوە دەمێت ئەوە پرسم کاک شوان چەکدارانی داعش سنوورێکی زۆری ئامڕی و هێزەکانی پێشمەرگا کشانەوە بۆچی پەرلەمانی کوردستان دانیشتنی نائاسایی ئەنجام نەدا لەسەر ئەو ڕەوشە هۆکاری ئەمە چییە؟ هەروەکو باسم کرد ئێمە لە پشوو بووین بەڵام سەرۆکاتی پەرلەمان لیژانەکانی پێکینە ئەو لیژانانە دەبیت کە پەیوەنددارن بە وەزعی هەر لیژنێکی شکارەکەن دیارە ئەو لیژانانە ئێستا وا لەناو ئیشن لەناو لە جەولەی مەیدانینە و
وارکاتێک ئەو راپۆرتانە ئامادەکردانە سەرۆکایەتی پەرلەمان لەوانەیە لە دەرفەتێکدا کە بتوانیت دانیشتنیشتە ئاسایی لەسەر ڕۆژە بکاتن. ڕێبوار ئەگەر گوێت لێمە پرسیارم هەیە ڕێبوار ناهەموار بوو ڕێبوار ئەگەر گوێت لێمە پرسیارم هەیە لە کاکشان بپرسە پەرلەمانی کوردستان چیەکە بۆ باشتربوونی ڕەوشی ئاوارەکان بەتایبەت کەمڕۆ لە زاخۆ و لە دهۆک خۆپیشاندانیان ئەنجامدا بوو بەدەر لەو راپۆرت و سەردانە مەیدانیانەی کە وەخۆی ئاماژەی پێکرد کردوانە و دەیکەن. بەڵێ هاوکارانم ئەوە دەپرسن کە بەدەر لەو راپۆرت و ئەو لیژنانە دیار و ئەمڕۆ ئەو ئاوارانی کە هاتوونە سنوورەکانی شاری دهۆک خۆپیشاندانی ئەنجامی پەرلەمانی کوردستان چی بۆ ئەمانە دەکات بۆ باشتربوونی ڕەوشی ژیانیان. پەرلەمان کوردستان وەکو سەرۆکایەتی پەرلەمان بەهەزکردن بە مەسئولیەتەوە هەر لەو ڕۆژێکە بارودۆخە دروست بوو هاوکاری تەواوی کردوونەوە پێی پێویست یانی بە پێی توانای خۆی هاوکاریکی لە ڕووی دابینکردی پێداویستیەکانی ژیانی لە ڕووی ئاو و خۆراک و کەلوپەلی پێداویست بۆ خوشک و برا ئاوارەکانمان کە لەو دەبارانەی کە لەلایەن تیرۆریستان داعشەوە کە هێرشیان کراوەتە سەر ڕایان کردووە هاتوونێت لە هەرێمی کوردستان ئێستا دەگوزارێنن لە ڕێگای فرۆکەوە چەندین تەن خواردن و پێداویستی ڕەوانەی کردێ بۆ مەقفەی بەدەر لەمانە پەرلەمانی کوردستان هیچ پرۆژێک یاخود بڵێ ئامادەیەوەیە کە هیچ کارێکتر بکاتن بۆ هاوکاریکردنە کە ژمارەیەکی زۆریان تا ئێستا لەو شوێنەدان. پەرلەمانی کوردستان لە خەمیدایە ینی لەگەڵ چەندین بابلێن وڵاتانی دنیا لەگەڵ کۆنسلیات و ئەوانە کۆبنەوەتی خۆی کردیە داواکاری کردیە کە هەرچی زووە بە پیر ئەو وەزعی دابێنەوە بۆی بتوان چارەسەریشی گونجاو پێویست بۆ گوزەرانی ئەو خەڵکانەی کە لە بەندەستی تیرۆر ڕایان کردووە هاتوونەتە هەرێمی کوردستان کە بەڕاستی کە هەندێک جا تەماشا دەکەیت لە تەحملی ئینسانیە بەڕاستی زۆر لە وەزعی خراپ لە گوزەرانی کاکشوان ئەوە هاوکارانم ئەو پرسیاران کرد بەڵام وەڵامی من نەدرایەوە کە لە بارودۆخێکی لەو شێوەدا کەوا گروپە چەکدارەکان تا ئاستێکی زۆر هاتن ناو سنوورەکانی هەرێمی کوردستانەوە کە ئەنێگەرەوە لە هەر وڵاتێکی تریان لە هەر شوێنێکتر بایە پەرلەمانی کوردستان دانیشتنی ناسایی ئەنجامدا بۆچی دانیشتنی ئاسایی ئەنجام نەدرا لە پەرلەمانی کوردستان کە تا ئاستێکی زۆر بڵێن وەکەوەی جارێکتر دەڵێمەوە گروپە چەکدارەکان نزیک بوون لە شاری هەولێر. ئەم باسم کرد سەرۆکایەتی پەرلەمان هەر لەو ڕۆژێکی ئاماش هەستمان بۆ وەزعی کرد ئێمە هاتوین بەدەوام لە پەرلەمانی زۆری ئەندامانی پەرلەمان لەناو بینای پەرلەمان دانیشتنەکەیە دانیشتەکە وەکو باسم کرد لەبەر ئەوەی پێداویستەکەی ئەوەیە کە ئەو لیژانانە بچن دەوری خۆیان ببینن و راپۆرت ئامادە بکەن لەوەی لە ژێر ڕۆژناوی ئەو راپۆرتانەی کە لیژنەکان لیژکارەکان هەستاون پەرلەمان دانیشت بۆ ئەنجام بداتن و ئێمەش چاوەڕوان دەکەین وەکو لیژنەکانی بابلێن ئەو لیژنانی کە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕاست پێ دراون راپۆرت ئامادە بکەن لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتووش پەرلەمان بتوانین دانیشتەکەی خۆی بۆ ئەنجامدا و ژمارەی زۆریش لە پەرلەمانتارانی هەموو لیستەکان داوای دانیشتنی نائاسایی پەرلەمانیان کرد لەسەر ئەو بارودۆخەیدا. پەرلەمانی کوردستان بەدواداسوون دەکات وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان بەدواداسوونکەن بۆ ئەو ڕووداوانەوە بەتایبەت شانەوەی هێزی پێشمەرگە. بەڵێ هەر لیژنەیەک راپۆرتی خۆی دەبی ئەگەر ینی ئەو پێشهاتە چۆن بووە واقعەکەی چۆنە دەخەنە بەردەم پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر دەکات بۆی بتوانین بڕیاری پێویست یاخود ڕاستپە دەربکاتن لەسەر ئەو بارودۆخەی کە هاتووەتە ئاراوە لە کوردستاندا. دەستخۆش بێ کاکشوان کە لەگەڵمان بووی زۆر سپاس. بەڵێ پەری من دەگەڕێمەوە ئۆستۆدیۆ لای ئێوە بۆ ئەوەی کە هاوکارانی تریشم بتوان لە شارەکان. بەڵێ ڕێبوار سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت شوان ئەحمەد جارێکتر بەرزاندینەوە ئۆستۆدیۆ بۆ لای کاک عەبدولوهاب ئەندامی دەستەی کارگەری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان کاک عەبدول دوا پرسیارم زۆر بە کورتی جوابم بەرەوە دوای هێوەربوونەوەی بارودۆخەکە و کۆنتڕۆڵکردنەوەی قەزای شەنگار گەریلاکانی پاکەکە و شەڕڤانیەکە هەرێمی کوردستان بەجێ دێڵن؟ ڕەوشی ئایندە وەکو پێ دەڵێم ئێمە ناتوانین ئێستا دیاری بکەینەوە. ڕەوشی ئایندە ڕەوشێکە کە واقعەکە بۆ خودی خۆی و گەریلاکان لە هەر شوێنێک پێویستی بەوە هەبێت لە جێ خۆیان هاوکاری خۆیان دەکەن بەڵام وەکو مانەوەی یا ئەوانە باوەڕ ناکەم ئەو مەترسیەوە ئەو کۆمەڵکوژەی کە لەسەر شنگال کراوە جارێکی کە هێزێک کە بتوانێت پارێزگاری لەوانە بکاتەوە ئەو هێزە باوەڕەکەم لە شنگال دەمێنێتەوە و وەکو تریش هێزی یەکینەکانی خودی شنگالیش یەکینەکانی پاراستنی شنگال ئەوانیش جێگەی خۆیان دەگرنەوە لە پاراستنیەوەدا
بەڵام وەکو ئەمە وەکو سوپایەک نییە کە لە دەرەوە سوپای دەوڵەتێکی کە هاتی بێتەوە ئەمە سوپایە سوپای گەلە هێزی گەلە هێزێکە کە پێویستەکە وەکو لایەنەتەوەیەکان ئێمە جارێکی کە نابێ بگەڕێنەوە سەر ئاسی ئەو شێوازە ڕابردووی کە هەیە بە بەڵەیە بە نەخێر جوابم بەرەو هەرێمی کوردستان بەجێ دێڵن یاخودنا بەڵەیان نەخێرتکە هەرێمی کوردستان ناتوانم وەڵامێکت بەمەوە لە ئێستادا. عەبدولوەهاب ئەحمەد ئەندامی دەستەی کارگەری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان سپاس بۆ تۆ کە تام کاتە لەگەڵمان مایتەوە بەڕێزان من بەجێتان دێڵم هاوکارم دیاری ئەنوێر لەم ڕۆماڵە تایبەتەدا لەگەڵتان بەردەوامە بێت. یەکەم سەنگەرەوانە والله ئەمە سلام الله والله سلام جوان بوسن جوان كيف ما قاعد نضرب كيف ما قاعد نضرب كيف ما قاعد نضرب كيف ما باينه شيء هوا جوان حسن اللي راس حسن اللي راس وين دخله بروح يا دعوت تركيا فارتي بروح يا دعوت تركيا كرد وكردستان كردستان بجي حرش فارتي كردستان بجي كان مسعود بجي كان مسعود تركيا خوش اسمان عولا ولا فوجي دوين يزير فوجي دوي بتعمل نادر ذوبي بين حركاتي كد بس الدعاء سكت دستك لا لا يا ولد لا 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 يا ولد او يا ريمن قرت وموت نا يا الله مكاز بزاني او يا ريمن قرت وموت نا يا الله مكاز بزاني او يا الله مكما كما انا ريب الله دما لا درخوتي وانا بيه بو يقدم جمع وسما لا درخوتي وانا بيه بو يقدم جمع وسما لا لا يا ولد لا لا يا ولد جولاني بسورة لا لا كامل قرت وموت نا يا الله مكاز بزاني او طولي خليك انا راني وقلت شوارانا او طولي خليك انا راني وقلت شوارانا او يا هي من لا شيء ما تنانا لا 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 يا ولا لا 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 يا ولا جولاني او يا ري من قرت وموت نا يا الله مكاز بزاني فوق الجبل فوق
بلا بنو بلا بنو مكان بارك مكان بارك عوا سركوتن بوك وزن بلا بنو بلا بمري دشمنان مان بمري دشمنان لەسەر ڕێگای مووسڵ فەتحا لە گوندی مەلا عەبدوڵڵا پڕ ئومێدن پڕ هیوان لە چاوەڕوانی سەرکەوتنی زیاترن. ئێرە دواخاڵی سنووری پێشمەرگەیە لەگەڵ چەکدارانی دا ڕاستە. بەڵێ ئەمەی کە دەبینن دیارە شەڕێ ئێستا شەڕە. ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ و لاگەڵتان بەردەوامین لە ڕووماڵی ڕاستەوخۆ. ئێستا تۆڕی پامنێرانی یەنارتی ڕاستەوخۆ یوسف موسا لە زاخۆ هەروەها ڕۆکانجاف لە شاری کەرکووک و فەرمان محەممەد لە مەخمور و هەروەها ڕێبوار کاکەی لە هەولێر لەگەڵمانان. خۆشەویستان ڕاستەوخۆ لەگەڵتانە بین بۆ ئەم ڕووماڵە تایبەتە لەسەر دوایین زانێرەکان لە سەر شەڕی چەکدارانی داعشوێزەکانی پێشمەرگە و هەروەها دۆخی ئاوارەکان بەگشتی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان. بەڵە خۆشەویستان سەرتا دەچینە لای پامنێرمان یوسف موسا لە زاخۆ. یوسف سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. وەک زانیمان ئەمڕۆ بەشێک لە ئاوارەکانی زاخۆ خۆپشاندانێکیان کرد. نیگەران بوون لەوەی کە وەکو پێوی ساوکاریان نەکرا و پێداویستەکانی ژیانیان بۆ دابین نەکا و تەنانەت ئەمڕۆکە وەفدە سەردانیان کردن ئاماژان بەوە کرد تەنانەت لە ئاو و لە خۆراک و لە هەندێک پێویستی تایبەت بێبەشن و داوانەکرا و پێداویستیانیان بۆ دابین بکرێت. یوسف دەمەوێت لە زاری تۆ و زاری و ئاوارانەوە ئەو داواکاریانی ئەوان بزانم و بزانم کەم و کوڕەکانیان چییە و ئایا تا ئێستا ئەو داواکاریانیان بۆ جێبەجێ کرا و لە ئێستادا و ئاوارانە لە زاخۆ لە چ دۆخێکدان؟ بله سنوری قزازا خوشبرک و بحکم هند دورک سنوریه هجمارك زيدا يا خلقي هاتينا سنور في دوري يعني لغوري غوتنين لانين بيواندي دار انكو قايم مقام في دوري حتى نو كا 130,000 كس يتهاتينا قزاكي
بۆچی جارێ ئەف قەزا هەڵبژارتینە خەلکێکە زیاتر یاوان وەکو ئەم ناوفادا و بەحەژێتکن ئەف خەلکی هەن نیازە چوناش دەروێ وڵاتی هەنە کۆ ئێریل وێرێ نەمینن ئەف وەفدێت هاتینجی ئەف خۆ پێشاندانێت هاتی نەکردن نەکۆش بەر پێداویستیا بینە پێداویستی خارن و خارنە حتاڕادەکێ بۆ هاتینە ئامادەکردن وەکو ئەم ناو خەلکێدەژی زێدەتر یا جها برس ئانکۆتهند ناو خەلکێدەنینە لێ جهێ خەلکێکێ جهێ ژیان برنێ گەلێک خراپە هیچ کۆلان و کاولک و دارک و سیبرک و زخو نمایه اف خلکی هنل بن نبن جه رینشتناوی خلکی گلک خرابه یعنی اوه دیمنه کامل بین نزدیکی 6 آواهین کاولن به هزارات خلک کمر بن لی اجبر کنو که شو جمارک کم خلکی حاضر بینه اوان خلکی نوکه داخوازیت وال سرهند بینه جاره بووی خلکی چه بیته کردن هکر ام بینو بوچون الوی خلکی ورگرن جاره نوکه اف خلکی هنه هکر بیاره اف خلکی هنه داخوازیت وات افروکه دا چنه خدای داخوازت ما افروکا هیویدارین اشکاک مسعودی استروک بارزانی وش تحسين باقي ميلي ما اوروبا خوبال داي ما تفيد بس مريكي فقط ام درباز بين ام بيدري رازيل بوين ام مش برسا عمرين مش بافيدا ام فطسين سيارك صمونات ايتن هزارات عالم مجتي صمونك دس ما ناقفتا حتى كان جديد في حالي دابين ام يزين عائله ما ام خويك عائلينا بينجل تركيانا بينجل المانيانا ام بينجل هنا بس حتى كان جديد في حالي دابين ام هي دارين بلا مريكي فكان او ركب هنا كان جي ام حميد خور ركب دي تشين بلا ام حمي بينا كشتن ايدي ام خوت جديد بس اف کلوپل بواتین شخارن و خارن تد بيجي ساره که دت هزارات خلک لکومت بن جاره اف کلوپل خارن و خارنا بواتین کی بواتین تو چواد گهنه دسته و بلاف کرنا و چوال ثروتی تا بلاف کرن بلاف کرنا ما يا خلك بوماتين تن خلك زاخو خدي خيران قبل قتن سيارك واتين تن ام 3000 بشر الفدرينا ام 3000 مروفن دي قازانك ايتن ترى بازدا مروفانا كتن ام هزارات عالم تشينيكي دي خود دسكي كافيتن ام هزارات عالم تشيني چم هيش منظمه هاري كارياما نكيب سكي هاري كارياما كتن قوتي باقلكا از چه قوتي باقلكا كم عائلم بازدا نفرن دي چه قوتي باقلكا كم بطلكي افي دي چلكم باشه حتی انو که تو بحجت کی هاری کارین خلقه کی نه حکومت حتی انو که بو چیکر حکومت هیچ من حکومت ویری نیتیا هیچ حکومت ویری نیتیا بس خلقي زاخوي بمبوتين افشي جلد وانا نيت مانا جلد مرحمي بين حري ما يطافتين جلد زاخوي انا خدي خيرا قبل كتن خلقي زاخوي قالك بلا بشي بجروج دي هذه كاريا ما كتن شار روجي دي خد افريكا ناديا افريكا مشي فيش بتجيك خورا مناش معسكري ناي مناش دبش مرقاينا ويتل ويرد حاضرن شي من ابو بتجيك خو اش معسكري ناي ويتل حاضر ويري اكاديميا زاخو شباب بتجيك خو باشه هاری کاری اوت حکومت توزیع کرد حکومت بجد دو لجنه زخواتینا پیکینان لجنه بودا گرتنا فرمان هر دیسان لجنه کا بالاف کنه هاری کاریان و کامل لجنه جی صدان طن کلوپلا هبینه جاره بالاف کرنا وان نگهشتیه و آنجی بجن توزیع ده غدر الوهاتیه کرد بخدم جيزان نت توزيع ده غداتي ما كرن وناتنا بلاف كرنا تشتكت جهيتا ما قوتيكا باقل كايا بطلك زيتها نما طباخه نما قلينه نما دار نم تشيكين از دچل بطل زيتها كان بطل زيت سرخوفا كينام اكش مدة ايكي دچل بطل زيتها كينام امي فيدارين بلا مريكي فكان بس ايدي ام خوها كين يعني خو كوجينا محمو يعني ام دي ام حميد دچينا بدي بعد كيفا بس ام خوها ديري بس بله که دیاری اداره زاخوجی وکو قایم مقام زاخو برینو که جد نوچه که نارتی دا گازندش وان رکخرا و سازین مدنی هنه کو اوین هنه بدرستی رول خورانا بن بتنی رکخرا و یعنی دولتی بناوی UNCR افروکه کو عمل جهه بالاف کنه هاری حاضر بین اوان هنده کلوپل ایناتینه دیار اف کلوپلتین وکو اف خلکی هنه جد بیجتن بدرستی خدمت هنده کنه که تو خدمت هنده که دیتت لجهاتیه کرن چونکو اف کلوپلت این زیادتر یواش عالیه خیرخوازا و بیا نفوس ترکرنا نفس 130,000 کسان جی حتی را دکت بیتن زحمت بد الپارزگاه دو که وکود بیجن بارودوخ نه آسایهات یا راگاند جی عالیه کلوپلین خارنو و خانه و بد اوجی پیش که کش ور جاوی بتن جاری هکر ام شهندک خلک دیجی اوینو چای پیش راست کن که آیا اف کلوپلت گهنه و چی شویت گهیت و ایواریال وره گلک ازدحام که مازن چید بد والله هر روز ازدحام چید بد
پازاراتە کەس واچتە سەر یەک سیارێ تشتێکی بدەنەوی پازاراتە برسیت بینم پازاراتە یعنی خواردنەیەکێت نەفرەکێت خۆت سەمونەک واتێت 2000 کەسێ باز دەتە سەروێ سیارێ یەک بخۆت دوو بخۆن سێ بخۆن و هەرۆسا خەڵکێ مێ شنگارێش هەموو چیای دامایە پازاراتە کەس لێرێ مایە و هەرۆسا ڤیانێژی مسعادەما گەلە کردە و هەرۆسامە دەبێت تحسین بۆمە چتێکی بکەت یان سەرۆک مەسعود بارزانی بمە چتێکی بکەت یعنی هەشنۆکە هەتا هەیڤەکەدی دوی دی سێ کەنگی دی دێ ئەف شەڕەمینێت ئەم بنفان دار و بەرادا دێمینین ئەسیبەرە کاتێت سپێدا هێوارە نیڤرۆ ئەمێ باز دەی نەبنێ دێ هەتا کەنگی ئەم تۆسابین مەرە ماوەش بێژن چارەسەریە بارودۆخەوە بێتەکردن یعنی چارەسەریش چ بێتەکردن خلاصکە ناوی بارودۆخی یانجی و هەندێک ڕێکێدیە تایبەت هەنا یان مەدوێت هاریکاریە ماکەن یان مەبەنە دەولەتێکی حیمایە مە بکەن یان ژیمەت بالفێرێ حیمایە ئەمە المتحیدە بۆ مەلڤێرێ بکات یا UNA ئەمە المتحیدە هاریکاریە مە بکات مەبەتە دەولەتەکە ئۆڕۆپی مەژوێ عذابێ خلاص کات ئەم هەرێت بێژین ئەمێت گاتینە مەرحەلەکە ئەم بخۆ تێبگەین تشتێکی فام بکەین هەر هەمی شتێ خلاص بێت وی بە مەرحەلەدا ئەمێت گەینە دەرەکێدا کە فام بکەین هەروێ مە زڤرینە نقطە سفرێ سێری بێ خەڵکی بکە هەمی نافاخێدا نوستیە يعني نقولي يا ما ضميرني كسي ضميرني نبما باخفت أبتشوكنا أفونا دي كان جيجانا مرحلة كي حتى كان جيم تتوصابين باشە دیارە ئەvە چەند دیمەنێکن ژیاناوی خەلکین و کە درەنگیشە و زار و بچیک ینی تڕەوشەکە خراپدانە زیدەتر یاوان ئاواهیات کاولن ئەف خەلکەل سەر خژبەری ڕینشتینە ئانکو نوستینە کەلوپەلێت هەین ئەو کەلوپەلێن تنێ یەک و بشێتن خارن و خواردنەخوا پێدابین بکتن زیدەتر یاوان غاسنینە کەلوپەلێن دروستکردنا خارنێت گەلوانانینن ئاوا تازی وەکو پێدوید بتن نەگەهیتەوانە حتى ردك أو ديبنا أو تكونوا كخلك بيجن بهانا هندي يانكو داخازي سر هندي هكو زيادة هاري كاريا في خلكي بيتكرن إجباركو روشة خلكي تأواكي خراب دا خلك السر جادا الكولان الكافلان دا رينشتينا أفان أف خلكي أف بارودوخي نأساي خلك تدبوريتن حسكتن جوي بارودوخي بيتدروكو أو جير بيجن آن باراستنا جياني وان بيتكرن كو وگرن دورن خویان جی و کو اوانا برینو که جی بحجی کری یان گهورین دو اولوان آن دستالاتا پریوبرنا اولین وان دا بیت کرن یان جی حکومت رکب دت وی خلکی و کو اوجر بیجن کوب چنجدر وی والاتی لی هتانو که یا جه پسیار جی او بیا هیچ آنکو هیچ ولاته که درستاهی رضامندی خود در نکریا کو اف خلکی هنی ورگرن مینا پنابر بید اجبر هند جی خالا سنوریا ابراهیم خلیل ایکشوان خال سنوریا کو اف خلکی ماهی هندت که تکل و خالده در باز بود. اف درگاه ها جارتی تا گرتن جارتی تا وکرن. دیاره حکومت هرم نویا اف خلک هنه پررفع بچی تجدر و ولاتی در باز بود. چونکو بیشن الرخ روش آواجی آن کل شرنخه کو نزیکترین قضای الباکور کردستانی خلک کی چی تاوری نزیکی وکو اندام جوات شارداریا شرنخ بومد بیجت نزدیکی 4000 کس الورینه اف خلکی هنی هندکی مایت ناف مالن خلکی که ده بحث درست کردن کمپ کتی تکنی حتانو که اف کمپ ها جیب درستی نکت یا کاری اجبر کو حکومت جیب بیجید هکر امپنری نجدر و والاتی جه دامین کنا جیانا و نمایا الگلک باجرن باکور کردستان جی قیرانا جی چه بویا الاوتیل و موتیلن وانا پر بوینه اجبار هندی افراوشا خرابا کنوکت دا حکومت هتانو که هیچ گاوک نهاوید یعنی نبزانن کو اف خلکی هفچی تجدر و والاتیان جی پاراستنا جهنوانا بینکرن بله بله یوسف لەگەڵ مانە بمێنەرەوە دەمەوێت دواتر کامێراکەتان بگوێزنەوە بۆ ئەو شوێنانەی بۆ ئەو سەرشەقامانەی کاژمارەیەک لە ئاوارەکان لەسەر شەقامەکان دەنون و شوێنی مانەوە و پشودانیان سەر شەقامەکانە دواتر یوسف دەگەڕێمەوە وڵات بەڵێ خۆشەویستان ئێستا دەچینە لای پایام نێرمان ڕۆکان جاف لە کەرکووک ڕۆکان سڵاوت لێبێ و شەو باش ڕەوشی ئەمنی ئێستای کەرکووک چۆنە ڕەوشی ئاوارەکان ئێستا لە کەرکووک چۆنن وەکو ناوچەکانی دیکە ئاوارە ڕویان کردوتە کەرکووک ئایا لەم ماوەی ڕابردوودا هیچ شەڕوپێکدادانەیە لە میحوەری کەرکووک لەو ناوچانەی کەرکووک هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ڕوویداوە؟ بەڵە دیاری سڵاو لە تۆ لە بینەران
و دیارە زیاتر لە 2 هەفتە بێ وەکو لە پێشووتریش باسمان کرد شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەو ناوچانە یاخود لەو قەزا و ناحیانەی کە لە ئێستادا لەلایەن چەکدارانی داعشۆ کۆنتڕۆڵ کراوە ڕووی نەداوە ئەمیش هێزەکانی پێشمەرگا بۆ پلانێکی ئەمنی تۆکمێ گەڕێنەوە کە پلانەکەی هێزی پێشمەرگا وای کردووە ڕوبەڕووبوونەوە لە سنووری کەرکووک ڕابوەستێ بەڵام دیاری منەمەوێت زیاتر باز لە بارودۆخی ئەمنی ناو شاری کەرکووک بکەم ئەم لە بەرەبەیانی ئەمڕۆ زیاتر لە 6 بۆمبی چێنرا و لە نێو شاری کەرکووک تەقینەوە ئەمە جگە لەوەی کە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و لە شەقامی قودسی شاری کەرکووک کە 2 خۆکوژی تیا بوو ئۆتۆمبیلەکە بەخۆیان نەتەقیەوە هەردووکیان گیانیان لە دەستدا لە ئێستاە تەرمی ئەو 2 خۆکوژە لە پزیشکی دادی کەرکووکە بۆ لێکۆڵینەوەی زیاتر بەڵام دیاری من ئێستا لە شەقامی ئۆرزی شاری کەرکووکم ئەم شەقامە 3 گەڕێکی گەورەی کەرکووک بەخۆ بەسێتەوە گەڕێکی ڕەحیماوە گەڕێکی تەپە و ئەڵماس و تا ڕادەیە گەڕێکی عارەفەش ئەوەی کە ئەبیندرێت و تێبینی ئەکرێت هیچ هێزێکی پۆلیس لەسەرم شەقامانە نابینێەوە چۆڵێکی تەواوی پێوە دیارە ئێمە بۆ ئەمە بەستا ویستمان قسە لەگەڵ بەرپرسانی ئەمنی بە تایبەت پۆلیس بکەین بەڵام سەیرەکە لەوە بوو کە ئامادە نەبوون هیچ لێدوانێک بن بڵێ ڕۆکان هۆکاریەوە چییە وەک خۆت وتر دەوجادەیەوە چۆڵە و جیاواز لە کاتەکانی دیکە هیچ هێزێکی ئەمنی لێ نییە ئێمەش بە تەکیدی ویستمان لەگەڵ بەرپرسێکی ئەمنیە گفتوگۆ بکەین و میوانداری بکەین بۆ ئێرە لەم پەخشە ڕاستەخۆیە ئەو پرسیارانەی لێ بکەین ئاخۆ سەبەبی ئەوە چییە هۆکاری ئەوە چییە کە ناڵێم سەرجەم کەرکووک بەڵام بەشێکی شەقامەکانی کەرکووک پۆلیسی تیان نابیندرێت من نزیکەی کاژمێرەکە لێرە ڕاوەستاوم نەمبینی ئۆتۆمبیلێکی پۆلیس بەهێراتیە پڕ بێت و ئەگەر تێژ پەڕڕایە تا ئێستا نەمدیوە پۆلیسێک ڕاوەستێ بڵێ تۆ چیەکەی لێرە شەوێکی درەنگە بۆ کەرکووک کاتەکەی بۆ کەرکووک درەنگە لەبەرەوەی بارودۆخی کەرکووک تا ڕادێک ناجێگیرە ئەکرێ پۆلیسێک یاخود ئاسایشێک بێ بڵێ تۆ چیەکەی لێرە بەمشەوە خۆ لە دوور ئەشێ نەناسرێمەوە کە من پامنێرێکم وە ڕاستەخۆ پەخشەکەم ئەکرا پۆلیس لەم شەقامانە ببیندرایە بۆ ئەوەی بارودۆخی ئەمنی زیاتر کۆنتڕۆڵ بکرایە بڵێ ڕۆکان جااف پامنێری نارتی لە کەرکووک ڕۆکان لەگەڵمانە بمێنەرەوە دواتر دەگەڕینەوە وڵات خۆشەویستان دەچمە لای پامنێرمان فەرمان محەممەد لە مەخمور فەرمان جارێکی دیکە سلااوت لێبێ ئێستا لە مەخمور چی دەگوزارێت لە نێو پێشمەرگانە و سەنگەری کە تۆی لێ چی هەیە گەر بۆ بینەرانی نارتی بگازیتەوە بەڵێ دیارە وەک لە پێشتریشدا لە پەیوەندیەکە لەگەڵ پەری کە ئەوەی کە بینیتان یەکێ لە پێشبەرگەکان ماوەی 2 مانگە نەچۆتە ماڵەوە و لە ئەرکدایە و لە بەرەکانی پێشەوەی شەڕدایە ئەمە باوکی فاتیمە و عایشەیە کە خەڵکی ناحیەی بجێلی سەر بە قەزای ئاکرەیە دیار ئەمە کۆمەڵی چیرۆک هەڵدەگرێت لە بەرەکانی جەنگدا من مەبەستم زیاتر ئەوەیە کە لێرەدا لە شاشەی ئەنارتیەوە ئەو برا پێشمەرگانە کە ماوەی هەریەکە و ماوەی چەند ڕۆژێکە واتە تێیدا هەیە ماوەی 2 مانگە نەچۆتە ماڵەوە لێرەوە لە ڕێگەی ئەنارتیەوە پەیامی خۆیان بگەێنن و مینبەری ئەنارتی کراوەیە لە بەرەکانی جەنگەوە بە بەردەوام هاوشانی پێشمەرگەکان ئەتوانن پێشمەرگەکان لێرەوە پەیامی خۆیان بگەێنن فەرمان لەگەڵ فەرمان لەو کاتەدا بەڵێ دیاری فەرمان ببوورە دەمەوێت لەگەڵ ئەوەی کە دەیانەوێت پەیامی خۆیان بنێرن لە بەرەکانی جەنگە و لە سەنگەرەکانی پێشەوەی جەنگ دەمەوێت ئەو ئەحساسی کە ئێستا هەیەە لە نێوانەوەی کە وەک خۆت وتت وەک خۆیان ئاماژیان پێکرد ماوەیەکی زۆرە منداڵەکانیان نەبینیوە ماوەیەکی زۆرە دوورن لەوەی کە بڕۆنەوە بۆ ماڵەوە لەگەڵ هاوسەر و مناڵەکانیانە وەکو ژیان ئاسایەکی خۆم لە ئێستادا کە لە بەرەکانی شەردان و لە جەنگدان چی ئەحساسێکیان هەیە ئێستا دەمەوێت گزارش لەو ئەحساسی خۆیان بکەن بەڵێ لێرەدا لەم درنگانەی شەودا ئێنارتی لەگەڵتانە و چۆن بەردەوام لەگەڵتان بووە چ پەیامێکت هەیە یاخود با بڵێن ئەحساسی خۆت ئەو هەستەی لە ئێستادا هەتا کە ماوەیەکە ماڵەوە نەدیوە نەچیتەوە ماڵەوە دەکرێت لێرەوە بخۆت بۆ بینەرانی ئێنارتی بیخێتە ڕوو بەخێر بێن سەرچاوان ئەمە چەند ڕۆژەکە هاتینەوە لە ئێرکانە لە بەرەو جەنگجین لە خوای بە زیادبی سەرکەوتوینە ئیشاڵڵا زۆر ینی خەڵکەکەش یارمەتی داوین زۆر
هاوکاریان کردوین ینی بە هەموو شێوەیەک چەند قوستانێکمان نەبووە لەخوای بە زیاد بێ الحەمدوللا پێشمەرگەش هەردەم سەرکەوتوو بووە لەو خواردنیش لەخوای بە زیاد بێ خەڵکەکە زۆر هاوکاری کردوینە بەڵای دەستەکانت خۆش جەنابەت من دەمەوێت چێشتر لە برا پێشبەرگەکان بدوێنم ئەگەر جەنابەت بکرێ بیتە ئێرەوە جەنابەت خێزانداریت بەڵێ چەند ڕۆژە ماڵەوە نەبیوە ئەوە 8 ڕۆژە من هاتوومەوە بەڵێ دەمەوێت باسی بژێوی ژیانی خۆتم بۆ بکەیت بەڕاستی بژێوی ژیان لەم کاتەیە زۆر زەحمەتەکە من ئێستاوە بۆ ماوەی 2 ساڵە خێزانداری پێکێناوە ئیتر کرێچیشم معاشم 725,000 لەوانەیە لەو کاتەدا لەم زروفەی ژیانە بەشمان نەکە لە کاتێک لە بەرەی جەنگ بووین تەلەفۆنیان بۆ کردم وتیان شیری نەماوە مناڵەکەت ئیتر 5,000یش قۆدیە شیرێک زۆر زۆر پیاو ئەهێنتە هەژان کە شیر نەماوە من چی بکەم تەلەفۆنەکەم داخست و پێم وتن من ئێستا لە واجبی خۆم ئەرکەکەم زۆر پێگرنگترە لە سەروەت و سامانی ماڵی دنیا و پێشمەرگاتیش بۆ من ژیانە هەموو شتێک ئەشانازی پێوە ئاکەم من وەکو پێشمەرگە تا ئاخیر دەقا تا یەک دڵۆپە خوێن لە جەستە مامابێ بەرگریەکەم و خەڵکی کوردستانیش دڵنیە ئەکەینەوە کە هێمنی بەرقەرارەکەینەوە و ئێستاش لەخوا بە زیاد بێ شارەکە هێمنە و ئەو چەکدارە نائینسانیانە کە پێی دەڵێن داعش ناتوانن ژیانمان لێ بستێنن کاتە زۆر بە کورتی دەمێ ئەوم پێ بڵێ کە سەرباری ئەوەی بژێوی ژیان بەو شێوە باسی مناڵەکەت کرد و 5,000ەکە و ئەم چیرۆکەی لای تۆ هەیە دەمەوێت بڵیت تۆ ئامادەیت سەرباری هەموو ئەو نەهامەتیانەش تۆ لێرەدا لە بەرەکانی جەنگدا بمێنیتەوە بە دڵنیاییەوە تا ئاخیر دەقەش ئێمە هەر بەردەوامە بین و واجبەکەی خۆشمان بەجێ نایڵین و بە تاکید ئەگەر لە برادەرەکان قەرزمان کردبێ مناڵەکانمان پێشیان دەبێ ئێمە هەر لێرە بەرگریاکەین بەڵێ زۆر سپاس دیاری ئەوەی کە دەیبینین ئەمە کۆمەڵێک چیرۆکی جیاوازە لە نێوان هێزەکانی پێشمەرگەدا و بەو ورەیەوە یاخود با بڵێن ئەو خۆتان گوێتان لێ بوو کە باسی لەو چیرۆکە کرد بەڵام ئەو ئامادەیە لە پێناو خاک و نیشتیمانەکەی خۆی گیانی خۆی فیدا بکات و سەرباری هەموو ئەو نەهامەتیانەی کە لە ڕووی بژێوی ژیانی خۆیەوە کە باسی کرد بەڵام ئەو ئامادەیە لەسەر خاک و نیشتیمان گیانی خۆی پارێز بەخت بکات. بەڵێ فەرمان لەگەڵمانە بمێنەرەوە بۆ هیوای کە لایەنە پێوە دیدارەکان و سەرجەم ڕێکخراوە خێرخوازیەکان و سەرجەم سەرمایەدارەکان وەکو پێویست بتوان هاوکاری پێشمەرگە بکەن وەگەوەی بینیتانەوە لێدوانی پێشمەرگەیە بوو کە دەیگوت ئێمە لێرەین بۆەوەی ژیانی خەڵک ئارامی ئاسایشی ژیانی خەڵک بپارێزین تا دوا هەناسە و تا دوا ئەو کاتی کە پیانەکرێت بەڵام ئاماژی بۆ کرد کە تەلەفۆنیان بۆ کردو و پیان و توە مناڵەکەت شیری نەماوە بۆی بیخوات بۆ هیوایی کە لایەنە پەیوەندیدارەکان وەگوتم ڕێکخراوە خێرخوازیەکان سەرمایەدارەکان هەمووانی کە کاری خێرخوازی دەکەن و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بتوانن لەبەرەوەی پێشمەرگانە لە ئێستا لە بەرەکانی جەنگان بکرێکم تا زۆر ژیان و گوزەرانیان باش بکرێت و لەو کێشە و نامەتیانەی کە خۆیان ئێستا چیرۆکەکانیان لە شاشەیە نارتیەوە دەجێڕنەوە چاپ کرێت. بەڵێ خۆشەویستان ئێستا پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە حەسەن بارام جێگری بەرپرسی مەڵبەندی یانزەی گەرمیانێکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتۆوە کە حەسەن سڵاوت لەبێ و شەو باش ڕەوشی ناوچەی خورماتوو لە ئێستادا چۆنە ئێوە ئێستا ئاگاداری بەرەکانی جەنگن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ بێگومان ئێوە ئاگادارن لە ڕێگای میدیاکانەوە کە سنووری خورماتوو یەکێک لەو ناوچە گەرمانە بووە کە زۆرترین پێکدادان و زۆرترین شەڕ لەگەڵ تیرۆشتاندا هەبووە بۆیە لە 6 ڕۆژی ڕابردووە هەموو ئەو شەوانە لە کاژێری نۆ بدواوە تیرۆستان بە شێوازی جیاژە و لە چەندین بەرەوە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیان لە دەوروبەری شاری خورماتوو داوە و توانراوە نەک هەر تێکیان بشکێنن بەڵکو زیانی جیانی مادی زۆر بە تیرۆستان گەیشتووە دوجاریش ئەم شەو لە دوا کاژێرنەوەی شەوە لە جارێکی تر تیرۆستان
بە شێوەیەک لە شێوەکان بۆ دومانی سەنگەرەکانی هێزی پێشمەرگیان کرد بەڵام وەڵام درانەوە و لە ئێستادا بارودۆخەکە تا ڕادەیەک ئارامە. بەڵێ کا حەسەن لە ئێستادا چەکدارانی داعش چەندێک لە خورماتۆ دوورن؟ بەڵێ دیارە هەڵکەوتەی قەزای خورماتوو بە شێوەیەکە لای باشوورەوە و لای خۆرئاوای شاری خورماتووە ژمارەیەک گوندی یان گوندی عەرەبنشین و تورکماننشین ئەوانە لە ڕاستیدا جگە لە ناوەندی نەحەی ئامرلی سەرجەم گوندەکانی هەردوو حلێوە هەردوو ئەلبوحەسەن و گوندی یەنگیجە و سەلام و گوندەکانی کۆکز و خەسەدالی و ناحەی سلێمانبەک کە هەر یەکەیان بە ئاستی جیاجە لە 2 کیلۆ تا 4 کیلۆ 3 کیلۆمەتر ئەکەونە خوارووی شاری خورماتوو و خوارووی سەنگەرەکانی هێزی پێشمەرگە ئەوان بە شێوەی بچەڕ لەو گوندانە بوونیان هەیە. بەڵێ کا حەسەن بۆ پێی کە تۆ ئێستا لە خورماتووی ئەوەی تا ئێستا هەیە ئێوە تەنها چاوەڕێوەن یان بابلین هێزەکانی پێشمەرگە لە خورماتوو تا ئێستا ئەوان هێرش بکەن و ئەمان بەرگری بکەن و وەڵامیان بدەنەوە یاخود هیچ پلانێکی نوێ لە ئارادایە؟ تا ئەم چرکە ساتەی کە لەگەڵ ئێوە قسە دەکەین لە ڕاستیدا هیچ بڕیارێک نییە بۆ پێشڕەویکردن تەنها بەرگریکردنە لەو ناوچانەی کە کوردنشینن بە پلەیەک و تورکمانیش تێدایە و عەرەبیش تێدایە بەڵام تا ئێستاکە لە سەروەیان بۆ نمونە لە سەرۆکایەتی هەرێمەوە یان لە وەزارەتی پێشمەرگەوە هیچ بڕیارێک نییە بۆ پێشڕەوی خۆ ئەگەر ئەو بڕیارە هەبێ من دڵنیام ئەو هێزەی کە هەیە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە لەم ناوچانە لە ئاستی ئەوە هەیە کە پەلاماری مۆڵگای تیرۆرستان بدا و لە ناوچەکە بەدەر بنێن بەڵام تا ئێستاکە خۆتان نەزانن بڕیارێکی لەو بابەتە نییە و ئەگەر هەبێتیش من دڵنیام ئەو هێزەی کە لەم ناوچەیە هەیە زۆر بە ئاسانی ئەتوانێت تیرۆرستان ڕاو بنن. ئایا هێزەکانی پێشمەرگە لەو ناوچەیە چەکی نوێ گەیشتووەتە دەستیان؟ تا ئەم دقەیە ئەوەی من ئاگادار بێم و ئێمە بەردەوام سەردانی سەنگەرەکانی هێزی پێشمەرگاکەین ئەو چەکەی کە باسەکرێت کە نوێ و لەم چەند ڕۆژە هاتووە پێم وانە گەیشت بێتە سنوورەکەی ئێمە بەڵام پێشتر تۆپخانە و چەکی باش لە بەردەستی هێزی پێشمەرگە لەم سنوورە هەیە کە توانیانە لەو ئاسایەتانی شەڕی تیرۆریستانی پێبکەن بەڵام پێم وایە لە ئایندەیەکی زۆر نزیکا ڕەنگە ئەم شەو یاسبەی ئەلەو چەکە نوێیانش بگاتە دەستی ئەم هێزەی کە لێرە هەیە ئەگەرچی لە ڕووی چەکەوە تا ئاستێکی باش ئەم هێزەی ئێرە چەکی باش و تۆپخانەی باشی لەبەردەستە. بەڵێ کا حەسەن گەریلاکانی پەکەکە هاتوونەتە خورماتوو ئێوە ئاگداری ئەوەن ئەگەر هاتوون هیچ جەماگێگەی لە نێوانتانە؟ نا تا ئێستاکە ئەوەندەی من ئاگدار بم تەنها نوێنەرێکیان سەردانی ئێمەی کردو هەر بۆ هەواڵپرسینەوە نەخێت تا ئێستاکە نەهاتوونەتە ئێرە ڕەنگە پێوەست بێ بەوەوە ئەو هێزەی کە لێرەیە و سەنگەرەکانی ئێرە زۆر تۆکمان و بای ئەوە هەن کە ئەو هێزەی لێرەیە بەرگری بکات و تەنانەت ئەگەر پێویست بکات پێشڕەویش بکات بۆیە تا ئێستاە بەفعلی هێزەکانی گەریلای پەکەکەیان پێدا نەگەشتنەتە سنوورەکەی ئێمە. کا حەسەن لەو لە هاتنی ئەو نوێنەرەدا ئاماژە بۆ کرا لە کاتی پێویستە ئەوان ئامادەن گەریلاکانی پەکەکەیان شەڕوانان بێنە ئەو ناوچەیە؟ بێگومان من هەر پێم خۆشە لێرەوە دەستخۆشی لێکە بەیەکەیان بکەین و چایان ماچکەین بەڕاستی ئەوانە کوڕی ڕۆژی تنگانە بن و ئەوانە سەلماندیان کە چۆنن بەرامبەر ئەم بەشەی خاچی کوردستان و بەشداریکردنی ئەوان بەڕاستی تاجێکە لەسەری خۆیان ناوە بەڵێ هەر کاتێک پێویست بکە لە هەر بستێک لە خاچی کوردستان گەریلاکانی پارتی کرێکاران و چەکدارانی پەیەدا ئامادەن جاتی داکاری بکەن. لەو هێزە تۆکمەیی کە ئێستا لە خورماتوو هەیە کە تۆ ئاماژەی پێ دەکەی چەندێک خەڵک و پێشمەرگەی خۆبەخش لە ناویاندا بوونی هەیە؟ هێزی خۆبەخش هەیە؟ بێگومان هەر لە یەکەم ڕۆژی پەلامارەکانی ئەو پەلامارانی کە دەستی پێی کرد بۆ سەرسەنگەرەکانی هێزی پێشمەرگە بە سەدان و بگرە بە هەزاران گەنج و خەڵکی کامڵی شاری خورماتوو کە بە چەکی خۆیان بە ئیمکانیاتی خۆیان هەمویان پەیوەندیان کردە بارەگا حزبیەکانەوە و هەروەها چوون بۆ سەنگەرەکانی پێشەوەی هێزی پێشمەرگە هاوشانی فەرماندە و
پێشمەرگە قارەمانەکان لەو سنوورە ئەوانیش بەشداریان کرد و هەروەها ئەمنیەتی ناو شار بەشێک لەو گەنجە خوێنگەرمانەی شاری خورمات و کە شوێنە گشتەکان و هەندێک شوێنی گرنگ هەن کە جێگەی مەترسیان لێ هەبێ ئەوانە تا بەرەبەیان ئێشەگری شاری خۆیان و کۆڵان بە کۆڵان و دەست بە دستی خاچی کوردستانن بەڵێ چایان ماچەکەی دەستیان خۆش بێ ئەوانە نمونەی قارەمانێتی و ئازایەتی خەڵکی شاری خورماتووە. بڵێ کاک حەسەن لەم چەند ڕۆژەی ڕابردوودا و بەم شەویشەوە کە تو ئاماژت پێکرد چەکدارانی داعش چەند جارێک هێرشیان کردو بۆ ناوچەی خورمات و ناوچەی جەلەولا بە بڕوای ئێوە هۆکاری ئەمە بۆچی گەڕێتەوە بەتایبەت لەم چەند ڕۆژەدا و ئەمە هێرشە؟ بڵێ ئێوە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە سنووری قەزای خورمات و گرنگی خۆی هەیە لەبەر چەند هۆکارێک هۆکاریشان ئەوەیە کە قەزای خورمات و ئەکەوێتە نێوان کەوێتە سەر ڕێگای گشتی کوردستان بەغداد و هاوسنوورە لەگەڵ بەشە عەرەبەکەی عێراقا و ناوچەیەکی گرنگە بە تایبەتی بوونی زنجیرەچیای حەمرین و بوونی حەوزی حەمرین ئەوانە بە تەسەووری تیرۆریستان ئەگەر بێت و پانەپاسە قەزای خورمات و ئەو ناوچەیان بکەوێتە دەست گوشار و مەترسی بووە سەر کەرکووک و داپوق و کفری و ناوچەکانی قادەکەرم دروست دەکەن و لە لایکی تریشەوە لە بیرمان کرد لە ناوچەکانی داودە و بناری گل و قادرکەرم چەندین چێڵگەنەوتی هەیە بۆیە ئەویش مەترسیەکی ترە ئەوان چکە ئەوەی کە ئێمە بینیمانە لە ڕابردووە لە هەر شوێنێک ئەو چاڵە نەوتیانە بێ کار بۆواکەن بکەوێتە ژێر دەستیان بۆیە ئەو پێگە گرنگی خورمات و وای کردووە ئەوان بەردەوام شەوانە پەلامار بدەن بەڵام خۆشبەختانە ورەی پۆڵاینی پێشمەرگە و جەماوەری ئەو شارە قارمانە وای کردووە نەکەتێک پشکێنێن بەڵکو زیانی زۆر زۆریان پێگەیشت و بۆیە ئێستاکە تووشی جۆرێک لە شڵژان و لە پەرتەوازایی بوونە لەو سنوورە. بەڵێ کاک حەسەن بەپێی ئەم گرنگی کە تۆ باست کردی ناوچەی خورمات و بەپێی پێویست و پلانی پێویستدانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەگەرێک و هەموو هێرشێک بۆ پاراستنی ئەم گرنگیە؟ بێگومان دیارە ژوورێکی عملیاتەیە کە کۆمەڵێک فەرماندەی ئازا و شارەزا و بە ئەزمون کاری تێداکەن لەو سنوورە وایان کردووە چەندین پلان هەیە بۆ ئەوەی بۆ هەموو ئەگەر و پێشاتەکان کە بێت چۆن بتوانین بەرگری بکەین لە دەواازەکانی شار و لەو سنوورانەی کە مەترسی لێ هەیە و هەروەها پاراستنی ئەمنیەتی ناو قەزاکە بۆ هەر ئەگەرێ بۆ هەر پێشاتێک بەڵێ خۆشبەختانە و جالەوەیش چەندین سەرکردەی سیاسی و سەربازی خاوەن ئەزمون بە بەردەوام دێن سەردانی سەنگەرەکانی پێشمەرگاکەن و لەسەر ئەساسی نەخشەیەکی وردی سەربازی مامەڵە لەگەڵ ئەو دۆخەی کە لەو سنوورە هەیە دەکرێت. کاک حەسەن لە چەند ڕۆژی ڕابردووە هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی جەلەولا کشانەوە و چەکدارانی داعش و ناوچەیان گر هۆکاری بە بڕای تۆ هۆکاری ئەمە بۆچیە گەڕێتەوە ئەمە وەک ئەو فەرماندە سەربازیی کە سەرپەرشتی ئەو ناوچەی دەکرد ئەمە پلانێکی تاکتیکی و سەربازی بوو یان هۆکارەکەی چی بوو؟ ئەوەندەی من ئاگادار بم ئەو ناتوانین ناوی لێ بنین کشانەوە بەڵام خۆتان نەزانن هەڵکەوتەی جەلەولا بەڵام مەحموود سەنگاوی فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچەی خۆی ئاماژی بۆ کرد کە بڕیاری داوە بکشێنەوە و ئەمە تاکتیکێکی سەربازیە و هەر لە لێدوانەکەی ئاماژی بۆ کرد کاوان هیلاک بوون لە شەڕی کۆڵانە بۆ کۆڵان بۆ خۆی دەڵێت کە کشاونەتەوە و ئەمە تاکتیکێکی سەربازیە ئەی تۆ ناوی دەنی چی؟ بەڵێ ڕەنگە ئەو لێدوانەی بەڕێز کاک مەحموود ڕانگەیەکی تری هەبێ بەڵام ناو جەلەولا تەقینەوەی گەورە بووە و چەندین پێشمەرگەی شەید بووە و چەندین پێشمەرگەیش بریندار بووە بۆیە بە تەسەووری من شەڕ کراوە بەڵام پێم وا وەزارەتی پێشمەرگاوە سەرۆکایەتی هەرێم ڕەنگە ئەو دۆخە ئەو هەڵکەوتەی کە جەلەولاتی دایەتی خوێندنەوەکەیان ورد نەبێت و پێویستی بە پلان و بەرنامەی نوێ و کەواتە پێ دوایە تاو کاتە نەخشەی ورد و پلانی ورد و وردەکاری باش و پلانی باش بۆ ئەو ناوچێدانەنرا بوو؟ هەبوو بەڵام ڕەنگە تەسەوری ئەوە نەکرا چکەن بەپێی ئەو زانیاریانەی من هەمە تیرۆریستان بە تایبەتی بوونی هەندێک خێڵ کە لە تیرۆریستانەوە نزیکن و مەبەستیانە کە جەلەولا لە ژێردەستی ئەوانە بێ و بردننی زۆرترین ژمارە
هێز لە ناوچەکانی تکریت و حەویجە و مووسڵەوە بۆ دەوروبەری جەلەولا چونکە ڕێژەیەکی عەرەبی هەیە و قوڵاییەکی عەرەبی هەیە بۆیە ئەوان هەموو قورسایی خۆیان خستوەتە سەر جەلەولا و دیارە بوونی چەکی قورسی زۆر گرنگە من پێم وایە کەواتە لێرە پرسیارێکەیە کا حەسەن کەواتە لێرە پرسیارێکەیە کە ئێوە و زانیاریانەتان لابوو دەتان زانی ئەوان بەو جۆرە هێزێکی زۆران هێناوە چەکی قورسیان هێناوە بۆچی هێزەکانی پێشمەرگە بە هەمان شێوە هێزی باش و پلانی تۆکمە و چەکی قورسیان ئامادە نەکردبوو بووەوە بەڵێ ئێوە خۆتان دەزانن لە چەندین بەرەوە لە چەندین جەبهەوە ئێستاکە هێزی پێشمەرگە لە شەڕایە بۆیە ڕەنگە ئەم شەڕات نوێترین شەڕی جەبهەیی بێت کە هێزی پێشمەرگەی کوردستان کردبێتی بۆیە لە ڕووی چەندایەتی چۆنایەتیەوە پێویستی بە جوبەخانەی باش وە چەکی قورسەیە لە ڕاستیە من پێم وانییە ئەو چەکە قورسانی کە لەبەر دەستی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگا هەیە لەو ئاستا بێکە هەموو جەبهەکانی پێین بکەین بەڵام ئێستا خەریکە وزەودا ئەو بۆشایە فڕەکرێتەوە و چەکی قورس گەیشتۆتە هەرێمی کوردستان من پێم وایە ئەمڕۆ شەڕی کلاشیکۆف نییە و شەڕی چەکە سوگەکان نییە بەڵکو شەڕی کەتیبەی دەبابات و مدفەعی و فڕۆکەش ڕۆڵێکی گرنگ ئەبینێ بۆیە من پێم وایە ئەو چەکە قورسانە و نەخشەیەکی نوێ و هێزی کاریگەر و هێزی زیاتر و هێزی تۆکمەتر ئەتوانێت لە چەند ڕۆژی ئایندەدا مەسەلەی دەولا و دەوروبەری جەلەولایش یەکلا بکاتەوە. بڵێ کا حەسەن ئێوە چ گرنتیەک چ دڵنیای یەک دەدەنە هاوڵاتیانی خورمات و بۆ ئەوەی بەباشی ئارامی و ئاسایشی ئەو شارە بپارێزن و نەهێڵن بە هیچ جۆرێک چەکدارانی داعش هێرش بکەنە سەر ئەو ناوچەیە و نزیک بنەوە لەو ناوچەیە. بڵێ من ئەوەی کە ئەیبینم خۆشبەختم و زۆر شانازی شەکەم لە یەکەم شەوی شەڕی بەرگریدا کە پێشمەرگەکانم بینی فەرماندەکانم بینی و خەڵکی شارم بینی هاوشانی یەک لە سەنگەرەکانە و بەشێک لە پێشمەرگەکان بە وتنەوەی گۆرانی و سرودەوە لەسەر بیکەسی و دۆشکە و چەکەکانیان شەڕیانە کرد ئەو ورەیە زۆر گرنگە و پاراستن دروستکردنی سەنگەر یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانە کە سەنگەری زۆر باش لەو ناوچەیە دروست کراوە و خوێندنەوەیکی ورد نەخشەیەکی سەربازی ورد دانراوە و بوونی ئەو قورسانە و بوونی کۆمەڵێ فەرماندەی شارەزا و لێزان و بەتوانە و دڵسۆز و حەماسەتی خەڵکی خورمات و ئەزمموی خەڵکی خورمات و لە ڕاپەڕین و لە بەشداریکردن لە شۆشەکانە ئەمانە هەمووی بای ئەوەتانێ کە بڵێن بە خەڵکی شاری خورمات و بڵێن ئێوە لە ئەمانان و پێشمەرگە لێرەیە بۆ بەرگریکردن لە ئێوە و ئێستا خەریکە ئاوەدانی و ژیان و ئەو خەڵکانیش کە لە سەرەتای ڕووداوەکانەوە ڕویان لە شارەکانی تر کرد وردە و ئەگەڕێنەوە بۆ ناو شار و لەوە ژیان ئاسایی بۆتەوە. بەڵێ حەسەن بارام جێگری بەرپرسی مەڵبەندی یانزەی گەرمانی کێتی نیشتمانی کوردستان لە خورماتۆ سپاس بۆەوەی ڕاستەوخۆ لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵمان بووی بەڵێ خۆشەویستان دەچمە لای پامنێرمان ڕێبوار کاکەی لە هەولێر. ڕێبوار سڵاوت لێ بێجارێکی دیکە و شەو باش نوێترین زانیاریەکان چییە و ئێستا هیچ میوانێکت لەلایە؟ ڕێبوار؟ بەڵێ گوێم لێ دیاری. ڕێبوار گەرگوێت لە دەنگما ئێستا تۆ لە هەولێری هیچ میوانێکت لەلایە؟ بەڵێ دیاری ئێمە لە شاری هەولێرین لە یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێر لە ئێستادا کاتێکە درێنگە خەڵکی ئیتر کەمکەما دەگەڕێنەوە دەستنەوە ماڵەکانی خۆیان بەڵام من لێرەدا یەکێک لەو هاوڵاتیانم لەگەڵا کە خۆی خەڵکی قەزای مەخمورەوە ئێستا لێرە لە شاری هەولێر لەگەڵماندایە دەمەوێت پرسیارە لێکم کە ئاخۆوان وەکو یاخودڵی خێزانەکەی ئەوان گەڕاونەتەوە قەزای مەخمور بووە ئێستا ئەوان چۆن لەوێ ژیان بەسەر دەبن ئەم کاتت باش ئێوە خەڵکی شاری مەخمورن و ئێوە گەڕاونەتەوە بۆ قەزای مەخمور. بەڵێ سەرەتا بە خێراتی کەناڵی نارتی دەکەم. ئێمە 4 ڕۆژ دوای بەسەرداگرتنی داعش لە مەخمور ئێمە هەڵاتوین هاتوین بۆ شاری هەولێر ئێستاش دوای ئازادکردنی لایەن پێشمەرگەوە ئێمە گەڕاوینەوە بۆ شارۆچکەی مەخمور. ئێستا ڕەوشەکە زۆر ئارامە. من خۆم وەکو دوکاندار ڕۆژانە بەیانی ئەڕۆین بۆ مەخمور تا ئێوارە
ئێوارە تۆزێک مەخمور وەکو بڵێن خەڵکی زۆر نەهاتۆتەوە چۆلا لەبەر ئەوە شەو دەینەوە بۆ هەولێر داوە لە خەڵکی مەخمور دەکەم ئێستا ڕۆژی شاری مەخمور زۆر ئارامە و هیوادارم خەڵک بۆچی ئێوە تەنها بە ڕۆژ دەچن بۆ بە ڕۆژ دەچن بۆ شەوان لێ نامێنەوە بەڵێ لەبەر ئەوەی زیاتر لە 20 خێزان لە مەخموردانی ئێستا بە شەو کۆڵانەکان شوێنەکان ناو بازار زۆر چۆلە لەبەر ئەوەی بێزار دەبین دڵمان تون دەبێ هەر دەبێ وا بکەین کۆچ بکەین بەرە هەولێر بینەوە کەوا بێ ئێستا ڕەوشی مەخمور بە ڕۆژ چۆنە بەڵێ ئێستا ڕەوشی مەخمور بە ڕۆژ زۆر ئارامە لەلایەن هێزی پێشمەرگەوە پارێزراوە و ئەمن و ئاسایشی زۆر باشمانەیە من لە بەیانی تا ساعت هەشتی ئێوارە دوکانەکەی خۆم ئایکەمەوە زۆر ئارامە و زۆر باشە بەڵام دەبتە ئێوارە بە تایبەتی گەنجەکان هەمووی ڕووی لە هەولێر دەکەنەوە لەبەرەوەی تا ئێستا کەس عایلی خۆی نەهینایەوە بۆ مەخمور فقط گەنجەکان دێنەوە ئێوارە دەگەڕینەوە بۆ هەولێر هیوادارم عایلەکانیش بێنەوە بۆ مەخمور لەبەرەوە ئێستا لە نزیکەوە ئاگادارین بە تایبەت کە جەنابی سەرۆک ئەمڕۆ سەردانی مەخموری کرد کاتژمێر 2 چارێک بوو بەڕاستی ورەکی زۆری داخەڵکی مەخمور و وتی دڵنیاتان دەکەمەوە دوایین جارە کە ئەم هەڵەی ڕوویدا لە مەخمور و داعش ناتوانێت جارشتر بێتەوە بۆ مەخمور و داوە لە هەوڵەتیان و خێزاندارانی مەخمور دەکەین بگەڕێنەوە بۆ مەخمور لەبەری ڕۆژەکە ئێستا زۆر ئارامە دەست خۆش بێتن سپاس کە لەگەڵمان بووی بڵێ دیاری ئێستا یەکێکتر لەو هاوڵاتیانە لەگەڵمان دەمەوێت لەسەر بارودۆخی ئەمنی لە شاری هەولێر پرسیاریان لێ بکەین ئێوە وەکو هاوڵاتیەک لە ئێستادا بەم کاتدرەنگە لە شاری هەولێر و ناو بازاڕکن کاتەکانی خۆتان بەسەر دەبن پێیانتان چییە بۆ دانیشتوانەی شاری هەولێر وەکو هاوڵاتیەک سەرەتا بە خراتی کاناڵەکەتانەکەم دەستخۆشتان لەکەم کە بەناو خەڵک ئاگەڕن لە ڕەوش و بارودۆخی خەڵک پێشنەوە و ئەپرسن ئەستا تقریبان ساعات 1:30 بۆ 2 ئەڕات لێمە لە شەقامی ئیسکانی لە شاری هەولێر ڕەوشەکە زۆر ئارامە بارودۆخەکە زۆر ئارامە وەکو ببین کە لە پشتمانەوە لە ناو کافتریاکان کۆمەڵێکی زۆر لە خەڵک بە دەیەها بە سەدەها کەس ئێستا دانیشتوین لەخوا بەزە دۆزەکە زۆر خۆشە ئەوش بڵاو بۆ لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە کە گوایە خەڵکی هەولێر ناو شاریان بەجێشتووە حەزەکەم لێرەوە لە مینبەری کاناڵەکەی ئێوە بە هەموو خەڵکی کوردستان ڕابگەێنم لە ناوی وڵات لە دەرەوەی وڵات لە هەموو جێکە جۆبیستی دەنجی منە بن ئەو شتە تەنها ڕاگەاندنێک بوو کە لەلایەن ناحەزانی کوردەوە بڵاو کرایەوە بۆ تێکدانی ڕەوشی شاری هەولێر وإلا ئەمە لە یەکەمین ڕۆژەوە ناو شاری هەولێرین و هەتا بەیانیش بەڕاستی هێزەکانی پۆلیس و ئاسایش ئەگەڕن و هیچ کێشێکمان نەبوو لەخوا بەزادێ دەست خۆش بێت سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ دیاری من دەگەڕێمەوە ستودیۆ بۆ ئەوەی کاتەبێ بۆ هاوکارانی ترم کە زانیاریەکان بگوازنەوە بەڵێ ڕێبوار لەگەڵمانە بمێنەوە و دەستمەلای پامنێرمان یوسف موسا لە زاخۆ یوسف وەکو پێشتر لە کامێرای نارتیەوە دەردەکەوت کە هەندێک لەو ئاوارانە لەسەر شەقامەکان نووسبوون و شوێنی پشودانیان سەر شەقامەکان بوو داوام لە کردی کە کامێرای نارتی بەریتەوە شوێنە و دیمەنەکانمان بۆ بگوازیتەوە ئێستا فەرموو با دیمەن و ڕۆژی ژیانی و ئاوارانە بینین لە سەر شەقامەکانی زاخۆ بله ئەڤە دیمەنێوی خەلکیانە کە بەلکو درەنگی شەڤە و کامیرای نارتی نەڤیایس ئاجا زیێدەتر یا خەلکێکێ بکە چونکە خەلکێکێت خەوە یا مروێت ئاماژەی پێ بدەم حەدانۆکەژی خاڵێن سنووریا پێشا برکۆ ئەو خەلکیش ڕۆژ ئاڤای کوردستانê تێتن هەر یە قەستا vê deverêt kin û qutabxane jî nêzîkbûna werzê xwandinê ye yanî ev xelkê henê qutabxane hemî pir bûyne cih hemî pir bûyne evî xelkî hemî karê wan heye bêjin li şingar û deverên derdoran ev êkiş wana yêdbêjîtin şêst tişt kes û karên min ew bûyne yê ku Dewleta İslamî an ku ew nasyar bi Daeş xelkê wan remî kiriye carê me vê zardê vî bizanin yanî ka carê ev rewşa ewlehiya ku şingar ketiye tê de û vêrê dîtî çawa dît قريب برا خيراتنا قناة وشيا قناة الارتيكم بنابي وبنابي يدير شواشنغاري خراكه
سوپاسیاوت کن خیر نوکە ڕەوشەوە هەکەر بەحسی ڕەوشە خۆ بکەن یعنی ئەم زیاترش ڕەوشەوە بزانن چه ئاوایە درەنگی شەڤەجی سەروبەرێوە بڕۆژ پشەف چه ئاوایدا دەربازت روشا ما بخدي عربي السنة وداعش أم جنيد مقرتين وبسدا إيش ما بريس كرين وبسلا حرام يكرين وبراي عزيز أشي دردي وكل دري خو بو براي خو أسبيجم دردو شیست کسو کاری تا دیشی بیجی کجاری او چه وهاتینا بخدي إجمالا مي إجمروبين مي إشكوريت خوشكا مي شي زلام بريس كرين ورمي كرين أمنزان سباباوي تشي وش برشي وان كافرة وان عربي سنة وداعش وآدتر عاش مش جرانتر والمبزح متر عزو عيالي ما قيت وجيل ما يغسيل كرنو وبرن هتانها أمزان الكيدر إنه شو مسيري وانا ومتشاشنغاري أم هادن بيا أم بلنغات هادن تشاشنغاري إجمجم عاقوندا أمدر كفدن دانا سربشتاما بسدي قيت وجنو زارو بيرميرو وخورتين ما كشتن ازش براي خو بيجم كل دري خو ازبو براي خو ازبيجم بي كاري دانا سربشتاما وما بازا وام كشتن وبهويات تبي الوي شاي قال لي خوشكا ابسدا اي حمل خو افيدن همش ترسا وهمش تعبا وهمش برسا ابسدا حمل خو افيدن او زارو كنبول البن براك كنو هذا روحي خلاص كن دیارە بەێ دیارە ئەف خەلکی هەنێ دڵسۆتیە هەر کەسێکی و ئەم مایکی دنە بەردەوی دیارە ئەویت وێتن گەلە درێژاهی باخەوتن ئەگەر ئەمش ڕەوشە کەسێکی دیتر بزانین و ئەف خەلکی نوکە کەس و کارێت وەلچیای شنگارێ ماینە ئەف خەلکی مای حتا نوکە دەرگەه خاڵە سنووریا پیشەبورجی ڤەکیریە و ئەو خەلکی خاڵە سنووریا سێمال کە ئانکۆتڕێکا دەرکێدا دەربازت بنجارێ ئەمش وی بزانن خودی ئەوی ئەلە گەلک ماینە پیرەمێر و ژنە ئەو هەمە گوندامانە گەلکمانە و زارۆک ئەو هەمومانە و پەزمە و هەموما ئەریواڵ باشە ئەف بێژن هینت هاتین و بۆ پاراستنا بۆ هەندێ پاراستنا گیانی خۆ بکەن جارێ ئەو کەسێت وە چەند چیای ماینە و پشتی کو هین هاتین کینوکە پاراستنا دەڤەرێت واتکردن تایبەتی قەزا شنگاری یعنی نوکە ئەو بێژن سەر و ماڵ و ئەف هەندێک کەسێت ماینە تێدا هەکەر وەکو ژێ بەحەست بکەن و هەردیسە پاراستنە ماڵێوە کیت پارێزتن وڵێ پەکەکا و وەلە خاڵێمای قاسوش شو ئەو دیفاعات کردن هەو وەلە هەنگش پێشمەرگەوی ئەو لێ درێ ماینە ئەرێوە هەزارە مایە ناف هەزارە مایە چوای شنگال هەموو چوێمانە کەس نییە پێبەچی ئەرێوە حتا نوکەلدیف ئەو تەخمینێت وە و کەس و کارێت وە بەحەزێتکن ینی چندش خەلکی شنگاری هەتا نوکە ماینە جیای شنگار ئەلە ناسە هەزاری مایە عوایل کامل جوێ مایە کەس پێنی ناچێ مش برشاوانی نێزە برنا ولا هەر نابابی مژین مادە مایە بربوون ئەرێوە ڕەوش نوکە بەحەزێتکن هەکەر هاتۆ ڕەوشە شنگاری و قەزا شنگار و دەوروبەرە ئارام ببێت هیندێ مینە شنگاری یان وە نیازەکە دیتر هەیە بێ خودێ ما نابیم شنگال ببین نێب عەرەبە بەڕاستی فێگەمە نێب عەرەبە نینە ما دیم تالان ئەمە خاص دارن دیم تالانە ما بیم دەرگات نێب عەرەبە فێگەمە ژە نینە نەقا گۆن گوواکە قەسری وە زێر بەمێ خەراک ونعودون بالمين. دير جوان تشنجات نتو بحجت كن يعني ريك خرابك هاتيا ونكو انكو شنو فرابيا جاري بحث هندي بكن بوچي ونفت هديهين الشنغاري دا بمينن وشنغاري برد فدين فرمانه ما مشابه تشبلي كنور معنا باب ما بابي ما دين فرمانه وان في كما شو شنغالين سر و مال خو یعنی هندی چوا چه یعنی اگر نو که این بچنو اف مال و مالیت اوی خلکی ما یلویره و هنده کاجه کس و کارت و ما نده اوه چوا اوی همین گو بحثنا همو بید هک پیو چند تر او گناه فقیر او لازم بید
بله دیاره هتانو که آلین حکومی جی هیچ آمار نداینه دیار کردن که او خلکی هتانو که چیای شنگاری مای چونکه هتانو که بیجن تیمینوان بردوام یه پگی و هر واسا جی بحث کن هزین پیشمرگی هر واسا چند کساتیه کن ازدیاجی و کو گروپک چکرین بو پاراز نوالی هتانو که جمارا وی خلکی نهاتی آشکارا کردن و بودزگین را گهاندن جی گلک زحمت بچتن قستا چیای شنگاری بکتن بەڵێ یوسف موسا لەگەڵمانە بنەرەوە دەچینە لای پامنێرمان ڕۆکان جاف لە کەرکووکەوە ڕۆکان لە ئێستادا ڕەوشی ئەمنی ناوشاری کەرکووک چۆنە؟ بەڵە دیاری وا دیارە ڕەوشی ئەمنی ناوشاری کەرکووک ئارامە باشە ئەشێ هۆکارەکەشی بۆ بگەڕێتەوە کە هێزەکانی پێشمەرگا وەکو خۆیان باسیەکان پلانێکی تۆکپیان هەبووە بۆ ئەوەی کە سنوورەکانی کەرکووک بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکەن ئەوەیش بۆتە هۆکارێکە ناو شاری کەرکووک ئارامی بەخۆ ببینێت ئەوەی لە ئێستاە هەیە هێزەکانی پێشمەرگا ئەو ناوچانیان کۆنتڕۆڵ کردووە کە لەلایەن چەکدارانی داعشەوە بۆ نمونە ئەو ناوچانێک کە لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراوە هێزەکانی پێشمەرگا پێشیان لێگرتوون واتە ئەو چەکدارانەوە زیاتر ناتوان بێنە پێشەوە بۆ ناو کەرکووک کەواتە ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها بازگەکانە بازگەکانیش بە هاوبەشی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پارێزراوە کەواتە ئەکرێ بڵین ئەو لە پێشووترە ئەگەر تەقینەوە لە شاری کەرکووکان ڕوویدا بێ ئەگەر لە بازگەکانەوە خۆ لە شوێنەکانی هاترەوە هاتوێتە ژوورەوە ئێستا ئەو ڕێگایانە نەماوە کە بۆی چەکدار بێتە ژوورەوە یاخۆ ساری بۆ ئۆتۆمبیلی بۆم ڕشکرا بێتە ژوورەوە کەواتە ئەو پلانێک کە هێزەکانی پێشمەرگا دایان ناوەکو خۆیان باسیەکەن بۆتە هۆکاری ئەوەی کە ئەمنێتی ناو شاری کەرکووک تا ڕادەیەک تا ئەمنێتێکی باش بەخۆ ببینێت. بڵێ کەواتە ئەکرێ بڵین لەوەتی هێزەکانی پێشمەرگا لەو ناوچێدا و لەگەڵ هێزەکانی دیکەیە کە ئەمنێتی ناوشاری کەرکووک دەپارێزن و دوای دروستبوونی ڕێکخراوی ئیسلامی عێراق ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش چەکدارانی داعش ئەکرێ بڵین لە ئێستادا لە کەرکووک لە چاو پێشوودا ڕەوشی ئەمنی بەرەو پێشوونی باشی بەخۆ دینیوە و ڕەوشی ئەمنی لە کەرکووک بەرەو باشتر چووە؟ وا دیارە هێز ئەمنیەکانی کەرکووک کە لە پێشوودا لە ناو شاری کەرکووک هەبوون خۆیان دانیان بەوەی داناوە بە تایبەت لیژنەی ئەمنی دانی بەوە داناوە کە بەڵێ لەو ڕۆژەوەی کە هێزەکانی پێشمەرگا هاتوونەتە نێو شاری کەرکووک بە تایبەتی کە سنوورەکانە پارێزن بەڵێ ناو شاری کەرکووک ئارامی بەخۆ بینیوە کەواتە وەکو هاوڵاتیانیش پێشمەرگا هۆکارێک بوونە بۆ ئەوەی کە ڕێگری تەواو لە هاتنە ناوەی چەکداران بکەن بە تایبەت ئۆتۆمبیلی بۆم ڕشکراو بۆتە هۆکارێک کە تەقینەوەکان لە ناو شاری کەرکووک کەم بنەوە لە ڕوویەکی تریەوە مەگەرباسی کەین لەو ڕۆژەوەی کە هێزەکانی پێشمەرگا بە تەواوەتی ئەو سنوورانیان کۆنتڕۆڵ کردووە ورەی هاوڵاتیانی کەرکووکی بە تایبەت نەتەوەی کورد لە شارەکە ورەیەکی بەرزیان هەیە ورەیەکی باشیان هەیە و ڕۆژانە گەنجێکی زۆری کەرکووکی وەکو خۆبەخش پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگەواکەن کە ئەمیش بۆتە جێی دڵخۆشی بەشێکی زۆری هاوڵاتیانی شارەکە. بەڵێ ڕۆکان لەگەڵمانە بمێنەرەوە دەچما لای پامنێرمان فەرمان محەممەد لە مەخمور فەرمانجارێکی دیکە دەگەڕێمەوە وڵات هەندێک چیرۆکت لازاری و پێشمەرگانەوە بۆ جێڕاینەوە و پامنێرمان ڕێبارکاکەی لە هەولێرەوە لێدوانی یەک دوو هاوڵاتی بۆ وەرگرتی ناماژیان بۆ دەکرد دایانوت تا ئێستا بە تەواوەتی خەڵک نەگەڕاوەتەوە مەخمور و هەندێک لە گەنجەکان کە دەستناوێ ئێواران دەگەڕێنەوە بۆ هەولێر ئەگەر بکرێت دەمەوێت ئەمە لازاری تۆوە کە لە مەخموری تو هەروەها ئەو پێشمەرگانی کە لێوەن پشتڕاست بکەیتەوە. بەڵێ دیاری ئەوەی کە تێبینیمان کردووە لەو دەڤەرەدا بە تایبەتی ناو قەزاکەدا ئێمە تێبینی ئەومان کردووە سەر لە ئێواران ژمارەیەک لەو گەنجانە بالفعل ئەگەڕێنەوە ناو قەزاکە و دوا بەدوای ئەوە کە دنیا بەرەو تاریکی زیاتر ئەڕوا دیار ئەمانە جارێشتر ئەگەڕێنەوە بۆ ناو خێزانەکانیان کە بە هۆکاری ئەوەی بە هۆکاری شەڕەکە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئاوارەی شاری هەولێر و یاخود با بڵێن بەشێک لە گوندەکان بوونە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە دیارە ناو قەزاکە تا ئێستا کە بارودۆخ ئاسایی نەبووتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان جارێشتر وەکو پێشوو ژیانی تێدا بکەن هەرچەندە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش لە ناو قەزاکەوە لە دەوروبەریشیدا کە
تێیدا جێگیرن و لە ئێستادا لە ژێر دەستیواندا ئازادا ئەوان دڵنەوەیی یاخود دڵنیایی ئەدەنا هاوڵاتیان کە جارێشتر بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەڵام دیارە ئەمان تا ئێستاکە ئەو دڵنیاییان لا دروست نەبوو ناگەڕێنەوە بەڵێ دیاری من دەمەوێت ئەم پێشمەرگانە زیاتر خۆیان قسە بکەن لەوەی کە ئێمە چیرۆکان بجێڕینەوە و با دەرفەت بۆ ئەوان هەبێت ئەگەر دەرفەت هەبێت یاخود ئەگەر کات هەبێت لای ئێوە ئەگەر ئەو برا پێشمەرگا ئەرک نەبێت دەکرێت تۆ توانیت بەڵێ دیارە دیاری ئەم دەڵێ من لە ئاسنای دەوامم بۆیە ناتوانم بێمە ئێرە ئەگەر برا پێشمەرگەیشتر بچێتە شوێنەکەی ئەو بێتە ئێرە بۆ کامێرەی ئەنارتی ڕاستەوخۆ بدوێت ئەگەر هاوکارمان بن بەڵێ تۆ فەرمان ئەمە دیارە بەهۆی سەرقالبوونیانەوە لە بەرەکانی جەنگ ناتوان شوێنەکانی خۆیان چۆڵ بکەن بەڵام ئەو ئێسای برا پێشمەرگەیشتر لە شوێنەکەی ئەو دانیشتووە و ئەو توانی بەڵێ سڵاو لێبێت سپاس بەخێر بێ سپاس چ ڕۆژە تۆ لێرەیت ماوەیەکی زۆر ئێمە لێرەین پێشەشی سلااوڕێزمێ بۆ هەم خەڵکی کوردستان بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست لێرەوە لە کەناڵ NRT-ەوە کە دڵنیایان دەکەینەوە شاری کوردستان بەعام کە لە کەشەوەیەکی ئارامدایە برا پێشمەرگامان لە ئەورەیەکی بەرزدانە بە هیوای سەرکەوتن بۆ هەملایەک پێشمەرگەش تاکو ئەو ساتێ ئێمە من و تۆ لێ ڕاوەستانە پێشمەرگە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە بەڵێ جەنابەت من پرسیارێکی تایبەتیم هەیە کامە شخصیە هاوسەرگیریت پێکەنەوە ناوەڵە ڕاشکاوانە پێم بڵێ خۆشەویستیت هەیە تاکیت لێرە و سلااو ڕێز بدەگەین ڕۆژانە پەیوەندی پێوە دەکەیت بەخوای بابزم 5 دقیقە پێش قسەم لەگەڵ کرد باش چیتان کرد قسەم لەگەڵی کرد پێم گوت سەیری NRT بکە ڕاستەوخۆیە کە ئێستا لە مەخموری نێمە ویش بە چاوێکی دەگریا و زەخەپاتی کرد دەگریا ئەنجام بەڵێ دیارە ئەم شۆکە NRT بۆتە مینبەرێک بۆ ئەوەی پێشمەرگەکان لە بەرەکانی پێشەوە لە ڕێگەی شاشەی NRT-ەوە بە کەس و کاریان ڕاستەوخۆ بیان بینن یاخود با بڵێن پەیامیان بگەێنن و بەشێکیان پێشوەختە دیارە ئاگداریان کردوونەتەوە کە ئەوان لە ئێستادا NRT لەگەڵ ئەوانە و ئەوان ڕاستەوخۆ ئەبینن ئەمە بوو چیرۆکی ژمارەیەک لەو پێشمەرگانە لە بەرەکانی جەنگەوە لە قەزای مەخمور دیارە هەریەکە و بە چیرۆکی جیاواز دیارە لە ڕێگای NRT-ەوە جێڕایانەوە بەشێکیان کاریگەر بوون و بەشێکیان دیارە وەک خۆیان باسی لێوە دەکەن لە ڕێی NRT-ەوە پەیامەکانی خۆیان گەیاند بەڵێ فەرمان بۆ هیوایی کە خۆشەویستی ئەو پێشمەرگازە و سەرجەم پێشمەرگەکانی دیکە بە دیاریان شاد بن لە شاشەی NRT-ەوە ئازیزەکانی خۆیان بینی بێت بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بنیتان ڕووماڵی تایبەت بوو لە سەردۆخی ئێستایی هەرێمی کوردستان سوپاس بۆ سەرجەم پایامنێرانمان فەرمان محەممەد لە مەخمور هەروەها یوسف موسا لە زاخۆ ڕۆکانجااو لە کەرکک و ڕێبوار کاکەیی لە شاری هەولێر وەسپاس بۆ بەرزانی کە ڕاستەخۆ لەگەڵمان بوون خۆشەویستان ناوبڕێکی کورت و لە کاژمێر دوودا ڕاستەخۆ دەگەڕێنەوە وڵاتە. یەکەم سەنگەرەوانە والله ئەمە
بس لا والله والله بس لا ولا جوان بوسن جوان كيف ما قاعد نضرب كيف ما قاعد نضرب كيف ما قاعد نضرب كنا باين جو شيء عوا جوان حسن اللي راس حسن اللي راس وين هذا خيره بروح يا دعون بروح يا دعون تركيا فاتي بروح يا دعون تركيا كرد وكردستان فاتي وكردستان بجي هر شوار بارشي كردستان بجي كان مسعود بجي كان مسعود فوجي دوي بتالي نادر ذوبي بين حركاتي كد بس ادعى السكر دستك لا لا يا ولد لا 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 يا ولد او يا ريمن قرت ومو نا يا لمكاز بزاني او يا ريمن قرت ومو نا يا لمكاز بزاني او يا لمكما كما ناري بالبدما لا بالخوتي وانا بيه بو يقدم جمع الشمع لا بالخوتي وانا بيه بو يقدم جمع الشمع لا لا يا ولد لا لا يا ولد جولاني بسوريا لا كامل قلت مو لا يلا مكاز ميزاني او طولي خليك انا راني وقلت شوالانا او طولي خليك انا راني وقلت شوالانا او يا هي من لا جايك ما تندانا لا لا يا لا لا يا ولا لا 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 يا ولا جولاني او يا ري من قلت مو لا يلا مكاز ميزاني بلا بنوا صوتك دورو فكان بارك فكان بارك عوا توا عوا يا عوا عافر سركوتن بوك وزا بلاو بمن يدوش منان مان بمن يدوش محسن ولا سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان لە نزیکترین کاتدا چەک و تەقەمەنی دەگەیەنرێتە هێزەکانی پێشمەرگە و سەرۆکوەزیرانی بەریتانیاش دەڵێ یارمەتی دەردەبن لە گواستنەوەی چەک بۆ کوردستان. ژمارەیەک سەربازی ئەمریکا گەیشتنە سەرچای شنگال و هاوسەرۆکی پێدەش داوای کرد بۆ ڕوبەڕوونەوەی چەکدارانی داعش هێزێکی هاوبەش لە نێوان کوردەکانی سووریا و عێراق دروست بکرێت. بارزانی سەردانی هێزەکانی پێشمەرگەی لە میحوەری مەخمور و گوێر و خازر کرد و لەگەڵ بەرپرسی هەپەکەش کۆ بۆ ستایشی بەرگریەکانی کرد. خۆشەویستان سڵاوتان لێبێ کاژمێر دووە ڕاستەوخۆ لەگەڵتان نین بۆ پێشکەشکردنی هەواڵەکان.
سەرۆکۆماری فەڕەنسا بڕیاریدا لا کاژمێری داهاتوودا چەکڕەوانی هەرێمی کوردستان کات. سەرگۆزیرانی بەریتانیاش ڕایگەیان یارمەتی دەردەبین لا گواستنەوەی چەک بۆ کوردستان. فرانسوا هۆلاند سەرۆکۆماری فەڕەنسا لا ڕوونکردنەوەیەک داماژی بۆ کرد وڵاتەکەی ڕۆڵێکی گەورە دەبینێت لە هاوکاریکردنی ئیدارەی نوێ عێراق ئاشکراشی کرد. لۆران فابیۆز وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕاستەوخۆ چاودێری ڕەوانەکردنی یارمەتی کۆمەک و هاوکارەکانی فەڕەنسا دەکات بۆ ناوچەکە. لا بەشێکی دیکە ڕوونکردنەوەکەدا هاتووە لە سەر داوای سەرکردایەتی کورد. فرانسوا هۆلاند سەرۆکۆماری فەڕەنسا لەگەڵ ئیدارەی بەغدا ڕێکەوتون لەسەرەوەی کە لە چەند کاژمێری داهاتوودا فەڕەنسا و چەکانە ڕەوانەی هەرێم کات کە کوردەکان داوای دەکەن هاوکات دەرەمڕۆ سەرکونسوڵی گشتی فەڕەنسا لەولێر بیستن خۆراک و دەرمانی وڵاتەکەی گەیاندە هەرێمی کوردستان و لە کاتی گەیاندنی هاوکاری مرۆیەکاندا سەرکونسوڵی فەڕەنسا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند. سەرۆکی فەڕەنسا ئاشکرای کردووە جگە لە هاوکاری مرۆیی هاوکاری سەربازی دەگەیەنە هێزی پێشمەرگە و لە چەند کاژمێری داهاتووشدا ئەو هاوکاری سەربازیانە دەگاتە فڕۆکەخانەی هەولێر. هاوکات دوێنێ دوای کۆبوونەوەی حکوومەتی بەریتانیا دەیڤد کامێرۆن سەرگۆزیرانی بەریتانیا ڕایگەیان هاوکار و یارمەتی دەردەبن لە گواستنەوەی چەک بۆ کوردستان وتیشی بەردەوام دەبن لە گواستنەوەی هاوکاری بۆ کوردە یەزیدیەکانی چیای شنگال و بۆ مەبەستەش پلانی تۆکمان هەیە بەڵام لە ئێستادا ئاشکرایی ناکەن. حکوومەتی فەڕەنسا یەکێکە لەو وڵاتانەی هاوکارێکی سەرەکی دەبێت بۆ پشتگیری لە خەڵکی کوردستان پشتگیری لەو بەرەنگاربوونەوە دەکەین کە ئێستا لە دژی ئەو گروپە توونڕەوانەدا هەیە. ئەمە جاری دووەمە فەڕەنسا هاوکاری دەنێرێت کە بریتە لە کەلوپەلی پێویست بۆ ئاوارەکان بە شێوەیەکی گشتی بۆ پارێزگای دهۆک بەردەوامی دەبێت و لە ڕۆژانی داهاتوودا پشتڕاستی ئەو بڵاوکراوەیە دەکەمەوە کە پێش چەند سەعاتێک لەلایەن سەرۆکایەتی فەڕەنساوە بڵاو کرایەوە بۆ هاوکاریکردنی سەربازی بۆ هەرێمی کوردستان و عێراق. هاوسەرۆکی پارتیەکێتی دیموکرات پێدا داوای کرد بۆ ڕووبەڕبوونەوەی چەکدارانی داعش هێزێکی هاوبەش لە نێوان کوردەکانی سووریا و عێراقدا دروست بکرێت. ساڵام موستیم بە ئاژانسی ئانادۆڵی وت تا ئێستا هیچ لایەنێک لە ڕووی پێدانی چەکەوە هاوکاریان نەکردوون بۆ شەڕی داعش و بەتەنها لە خۆراوی کوردستان و شەڕە دەکەن ئاماژی بۆش کرد هەر لایەنێک هاوکاریان بکاوە ئامادەی دیالۆگ و گفتوگۆین لە پێناواشتی داوتیشی بەداخەوە گیان ئەوانی بەتەنها جێشتووە لە ڕووبەڕبوونەوەی چەکدارانی داعش. هاوسەرۆکی پارتیەکێتی دیموکراتی پێدا ئاماژی بەهۆش کرد تا ئێستا بە چەکی کۆن شەڕ دەکەین و ئەگەر چەکی قورسیشان لەدەست بووایە داعش لە سووریا و عێراق بەو شێوەی ئێستا پێشڕەوی نەدەکرد. دەرباری چۆنێتی سەرکەوتن بەسەر چەکدارانی داعشیشدا ساڵام موستیم وتی کوردەکان دەبێ یەک بگرن و پێکەوە بجەنگن بۆ ڕووبەڕبوونەوەی چەکدارانی داعش داواشی کرد هێزێکی هاوبەش دروستکەین لە نێوان کوردەکانی سووریا و عێراقدا. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی هێزەکانی پێشمەرگەی کرد لە میحوەری مەخمور و گوێر و خازر. ئاژانسی فراد نیوزی نزیک لە پاکەکەش دەڵێ بارزانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەکەی لە قەزای مەخمور بەسەر کردوتەوە ستایشی بەرگریەکانی کردوون بۆ پاراستنی کوردستان لە ڕەشەکانی چەکدارانی داعش. ماڵپەڕی فەرمی سەرۆکاتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە بارزانی بە مەبەستی بەسەرکردنەوەی بەرەکانی جەنگ و هەڵسەنگاندنی مەیدانی گوزەرانی پێشمەرگە میحوەری مەخمور و گوێر و خازری بەسەر کردەوە. بارزانی ڕایگەیان ئەو شەڕی ئێستا پێشمەرگە دەیکا شەڕێکی تازە و شێوازەکانی جیاوازە لە شەڕەکانی دیکە. ئەو دوژمنەی پێشمەرگە شەڕی لەگەڵدا دەکات دوژمنێکە کە هیچ جایندەیەکی نییە. بۆ یەگەرە و دوژمنە لەسەر دەستی گەلی کوردستان تێک بشکێنرێ ئەوە دەبێتە سەروەریکی مەزن بۆ گەلی کوردستان. لە لایەکی تریش ئاژانسی فراد نیوز بڵاوی کردەوە بارزانی یەکینەکانی پاراستنی گەلی لاچیایی قەرەچۆغ لە سەنگەرەکانی پاراستن لە مەخمور بەسەر کردوتەوە و دواتریش لەگەڵ تێکۆشەر زاگرۆز بەرپرسیەپەکە لە کەمپی مەخمور کۆبوونەوەیەکی ئەنجام داوە. لا کۆبوونەوەکەشدا سەرۆکی هەرێم ستایشی بەرگریەکانی یەپەکەی کردووە لە بەرامبەر هەوڵەکانیان بۆ پاراستنی کوردستان لە ڕەشەکانی چەکدارانی داعش. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان تەنها لە 5 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 100,000 ئاوارەی خەڵکی شەنگال هاتوونەتە هەرێمی کوردستان. دیندارجێباری جێگری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لا گەشتی هەواڵەکانی کاژمێر نۆی ئەم شەوی نارتیدا ڕایگەیان تا ئێستا نەتوانراوە ئاماری وردی ئاوارەکان بخرێتە ڕوو بەهۆی زۆری ژمارە ئاوارەکانە وتیشی ئاوارەکان ئەوەندە ژمارەیان زۆرە ڕێکخراو نێودەوڵەتیەکانیش نەیانتوانیەوە ئامارەکە بخەنە ڕوو. بەڵام ئاماژەی بۆش کرد تەنها لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 100,000 ئاوارەی خەڵکی شەنگال هاتوونەتە هەرێمی کوردستان. جێگری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕاشی گەیان ئەو هاوکارانەی حکوومەتی عێراق پێشکەشی ئاوارەکانی کردووە وەک پێویست نەبووە و دەبوو زیاتر بووە. دنیا ئاوارەکان بە چ شێوەکە
حکوومەتی عێراق خۆی تومار دەکات UN تا حدێک لە کەمپەکان خۆی توماری کردووە بەنسبەت کوردەکانی ڕۆژاوا و هەرێمی کوردستانیش نوویسنگی کوچ و کوچبەرانیش خۆی تومار دەکات بەڵام بەنسبەت ئاوارەکانی کە لە شنگار و زەمار و لە بەدایەتی مانگی شەشەوە دەستیان پێ کردووە توانم بڵێم کە ئەو ژمارەیە هەندە بەرزە نەک لە تااقەتی حکوومەتی هەرێمدانی هەتا کۆمەلگای دەولیش پێی نەکراوە لەبەرەوە توانم بڵێم سەرەتایی ئەو ئامارانە کە لە سەرەتاییەوە لە دەستی ئێمەنە بۆ نمونە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو تەنها لە معبەری فیشخابور دیارە ڕێژەکە گەشتوتە 100,000 ئاوارەیە لە شاری لە هاوارەی شنگال گەشتونە هەرێمی کوردستان تەنها پاشەوەی کە بەشێکی زۆریان لە شاخی شنگال ڕزگار بوونە بەڵام بە کوی گشتی توانم بڵێم لە دهۆک ڕێژەی ئاوارەکان بە پێ ئەو ڕێژەی سەرەتایی کە هەمانە لە 700,000 تێپەڕاندووە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانم بڵێم بەرەو 2 ملیۆن و نیو سەرۆک هەرێمی کوردستان لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە حەیدەر عەبادی کرد و پشتیوانی تەواوی خۆی بۆ سەرۆکوەزیرانی ڕاستپێراوی عێراق ڕاگەیاند ئێواری دوێنێ چوارشەممە مەسعود بارزانی لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ڕاستپێراوی عێراق کرد و دوای ڕاگەیاندنی پشتیوانی تەواوی خۆی بۆ سەرۆکوەزیرانی ڕاستپێراوی عێراق هیواشی خواست لە پێگەێنانی حکوومەتێکی تازەی نیشتیمانی سەرکەوتوو بێ و هەموو پێکاتەکانی عێراق تێیدا بەشدار بن پشتیوانی بارزانی بۆ عەبادی لە کاتێکدا کە پێشتر لە ساڵی 2006 و 2010 پشتگیری خۆی بۆ نوری مەلکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق ڕاگەیاندبوو. بەشێک لە ئاوارەکانی شنگال لە زاخۆ لە کاتی چوونی دوو وەزیری هەرێمی کوردستان و باڵبێزی کەنەدا بۆ قەزاکە خۆپشاندانێکیان ئەنجامدا و داوایان کرد پێداویستەکانیان بۆ دابین کرێ و باڵبێزی کەنەداش ڕایگەیاند هاوکاری دەگەێننە ئاوارەکان. لە بەرامبەر هاتنە باڵیۆزی کەنەدا و دوو وەزیرên حکوومەتا هەرێمê ew xelkêş çiyayê şingal derbeder bûyîn girefa nerazîbûnê انجام دانو پشتی چونا واجی دلگیرانی لدف خلکی پیدا کرد گوب هزاران خلک در به در بویناو نه مالو نه حالن نوکب تن پرسا پیداویستین خارن و خارناوان به تکرن والله چه زلام جيما كوشتن ما مي كوشتن يفيل باش حمله بيسد 10 سال بو ما انا خالي بس يا كتيبه ما خدم ما نعمل من بيولاتي بمينه نه یک مفتی امی دنگ خوگه هینه جهانه مدوی یک المبارزه مدوی یک ما خلاص کشفی ولاتی عیشا منما بالیوز حکومت کانادا جی راگهاند او نکد هاریکاریین مروواتی بلز بو هر مهنرن بو هنده چاودیریا روشا خلک شنگار بکن جعالی پیداویستین مرواتی و ناموسين ما خراكرين او نو سيكا جنايه الموصله وبغداد سوريا يفكرين سوكا جنا ما افشي دينا افشي ديني بوريد ما تحسين بك نبي ما بابي شيخ نبي ما شيخ شامبو نبي افشينا تركيا ام سوباسيا خلك زاخويت كاين بس extra amount of money that will go immediately into Kurdistan. بله برای دو روزه حکومت کانادا هنده پاره زیاده تر برای اینکه هنده ترخان کرد هنده دیت ترخان کرد او جیبو حکومت هرم کردستان اکثر دیچتن و نوکه ام جیل وری آماده بوین او جیب دخازیا حکومت هرم کردستان و هراسان جناب پارسگار الوری دا که ام چاوی خوب ببینن کال وری خلق محتاج چیا و هر تشتک محتاج به ام تقدیم کن بتایبتی مسئله انسانی مسئله عاجل و طارئ your humanitarian assistance. هاتن شاندن بیانی الگل حکومتی اف خلکی هنه رازی نکر چونکو خلکی دو داخوازی هنه ایک نوکه او کسین دستالات اولا ازدیان پریوت بن او کسات پوست خدا نمینن یانجی ریکب دنوی خلکی بیجت امی چنج در ویوالاتی لی حتی نوکه نه حکومت و نه اولاوانجی هیچ برسوک گل وی خلکی نداینه یوسف موسا NRT زاخۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای دۆگڕای گەیان تا ئێستا هیچ نەخۆشیێکی بەربەڵاو لەناوکەم پیاوەڕەکان بوونی نییە بەڵام بۆ ڕێگریکردن لال حاڵەتێکی لەو جۆرە وەزارەتی تەندروستی و پارێزگاری دۆکیان ئاگادار کردوتەوە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا نزار ڕئیسمان بەڕێوەبەری گشتی تەندروستی دۆگڕای گەیان لەگەڵ وەزیری تەندروستی عێراق قسەیان کرد و داوای دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکیان کردووە ئەویش بەڵێنی پێداون کە بۆیان دابین بکات
بەڵام تا ئێستا هیچ بڕە دەرمانێک و پێداویستێکی پزیشکی نەگەیشتووەتە دۆ. نزار ئیسمەت ڕاشی گەیان بۆ پڕکردنەوەی پێداویستە پزیشکەکان چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی و چەند کۆمپانیەکی ناوخۆیی هاوکاری بەڕێوەبەراتیەکان کردووە سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشی بەربڵاو بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای دۆک دەڵێ تا ئێستا هیچ نەخۆشێکی بەربڵاو لە ناو کەمپی هاوارەکان بوونی نییە. بەڵام بۆ ڕێگریکردن لە هەر حاڵەتێکی لەو جۆرە وەزارەتی تەندروستی و پارێزگاری دۆکیان ئاگادار کردوتە. نەخۆشیەک و دەستنیشان ببیتن ئەم ترسین و وەباەک چێ بیت حتا نوکە چنیشانت وەسانە بووینە بەس ڕێژا زگچوونە یا زێدەبوونێدایە ڕێژە هەندێک نەخۆشیێت پیستی یا زێدەبوونێدایە لێ چەندێ ئەم وەکیل بێژین دەفخ و مەترسیەکێت ڕاگەهێنین و هەکە زگچوون زێتە لێ هات ڕێژا یا دیارکردی دیفستاندارتە ئەم ترسین نەخۆشیە کولێرا هەندە نەخۆشیێتی پەیدا بنەوە بۆیە چەندێژی ئەس باوەرم ما هەمی لایەن ئاگادارکی نەب تایبەت پارێزگا هاتووکێ وەزارەتە تەندروستی. لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان لە هەوڵی بە جینۆساید ناساندنی ڕووداوەکانی شەنگەلدایە و وەفدێکی وڵاتی بەریتانیاش کە شارەزای بواری جینۆسایدا هاتوونەتە هەرێم بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکان و هەوڵیش دەدرێ فشار لە سەرکێتی ئەوروپا دروست بکرێ بۆ بە جینۆساید ناساندنی ڕووداوەکان. لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان لە هەوڵی بە جینۆساید ناساندنی ڕووداوەکانی کوردانی ئێزیدی لە ناوچەی شنگال و دەوروبەری بەردەوامە و لە ئێستادا وەفدێکی بەریتانی شارەزا لە بواری جینۆساید هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکان و ئەو پێشەلکاریانەی کراونەتە سەر هاوڵاتیانی دانیشتووی شنگال. لە کۆبنەوەکەشاندا وەفدەکەی بەریتانیا لەگەڵ لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان پێشگیری خۆیان دەربڕی بۆ ئەوەی فشار دروست بکەن لەسەر وڵاتانی یەکێتی ئەوروپا بە مەبەستی بە جینۆساید ناساندنی ڕووداوەکانی شنگال. ئێستا بۆ خۆیان زۆر خێران لەوەی کە پێشەوەی تەرمەکان بنێژرێ یاخود هەندێکیان کە نێژراویشن یابوونی هەیە ئەو کوشتنە بە کۆمەڵانە زۆر بە ئاسانی ئەوانەتوانن ئیشی لەسەر بکەن و خێراتر بێ و ڕەنگە بتوانن لە زەمنێکی کەما کە زەمەنەکەش دوایی قسەی لەسەرەکەین تەواوی بەڵگەکانی ئەم کەیسە ئامادە بکەن. ماوەی هەفتەیەکە کوردانی ئێزیدی دانیشتووی شنگال بەهۆی دەست بە سەرداگرتنی ناوچەکەیان لەلایەن تەکدارانی داعشەوە ئاوارەی چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بوونە و بەشێکی تریش لە هاوڵاتیە ئاوارەکان بەهۆی هێرشی گروپە تەکدارەکانەوە لە چیای شنگال گیریان خواردووە. ئەگەرچی بەشێکیان ئازاد کراون بەڵام هێشتا ژمارەیەکیان ماونەتەوە و تا ئێستا ڕزگار نەکراون. ئەم تاوانەی داعش ئەنجامی داوە دەچێتە چوارچەوەی ئەو تاوانانەی کە مەحکەمەی جینایی عێراقی دادگای باڵای تاوانەکان کاری لەسەر دەکرد وەک ئەنفال و هەڵبجەوانە لەبەرەوەی اختصاسەکەی هەمان اختصاسە تاوانی جەنگ تاوانی مرۆڤایی تاوانی جینۆساید پێویستە دەست و بر بکرێت تا کۆن نەبووە بۆ ئەوەی ئەم تاوانە بە جینۆساید ناسێنرێت. لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە کوردانی ئێزیدی لەژێر هەڕەشە و مەترسی چەکدارانی داعش و گروپە توندڕەوەکانی تردان و لە چیای شنگال و چەند ناوچەیەکی تر ژیانیان لە مەترسیدایە. لە چەند ڕۆژی ڕابردووش پەرلەمانی کوردستان ئەوەی ڕاگەیان کە لە هەوڵی ئەوەدان ڕووداوەکانی شنگال دژ بە کوردانی ئێزیدی ئەنجام دراون لەسەر ئاستی نێودەوڵەتی وەک جینۆساید بناسێنرێت. ڕێبوارکاکەی یێنارتی هەولێر. جەگری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا و شاندێکی کونسڵخانەکان لە هەولێر لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و جەگری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیاش نیگەرانی خۆی دەربڕیوە سەبارەت بە بارودۆخی ئاوارەکان و ڕاشی گەیان هاوکاری ئاوارەکان دەکەن. لەگەڵ سەرهەڵدانی شەڕ لە ناوچە دابڕێنراوەکان و هێرشی چەکدارانی داعش بۆ ئەو ناوچانە لە چەند ڕۆژی ڕابردوودا وڵاتانی دەرەوە پاڵپشتی خۆیان لە ڕووی هاوکاری و مرۆیی و سەربازی بۆ هەرێمی کوردستان دەربڕی و بە تایبەت هەریەک لە وڵاتانی ئەمریکا و فەڕەنسا و ئیتالیا و کەنەدا و ئەڵمانیا سەردانی سێ سەرۆکاتیەکەی هەرێمی کوردستانیان کردووە و پاڵپشتی خۆیان دووپات کردوتەوە. لەو چوارچێوەیەشدا جێگری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا و شاندێکی کونسڵخانەکەیان لە هەولێر لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. هۆکاری سەردانەکەی ئەوان بۆ ئاگاداربوون بۆ لە ڕەوشی ئاوارەکان لە هەرێمی کوردستان و ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو کردەوە تیرۆریستانەیە کە لە هەرێمی کوردستان ڕویانداوە. ئەمانەوێت سوپاسی کۆمەلگای نێودەوڵەتی بکەین کە بەهانامانەوە هاتن بەهانای هەرێمی کوردستانەوە هاتن بۆ دژوەستانەوەی ئەو گروپە تیرۆریستیانی کە هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان. هاوکات لە ئێستادا بەهۆی ئەو قەیرانە دارایی لە هەرێمی کوردستاندا هەیە کلاویا ڕۆس ئاماژەی بەوە کرد کە نیگەرانن لەوەی کە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی بڕیوە. هەر لە کۆبوونەوەکەدا کلاویا ڕۆس بە سەرۆکی پەرلەمانی ڕاگەیاندووە ئەڵمانیا پشتیوانی هەرێم دەکات لە دژی تیرۆردا لەبارەی بارودۆخی ئاوارەکان پێی ڕاگەاندون
ئەوان نیگەرانن لە بارودۆخی ئاوارە مەسیحی و یەزیدەکانی ناوچەی شنگال و مووسڵ ڕاشیان گەیاندووە ئەوەی لەسەر ئەوان پێویست بێت هاوکاری و پشتیوانی هەرێم دەکەن. ئێمە لێرەین وەکو وەفدێکی فەرمی ئەڵمانیا بۆ ئەوەی هەڵوێستی ئەڵمانیا بەشێکی فەرمی بگەینە هەرێمی کوردستان و پشتیوانی خۆمان دووپات بکەینەوە لە جەنگی دژ بە تیرۆر. قسەمان لەسەر ئاوارەکان و جەنگ و بەرەنگاربوونەوەی تیرۆریزم کرد. نیگەرانین لە نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە. هەروەها نیگەرانین لە هاوکاری نەکردنی عێراق لە بەرەنگاربوونەوەی هێزە تیرۆریستەکان. سەردانی جێگیری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا و شاندێکی کۆنسڵخانەی ئەڵمانیا بۆ لای سەرۆکی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە پارێزگاکانی نینەوە و دیالە و سەلاحەدین بەردەوامە و بەشێک لە ئاوارە یەزیدیەکان لە چیای شنگال ماونەتەوە. بێسۆن خدر NRT هەولێر. لا دوای ڕوخانی سەدام مالکی بۆ دووخل واتاش ساڵ سەرۆکوەزیرانی عێراق بوو. ئەوەی کە مالکی دوورخستەوە لە کورسی سەرۆکوەزیران تەنیا بەشێک لە هاوڵە شیعەکانی خۆی نەبوو. ئەو ئیتر پشتگیری ئەمریکا و ئێرانیشی نەبوو. ساڵی 2005 پاش یەکەم هەڵبژاردن عێراقیەکان چاوەڕێی یەکەم حکوومەتی عێراقی پاش سەدام بوون. ئیبراهیم جعفەری کاندیدی شیعەکان بۆ سەرۆکوەزیرانی عێراق 7 مانگ سەرۆکایەتی یەکەمین حکوومەتی عێراقی کرد. کورد و سونە فشارێکی زۆریان کرد بۆ لابردنی جعفەری. ئەمریکاش ئەوەی پێخۆش بوو بۆیە ناچار بوو پاشەک شێ بکات. بەڵام مەرجێکی هەبوو کە دەبێت کاندیدی سەرۆکوەزیران لە حیزبی داوە بێت. ساڵی 2006 ئەو کەسەی لە بری جعفەری بووە سەرۆکوەزیران نوری کامل محەممەد حەسەن المالکی بوو. مالکی ساڵی 1950 لەو عێراقی دووخل واتە 8 ساڵ سەرۆکوەزیرانی بوو لەدایک بووە. بەکالۆرۆسی لە وسوڵی دیندا هەیە و ماستەرەکەشی لە زمانی عەرەبیدا لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر تەواو کردووە. ئەو هەولێرەی زۆرترین ناکۆکی لەگەڵ حکوومەتەکەی مالکی هەبوو. هەر بۆیە دوجار کورد بە یەکجاری پشتی لە مالکی کرد بۆ هەڵبژاردنەوەی بۆ خولی سێهەمی حکوومەت. مالکی وەک دۆستی نزیکی ئێران تەماشا دەکرا. دۆستایەتێکەشی ڕەنگە بگەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو کاتی کە وەک چالاکێکە حیزبی داوا ئاشکرا دەبێت و ناچار دەبێت عێراق بەرەو سووریا جێبهێڵێت و لەوێشەوە بۆ ئێران. ئەو لە 1970دا دەبێتە ئەندامی داوە و ئێستا خۆی ئەمینداری گشتی ئەو حیزبەیە. مالکی لەگەڵەوەی زیاتر لە 4 ساڵ حکوومەتی عێراقی بەڕێوەبرد پاش هەڵبژاردننی 2010 ڕکابەرە سەرسەختەکەی کە لیستی عێراقی بوو بەشێکی زۆر لە سوننەکانی لە خۆگرت بوو بە سەرۆکایەتی ئادعەلاوی توانی چەند کورسیەک پێش لیستی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نوری مالکی بکەوێت. بەڵام دوجار هاوپەیمانی شیعەکان زۆرترینی پەرلەمانیان دروست کرد و بە پشبەستن بە بڕیارێکی دادگای ئیتیحادی نەیان هێشت عەلاوی و سوننەکان بگەنەوە ئەو پۆستە باڵایە کە ڕەنگە پاش کەوتنی سەدام لە 2003ەوە قورس بێت سوننەکان پۆستی سەرۆکوەزیران یان سەرۆک کۆمار بەدەست بێنن بۆ سێهەم جارە کە پشکی ئەوان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە. مالکی بۆەوە سەرۆکوەزیران بۆ خولی دووەم. ئەوەش دوای بەدەستێنانی پشتگیری کورد لە بەرامبەر وەرەقێکی نۆزدەخاڵیدا ئامادە بوون نەهێڵن کەسی تر جگە لە مالکی لەسەر کورسەکەی دابنیشێت. بەڵام دواتر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوەندە زەق بوونەوە و هێندە توند بوونەوە کە هەرزوو سەرۆکی هەرێم و بەشێک لە سوننەکان داوای لەسەر کارلادانی مالکییان کرد. بەڵام ئەوەیان بۆ نەچووە سەر. مالکی بەردەوامی بە کابینەکەیدا بەڵام ناکۆچەکانی نێوان هەولێر و بەغدا گەورەتر و ناڕزایەتی سوننەکان زیاتر بوو. ڕووداوەکانی ئەنبار و بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بەختی مالکی ڕەش کرد و تەواو دیمەنی پاش هەڵبژاردنە پەرلەمانەکەی 2014 ڕوون کردەوە. سەرباری ئەوەی براوی یەکەمیش بوو بەڵام چاودێران گەیشت بوونەوە باوەڕێی ئەستەمە مالکی بچێتەوە سەر ئەو کورسیەی زیاتر لە 8 ساڵە لەسەری دادەنیشێت. هەرواش بوو ئێستا ئەو کورسیە بۆ مالکی نییە. زۆرێک لە شیعەکان پشتیان کردە مالکی و حەیدەر عەبادی سەرکردە لە حیزبی داوایان بۆ ئەو پۆستە کاندید کرد و سەرۆکۆماریش ڕای سپارد بۆ پێکێنانی کابینەی سێهەمی حکوومەت. لەگەڵەوەی تەنانەت بەشێک لە شیعەکانیش پشتیان لە مالکی کرد
ئەمریکا و ئێرانی هەمیشە ناکۆک هاوڕابوون لەسەر کاندید نەکردنەوەی بۆ خولی سێهەم هەرچۆن پێش 8 ساڵ بەر لە ئێستەش کۆک بوون لەسەر بوونی مالکی بە سەرۆکوەزیران. ئیدانەش نەکرا لە کاتێکدا کە دەستور دەستێوەردانێک هەبوو تێیدا. مالکی هەموو ئەمانە دەزانێت، بەڵام هێشتا قسە دەکات و پێی وایە کە دەستور پێشێل کراوە و ئەوەی ڕوودەدات هەڵەیە و دەبێت چاک بکرێتەوە. ئەگەر ئەو قسەی هەندێک لە چاودێران ڕاست بێت کە ئیدی خۆری مالکی ئاوا بووە، دەبێت لە 4 کچ و 2 کوڕەکەی مالکی کامیان ئەزموونی باپیری مالکی کە وەزیری خوێندن بووە لە سەردەمی شا فەیسەڵدا و هەروەها باوکیان کە 8 ساڵ سەرۆکوەزیران بوو دووبارە بکەنەوە. کارزان عوسمان، NRT. گەشتینە کۆتایی دووبارە گرنگترین ناونیشانەکە. سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان لە نزیکترین کاتدا چەک و تەقەمەنی دەگەیەنرێتە هێزەکانی پێشمەرگە و سەرۆکوەزیرانی بەریتانیاش دەڵێ یارمەتی دەردەبن لە گواستنەوەی چەک بۆ کوردستان. ژمارەیەک سەربازی ئەمریکا گەشتنە سەر چیای شنگال و هاوسەرۆکی پێدەش داوای کرد بۆ ڕووبەربوونەوەی چەکدارانی داژێزێکی هاوبەش لە نێوان کوردەکانی سووریا و عێراق دروست بکرێت. بارزانی سەردان هێزەکانی پێشمەرگەی لە میحوەری مەخمور و گوێر و خازم کرد و لەگەڵ بەرپرسی یەپەکەش کۆ بوو ستایشی بەرگریەکانی کرد. خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامران.